شەپەنجەی مەمک ئەمڕۆ شەشەمی دیداری خۆی سازەکات و بە خۆشحاڵیەوە لە چەند خولەکێکی ترا ئەو پانیەڵی خۆیان سەبارەت بە توشبوانی شەپەنجەی مەمک و ڕۆژوگرتن و بۆ بۆنەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەم پانیەڵە گرنگە بەڕێوە دەچێت. گروپی گەشتبین گروپێکی پاڵپشتی ئەتوانین بڵێن یەکەمین گروپی پاڵپشتی توشبوانی شەپەنجەی مەمکە کە لە تاوەری تەندروستی سمارت سەر بە بەشی نەخۆشیەکانی مەمکی تاوەری تەندروستی سمارتە و لە ماوەی زیاد لە ساڵێکە دروست بووە و کار و چالێکەکانی خۆی ئەنجام دەدات کە دوو مانگ نەجارێک کۆبوونەوە و دیداری خۆیان ئەبێت کە لەو کۆبوونەوانە باس لەو تەوەرە گرنگە تەندروستیانە ئەکرێت کە پێویستە بۆ توشبوانی شەپەنجەی مەمک و لە هەمان کاتە چۆن ئەکرێت پاڵپشتێکی دەرونی و جەستەییش بۆ توشبوانی شەپەنجەی مەمک دابین بکەن کە ئەمەش لە ڕاستیە زۆر خاڵێکی گرنگ و وەچەرخانیەکە کە بە خۆشحاڵیەوە لە تاوەری تەندروستی سمارت ئەنجام دەدرێت و گرنگتر لەوە گروپی گەشتبین لەسەر فەرمودەی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم لەسەر فەرمودەکەی کە فەرمودی عجوبنی الفەعل واتە گەشتبینیم لا خۆشە کار دەکات و هەر بەو بۆونەیشەوە ناوی گەشتبینیان لە خۆیان ناوە چونکە ئەزانین بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمەدا وایلی هاتووە کە هەر کات باسی شێرپەنجە و باسی شێرپەنجە ئەکرێت ڕاستەخۆ باس لەوە کرێت کە ڕژبینیەک لای هاوڵاتیانە دروستە بێت بەڵام بە پێچەوانەی ئەو ڕژبینی ئەمان ئەیانەوێت گەشتبینیەکی زۆر لە لای توشبوانی شەپەنجەی مەمک دروستکەن کە پشتیوان بەخوای گەورە ئیشەڵا مەشەوێتە پاڵپشتێکی زۆر گرنگ بۆوان. ئەمڕۆ کۆمەڵک میوانمان هەیە و کۆمەڵک بەشداربوومان هەیە وەکو ئەبینێن ئێستاش کە پێش ئەوەی کە پانێڵەکە دەست پێ بکات میوانەکان بەشدارن لێرە و ئێمەش میوانێکی تایبەتمان هەیە کە بەڕێز دکتۆر شێرزاد واحیدە کە خوێندکاری کۆتا ساڵی ماستەری کلینیکی خۆراکن لە کۆلێژی پزیشکی زانکۆ سلێمانی. کاکتۆر گیان بەخێر بێ. سپاس بۆیەوە. سپاس بۆ ڕێستان. کاکتۆر گیان ئەمە دەو پرسیارەوە دەست پێ بکەم تا چەندێک سیستەمی خۆراکی و تا چی ڕادەیەک بابەتی خۆراک بۆ توشبوانی شەرپەنجە و بەتای بە شێرپەنجەی مەمک گرنگە و ئەتوانن باسێکی ئەم ڕۆڵە و ئەم کاریگەریەمان بۆ بکەن؟ طبعا خۆراک ڕۆڵی هەیە لە ژیانی هەموو کەسێکە و خۆراک ڕۆڵی هەیە لە توشبوون بە نەخۆشی قەڵەوی بۆ نمونەوە قەڵەوی هەیە لە هۆکارەکان بە توشبوون بە زۆر لە زۆری شێرپەنجەیی کە لەوانە شێرپەنجەی مەمکە و طبعا جگە لەوە خۆراک لە پرۆسەی چاکبوونەوەی نەخۆشەکەش ڕۆڵی هەیە بۆ مانایی کە وا ئەکات کە کاردانەوەی نەخۆشەکە بۆ عیلاجەکان باشتر بێت و ئەگەر خواردنی نەخۆشەکە باشتر بێت وا ئەکات هێز و توانایکی باشتری هەبێت بۆ ئەوەی کە لەگەڵ نەخۆشەکە کە بەڕێ ئەکات هەست بکات کە ژیانێکی ئاسایی ئەژی چونکە لەو کەسانی کە تووشی شێرپەنجە بریکە لە مشکلەکان ئەوەیە کە ئیشتیان کەمەکات ئەکرێت حەزیان بۆ کۆمەڵێ خۆراکەم کا و لە کاتی چارەسەر ئەکرێت تامی خۆراکەکان جیاواز بێ بەڵام باشترە کە ئەو کەسانە ئاگیان لە مۆزوعی خواردن بێ و ڕاوێژە پسپۆری تایبەت لەو بارە بکەن بۆی بتوان کە بەو قۆناغانە تێپەڕن کاریگەری نەرین لەسەر جەستەیان دروست نەکات چونکە خواردنی پێویست لە کاتی چارەسەرە و لەو سایکڵە لەو سوڕی کە پیا تێپەڕن زۆر گرنگە بەڕاست وەکو باسمان کرد بۆ هەم بۆ کاردانەوەیان بۆ عیلاجەکان هەم بۆ ئەوی جەستەیەکی باشیان هەبێت. زۆر باشە. وەکو گروپی گەشتبین وەکەوەی کە بەڕێستانێکێکن لە ئەندامەکانی ئەکتیڤ و چالاکی ئەم گروپە تا چی ڕادەیەکیان توانیتانە سیستەمێکی خۆراکیان بۆ دیاری بکەن کە پێویستە لەسەر سیستەمە خۆراکیە بڕۆن کە هەم لە ڕووی پزیشکیەوە و هەم لە ڕووی تەندروستیەوە گرنگە بۆ ئەوان کە لەسەر سیستەمە خۆراکیە بۆ ئەوەی کە ئەو چارەسەریکە وەرەگرن چارەسەرێکی گرنگ بۆ پێویست بێت بۆوان. طبعا بەڕاستی گروپی وەکو گەشتبین پێویستە هەبێت چونکە کۆمەڵگەمە زۆر پێویستی بە هۆشیاربوونەوەی بواری خۆراکەیە چونکە کۆمەڵە شتی ئەساسی هەیە کە هێشتا لەناو خەڵکە هەر جێگای مشتومەڕە هێشتا زانیاری تاوی لەبارەوە نەدراوە بۆیە پێویستان بەم کۆڕۆکۆبوونەوانە هەیە کە لە ڕێی گروپی خۆبەخشی وەکو گەشتبینەوە بکرێت تاوەکو ئەو کەسانەی کە ئەم معاناتیان هەیە لە نزیکەوە ڕوبەڕوو ببینرێن و پاڵپشتی بکرێت پاڵپشتێکی دەرونی و جەستەیش بکرێت چکە بەڕاستی یەکێک لە مۆزوعەکانی تەندروستی ئەوەیە کە بچەنە پاڵپشت دەرونی هەیە واتە ئەمە تەندروستی تەنها لە خۆراک و لە وەرزشکردن لە خەوی باشە کۆ ناکەینەوە ئەو چواردەورەی کە لەگەڵ تایە ئەو بۆ خۆڕۆڵی گەورەی لە مۆزوعی تەندروستیە عیلەکەت هاوڕێکانت و لە هەمان کاتە کۆبوونەوەی لەم شێوە کە گروپی گەشتبین ڕێکەخات کە پاڵپشتەی گەورەی بەڕاستی و تەندروستی خۆشەکان خاڵێکی جوانتان ئاماژە بگرە ئەوش بابەتی ئەوەیە کە تەنانەت لەم پانێڵانە بێژگەلەوەی کە توشبووەکان خۆیان چارەخوازەکان خۆیان لێرن لە هەمان کاتە خێزانەکانیشیان لێرن کە ئەمەش ڕۆڵێکی گرنگە بینێت لەوەی کە چۆن خێزانەکانە بتوانن ماوەڵە لەگەڵ ئەم شێرپەنجە ئەم نەخۆشیە بکەن و پاڵپشتی ئەوانش بکەن. دەگومانێکێک لە شتە جوانەکانی کۆمەڵگەی خۆمان ئەوەیە کە لە ڕووی کۆمەڵایەتی و ئێمە بنەمایەکی پتەومان هەیە لەوانەیە بۆ نەسەمی تەندروستیمان و وڵاتی پێشکەوتوەکان نەبێت کە ڕۆڵێکی چۆڵی تەواو گونجاو بینێ بەڵام لە هەمان کاتە ئێمە کۆمەڵەشمانەیە کە ئەکرێ بڵین لە کۆمەڵگەی خۆمانە هەیە ئەوەش بۆ خۆی بەشێک لە جوانی کۆمەڵگاکەمان کە کۆڕۆکوبوونی لەم شێوەیە و ئامادەبوونی خێزانەکان لەگەڵ توشبووەکانە.
زۆر باشە زۆ سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرزاد واحید کە لەگەڵمانە بوو پسپۆڕی خۆراک کە بە بەردەوامی لە پانیڵەکان لەگەڵمانە بێت و بە هاوبەشە بێتەوە زۆر سپاس بۆ دەستان خۆش بێت بەڕێزان وەکەوەی کە بیستمان سیستەمی خۆراکی و ئەو خۆراکەی کە ئەخورێت و بەتابەت بۆ چارەخوازانە زۆ گرنگە کە ئێمە بتوانین ڕۆڵێکی کاریگەر ببینین و ئەو چارەسەرە و تەنها ئەو ڕۆڵی کە ئەبینرێت ڕۆڵێکی گرنگ بێت وەکو پاڵپشتی دەرونیوە لە هەمان کاتە پاڵپشتی خۆراکی و سیستەمێکی دیاریکراوە لە هەمان کاتە ئەمەوێت ئەوەشتان پێ بڵێ ئێمە بێژگە لە لایەنی پزیشکیەکە لایەنی ئاینەکەشمان لەبیر نەکردووە و گروپی گەشتبین هەموو کات لە دیدارەکانی خۆیان لە ڕووی ئاینیشەوە ڕۆڵێکی کاریگەری بینیەوە هەموو کات هەوڵی داوە کە مامۆستایانی ئاینی بەشدار بن لە کۆڕک و بنەوەکانیانە بۆی کە پاڵپشتێک بێتەوە لە ڕووی دینی و ئاینیشەوە ئەو ئەرکانەی یان ئەو مافانەی کە بەسەر خێزانەکان هیانە بۆ توشبووان و بۆ خێزانەکانە باسکات بۆ خۆشحاڵیەوە یەکێکی تر لە میوانەکانمان زۆر بەڕێز مامۆستا ئەکبەرە کە ئەمڕۆ لەگەڵمانە زۆر سپاسیانەکەین بۆ بەشداریکردنیان مامۆستاگان سڵاوتان لێبێت. وعلیکم السلام ورحمة الله زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ڕێستان مامۆستاگان ئەمێتەوە پرسیارە بکەم بۆ کەسان ئەو کەسانی کە توشبووی شەرپەنجەن بەداخەوە لەم کۆمەڵگەی خۆمانە یعنی هەموو کاتوە باسکراوە کە ڕەشبینیەکی زۆر هەیە ناو کۆمەڵگەکەمانە لە ڕووی ئاینیەوە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکەین کە بەتابەت توشبووی شەرپەنجەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دیارە بەنسبەت ڕۆژوگرتنەوە بەعام و بە شێوەیەکی تایبەت یعنی لە مەسەلەی ڕۆژوگرتنە ئەگەر هەموو معاملاتەکانێکی باسکەین کە کەسێکەوە تووشی نەخۆشیەک بووە تووشی بارێکی خوایی بووە کە پێڵێن شێرپەنجە ئەمە لەسەرێتی ئینشاءالله سەبرکە و ئومێدی هەبێ و وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی ما أنزل الله داء إلا أنزل له دواء علمه من علمه وجهله من جهله خواج نەخۆشیێکی نەناردووە ئیلا چارەسەرەکەشی بۆ ناردووە زانوێتی ئەوەی کە زانوێتی ئەوەی کە نایزانێ ئەڵێ نییە ئەڵێ چارەسەری نییە واتە چارەسەر سنووری نییە سەرکەوتن سنووری نییە گەڕان و بەحس و بەدواداچوون سنووری نییە ئەفەرمێن لە هەندێک ڕوایات دەفەرمێ لا مردن نەبێ هەندێک ئەفەرمێ لا پیری نەبێ ینی کەسەکە تەمەنی بۆ ناگەڕێتەوە ئەگەر لە حاڵەتێکە تەمەنی تەواو بێ مادامەکوەیە ئیزەن ئەمە چارەسەری هەیە و زۆری خەڵکیش هەیە چاک بۆ تۆ و ئەگەر قسەکەی ابن سینا معتەبەر بێ لە مەسەلەی طباکە نیوەی نەخۆشی خەوفە هەر ترسە لە نەخۆشیەکە و نیوەی عیلاجیش ئومێدە بە چاکبوونەوە خۆی بۆ خۆی ورەیەک و معنەویاتێک پێیاکا و ئافاقەیەکی بۆ دێ لە ئەو مەسەلەیەوە کاتێک کەوێتە مەسەلەی ڕۆژوو حتمما ڕۆژوو یەکێکە لەو عیبادەتانەی کە لەسەر جەستەی ساق واجبە بێ واتە کەسەکە بێت لە ساق بێ هەتا ئاەتە قورئانیەکان دوو جار تکراری کردوێتەوە فەمەن کانە مەریضەن فەمەن کانە منکم مەریضەن هەردووکی باس کردووە کەسێکە نەخۆش بوو دوایی بگرێتەوە ئەمەش بۆ ئەوەی بۆ کەسێکەوە نەخۆشیەکەی کاتی بێ بەڵام ئەگەر بەردەوام بێ نەخۆشیەکەی یان دکتۆرێکی ئەخسایی کە بڵێ مەسەلەن بۆ هیچ کاتێک بۆی ناگرێ مەسەلەن قابلیەتی و ڕۆژوگرتنی نییە ئەو کاتە بە فدیە چارەسەرەکرێ و لە فەرزەکە مادام نێتی بە فەرزەکە بۆ هەر بۆیە نووسری ترسوا کاتێک بۆ نەخۆشەکە خراپتر بێت و ئەم گروپی گەشتبینیش ناوەکەی پێچوانی ئەو ڕۆژبین و خەوفێ تا چەند گرنگە ئێمە بتوانین گەشتبین بین پیان و هەموو کات هانیان بدەین و لە ڕووی ئاینیشەوە ئەکەوەی بەڕێستان فەرمووتان تا چەند گرنگە کە ئێمە ئەو ڕۆڵە ببینین کە گەشتبینیان پێ بدەین خۆی گرنگە کە ئینسان بزانێت کە بەندەی خوایە یعنی عمری دیاریکراوە و ڕزقیشی بۆ نووسراوە و هیچ کەسێک نامرێت تاوەکو تەمەنی خۆی تەواوەکە و ڕزقی خۆی تەواوەکە ئەمە نەک لە بابی ئەوەی کە ئینسان ڕەشبین بێ پاڵی لێ بداتەوە بڵێ من هەموو شتێک نووسراوە لەسرم بەعکسوە بۆ ئەوەی کە ئینسان تا ئەو ڕۆژێشە کە خەریکە قیامەت دێ کە فەرموویەتی ئەگەر قیامەت هەڵسا یەکێک لێوە فەسیلێکی بەدەستەوە بوو بابینێکی یعنی فەسیلیش بە 7 ساڵ پێگەیە تۆ قیامەتی تر ئاخری دنیا کەسیی لێ ناخوا کەس تازە نامێنێ بۆ ئەوی کە ئینسان دایمەن بە ئومێدۆ بژی لەم دنیاە و ئەو کەسەکە ئەگەر تەشخیص کرا بۆی کە ئەمە نەخۆشە خۆساخێکی زۆر هەیە هیچ ئایبی نییە و مردنی کتوپڕ زۆر بووە حادیسە زۆر بووە
جەڵدەی گەنج زۆر بووە ئەمانە هیچیشی پێشتر شێرپەنجەی نەبووە هیزان ئەمە خۆی بۆ خۆی خەبەرێکی یعنی کوشندەیە کە ئیدەنە کەسێک ئەڵەن تووشی شێرپەنجە بووە دەرەجەکەی ئەوانەیە مەسەن عیلاجی نەماوە ئیتر کەسەکە خۆی بۆ خۆی مەوتیسێکی سەریری پێکرێ بەڵامەکو لە حەقیقەت ئەوەیە کە ئینسان تاوەکو ڕزقی مابێ لە دنیا تا هەناسەیەکی مابێ تا تەمەنێکی مابێ پێش و پاش ناخرێ و بێ دڵی بەوە خۆش بێ کە بەندایەتی خواکە و ئومێدبوون بە ڕەحمی خوا یەکێکە لەو عیبادەتانە کە ئەیکا و بێ ئومێدی لە ڕەحمی خوا حتى لسر قولي يعقوب عليه السلام فرمي إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون خلقي كافر بأمد بلا رحمة إخوة لبروا همو كاتك رحمة إخوة نزيكا وأو كسانا لدنيا وتعين بينها هاتوا خير يتر هرشنك بلا تمنيا أوان أبيبا بود القوري وبجن كاوانا لدنيا عمري خوان تواوكا بنخوشية جنيكا بلن كوتاين بيهاتوا مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئاماژەکانتان و تجوانەکانتان زۆر سپاس بۆ بەشداری تێگرتنتان دەستان خۆش زۆر سپاس بەڕێزان وەکۆی کە بینیمان لە ڕووی ئاینیشەوە مامۆستا ئەکبەر زۆر بە جوانی بۆی ڕوون کردینەوە کە تا چ ڕادەیە گرنگە کە ئێمە ئومێدبەخش بین و تەنانەت خێزانەکانی ئەو کەسانی کە توشبوانی شێرپەنجەن هەموو کات پاڵپشتیان بکەن لە ڕووی ئاینیەوە ئەمە ئەرکێکە لەسەر هەمومان و هەمومان پێویستە وەکو فەرمودەی پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم کار بکەین کە هەموو کاتەڵێت ئەفەرمێت کە گەشتبینیم لا خۆشە و ئێمەش گەشتبینیمان لا خۆش بێت ئینشاءالله ئێستاش بەڕێبەری پانێڵی گەشتبین یان شەشەمی دیداری گەشتبینمان لەگەڵە کە بەڕێز دکتۆر یادگار ناتق عەباسە پسپۆڕی دەرونی لە تاوەڕێتی نووسی سمارتۆ کاکتۆریان بەخێر بن زۆر سپاس مەمنون کاکتۆریان پێشەوە بڕۆمە سەر پرسیارەکان سەبارەت بە بابەتی لایەنی دەرونیەوە کە پاڵپشتی دەرونی بۆ توشبووان دابینەکەن بۆ گروپی گەشتبین و بۆ شەشەمی دیدار ئەمڕۆ لێرە سازەکرێت بەمەبەستی ئامادەکردنی توشبووەکانمان و بڵین گەشتبینەکانمان خوشکە گەشتبینەکانمان بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بە باشمانزانی ئەو پرسیارانەی ئەوەی کە لە مێشتیانایە لە چەند ڕوویەکەوە پرسیارەکانمان لێ کۆکردنەوە هەوڵیشماننا بیخینە سێ گروپی سەرەکیەوە بۆ پرسیار هەنێ پرسیاری ئاینی تیا بوو بە باشمانزانی مامۆستایشی ئاینی بەڕێز بتوانێت یا هاوکاری مامکا بە وەڵامدانەوەی ئەو پرسیارانە لەگەڵیشە پسپۆڕێکی بواری خۆراک کە پێمان زەرورە لەبەرەوەی ڕەمەزان گۆڕانکاریەکی زۆر گەورە ڕوو ئەدات لە نیزامی خۆراکی هەموو یەکێکمانە لەگەڵ پسپۆڕێکی نەخۆشیەکانی شێرپەنجە ئەویش لەبەر ئەوەی بتوانێت وەڵامدانەوەی پرسیاری توشبوان بدا ئەوانەی کە کێشەیەکیان هەیە دەربارەی مەسەلەن چۆنێتی وەرگرتنی عیلاجەکانیان ئایا کیمیاوی ئایا مەسەلەن عیلاجەکانی تر ئایا مەسەلەن تا چ ڕادەیەک زانیاریان هەیە دەربارەی چۆنێتی بەڕێوەبردننی ئەو حاڵەتانە لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆر باشە ئەمە لەلایەک کە باسمان کرد کە ئەمڕۆ ئەجەنداکەیان بڵێن ئەمڕۆ ئەو کاروچالەکیانێکی ئەمڕۆ چییە ئەمڕۆ لێرە ئەنجامە دێت وەکو بەڕێستان ئەوەندەی کە بینیمێتم لە ماوەی ئەم ساڵا کە 6 کۆبوونەوە و 6 دیدار ساز کراوە هەموو کات بەڕێستان ئەندامێکی چالاک بوون پزیشکێکی چالاک بوون کە لە ڕووی دەرونیەوە هەڵتانداوە ئەو گەشتبینەی کە ئێمە ئێستا پێڵین گروپی گەشتبین ببەخشن و توشبووەکان و تەنانەت و خێزانەکانیشان تا چ ڕادەیە گرنگە لە ڕووی دەرونیەوە ئێمە هاوکار بین پاڵپشتیان بین و ئەمەش تا چ ڕادەیەک کارگەری لەسەر تەندروستیانە بێ بۆی کە وەڵامدانەوەیکی باشتریان هەبێ بۆ چارەسەرانەی تێوەریەگرن درستە وەکو جەنابەت فەرموود کاک ساسان ئێمە زیاتر لە ماوەی ساڵێکە خەریکین ئەمە شەشەم کۆبوونەوەمانە بەڵام ئەوەی کە دیارە 6 کۆبوونەوەیە بەڵام ئێمە بە بەردەوام لەگەڵ ئەو بەڕێزانەیەین لەگەڵ ئەو خاتونانەیان ئەوەی کە ئەجەنگل لەگەڵ ئەو نەخۆشیەیە بە بەردەوام پرسیار ئاراستە ئەکرێ بە بەردەوام وەڵامیانە درێتەوە بە بەردەوام لە ڕێگەی ئامڕازەکانی سوۆشەل میدیاوە ئێمە بە بەردەوام لەگەڵ یان نین دایم پرسیارمان لێ ئەەکەن دایم پەیامی خۆمانیان ئاراستە ئەەکەین کە پێشەوەی بایەخ بدەین بە جەم بە زانستێکە جەم بە دەرونیەکەی پاڵپشتیکردنی ئەو بەڕێزانە لەگەڵ خانەوادەکانیانە کە بە ئەرکی خۆمانی ئەزانین زۆر زۆر گرنگە لە ڕێگەی بەحسیشەوە سەلمێنراوە کە لە لای خۆمان سەلماندومانە کە توشبووان پێش ئەم جەلساتانە چۆن بوون و دوای ئەم جەلساتانەش چۆنن و ئێستاش
هەریەکەیان کە دێت بە هیوایەکی زۆرەوە بە گەشتبینیەکی زۆرەوە ڕۆمانتێ ئەکات بە مەبەستی ئەوەی سوود وەرگرتن لەوەی ئەمە شتێکە لە دەستمانایە کە بەهری دەرونیمان باشترکەین بەرگریمان بەرزترکەینەوە بتوانین ڕوبەڕووی تەم و چەڵەمەکان بینەوە کە ڕوبەڕوومانە بێتەوە لەو گەشتە ناخۆشەیە هەوڵە دەین دیدگایان بگۆڕین کە ئەمە لە گەشتێکی ناخۆشەوە بۆ گەشتێکە کە ئینسان دووبارە خۆی بناسێتەوە دووبارە ڕوبەڕووی خۆی ببێتەوە بەبێ ئەوەی بترسێ لە هیچ شتێک کاک تورکی ئاماژەتان وەیەک کرد بۆ بەردەوامی ئێوە بێژگە لەو دیدار و کۆبنەوەانە لەگەڵیانەوە لە ڕاستی ئەوەندەیش کە من ئاگادار بم تەنانەت گروپی تایبەتی خۆیانان هەیە و بەردەوامی ئەوان پرسیاریان هەیە ئێوە هەر پرسیارێکیان هەبێت تەنان لە ڕووی پزیشکیەوە لە ڕووی دەرونیەوە کە هاوکارانە بن ئەم پاڵپشتیانە خەڵکی گرنگتان ئاماژە پێکردکەوە لەوەی کە ئەو کەسانێک هاتونەتە ناو گروپەکەەوە ئێستاش لە ڕووی دەرونیەوە لە ڕووی تەندروستیشەوە گۆڕانکارێکی زۆر ئەبینین تا چی ڕادێ گرنگە کە بەداخەوە ڕەنگە توشبوانی شەپەنجی مەم زیاتر بێت لە کورسانە بەس تەنها ئەوەندەی کە ئێستا بزانام 100 چارەخوازیان هەیە گروپی گەشتبین بەڵام خۆنەویستانەیشەوە ئەکرێت هەموو کەسانی تریش بەشدار بن تا چی ڕادێ گرنگە کە چارەخوازانی تری توشبووی بڵێن شەپەنجی مەم ئەوانش بێنە ئێرە و ببنە ئەندام و بەشدار بن لە کار و چارەکیەکانی گروپی گەشتبین زۆر بە گرنگی ئەزانین خاڵێکی زۆر گرنگە جگە لەوەی کە تۆ ئەو هەموو پرچەکیانەکەی پرزاریاریانەکەی لە ڕووی زانستی و لە ڕووی دەرونیشەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو حاڵەتە شتێکی گرنگتر هەیە کاکسان ئەوەش ئەوەیە کە ئەو بەڕێزەیەت نەخۆشێکی تر ئەبینێ کە ئەو نەخۆشە ئێستا دەرباز بۆ لەو نەخۆشیە وەنیە ئەزمموی خۆیان بەیەکەوە مشارەکە ئەکەن کە ئەو ئەزمونانە باوەڕکە زۆر لە قسەی من و هاوپیشەکانم گرنگترە چکە ئەو نمونەیەکی سەرکەوتن ئەبینێ لە بەرچاویە کە دەبینێ خاتونێکی تر لەوانەیە وەزعەکەی زۆر لەو خراپتر بوو بێت لە هەموو بوارەکانەوە یعنی حتا لە بواری کۆمەڵایەتیشەوە کۆمەڵایەتی دروستە بێ لەگەڵ باوەڕەکانیان طبعاً لە بینی چارەخوازاندا ئەزمموی یەکتر یعنی بە بەردەوامی مەسەن ئەو خاتونەی ئەوەی کە ئەڵێ بەیانی من یەکەم جەلسەمە سیرەکەی یەکسەر لە ناو گروپەکەیە 20 کەس ئەزمموی خۆی پێ ئەڵێ مەترسە شتەکان ئاواهیە بێ ئاواهی ئەەکەی ئەمە ئەەکەی ئەوە ئەەکەی یعنی بە بڕوای من جگە لەو کەسە پسپۆرانەی ئەوەی کە لەناو ئەو گروپیان گرنگترین ئەندام چارەخوازەکان خۆیانن کە ئەزمموی خۆیان زۆر بە جوانی و بە شێوەیەکی دەرجەنابتەڵی یعنی لە دڵەوە ئەوێ یارمەتی ئەو خوشکە باچکە خۆی بیرەکەوێتەوە کاتێک کە ڕوبەڕووی ئەو نەخۆشیە بووە چەند هەستی بەتەنایی ئەکرد ئێستاش پاڵپشتی خۆی دەرەخاتەوە بۆ توشبوانی تازە چکە ئێمە گروپەکەمان بە بەردەوام لە گەشەیە گەشتبین لە گەشەیە دایم هیوادارم هەموو کات لە گەشا بن و هیوادارم کە ئەندامی ترتان هەبێت و بتوانن پاڵپشتێکی باشیان بۆ ئەنجام دەن و دابیم بکەن کاوەشتا لە ڕووی تەندروستی باشترێنە بێت زۆر سپاس بۆ ڕێز دکتۆر یادگار عباس سپۆری دەرونێت تاوەتەن سیستمان دەستان خۆش بێت بەڕێزان ئۆکۆیی کە بینیمان بەڕێز دکتۆر یادگار باسی لەوە کرد کە چۆنەکرێت لە ڕووی دەرونیەوە پاڵپشتی لە توشبووان یان ئەو چارەخوازانە ئەنجام بدێت و دابین بکرێت و بتوانن پاڵپشتێکی دەرونی زۆر گرنگیان بۆ ساز بکرێت و توانن بڵێن جەوێکی وایان بڵێن گەشەوایکی وای مۆساز بکرێت کە تەنانەت لەگەڵ چارەخوازەکانی ترە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە پاڵپشتی یەکتری بکەن و ئەمەش خۆی لە خۆیدا ببێتە گەشتبینێکی تر بۆ چارەخوازان و بتوانن پاڵپشتێکی باش ئەنجام بدەن. ئەمڕۆ بێژگە لەوەی کە پزیشکانی پسپۆری خۆراک و دەرونی و مامۆسای ئاین و پسپۆری شێپەنجەزانیمان لەگەڵە بوو ئەمڕۆژ ئەمانوێت لەگەڵ چارەخوازەکان خۆیان بدوین و بزانین ئایا تا چی ڕادەیەک ئەوان توانیانە سوود لەم کار و چالاکیانەی گروپی گەشتبی ببین و ئێستاش بەڕێز ناسک محەممەدمان لەگەڵە کە بەڕێزیان یەکێکن لە ئەندامە چالاک و زۆر ئەکتیڤەکانی گروپی گەشتبین کە من خۆم لە پانێڵەکانی ترا کە پێشتر بینیمە بەڕێزان خۆیان پریزنتیشن و بابەتیان هەبوو پێشکەشیان کردووە و لە ڕاستیە ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە لەوەی کە بتوانێت ئەو گەشتبینیان بتوانێت ئەو ئەزمونەی خۆی باسکات بۆ چارەخوازەکانی تر زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانە زۆر بەخێوێ. زۆر سپاس. ناسخان ئەمێت ئەو پرسیارە دەست پێ بکەم ئەو کۆی کە باسم کرد زۆر ئەکتیڤ و چالاکن تا چی ڕادەیەک توانیتان لە گروپی گەشتبینە پاڵپشتێکی دەرونی و جەستەیی بۆ خۆتان دروستکەن و هەتان بێت و لە هەمان کاتە ئەو وزە ئەرێنیە و باشەی کە بەڕێستان هەتانە بیگوازنەوە بۆ چارەخوازەکانی تر. بە ناوی خۆی گەورە و مهرەبان من وەک نەخۆشێک و توشبێکی شێرپەنجەیی مەمەکوش تان بڵێن چارەخوازێکی چارەخوازێ بەڵێ
لام وایە گروپی ناوی وشەی گەشتبین هەبێ لە فەرهەنگی هەموو مرۆڤێک بۆی بتوانێت لە سەختی ئەم ژیانە ژیان بکە. سپاس بۆ خۆ ئێمە نەک بەس وشەکە لە ژیانمانە بەڵکو ئێمە گروپی گەشتبین لە ژیانمانە. ئەم گروپە جوانە بەڕاستی گروپێکە پاڵپشت بۆمان. من وەکو ئەزمموی خۆم لەگەڵ گروپ گەشتبین ئەوە بوو لە بیدایە کە هاتین ئێمە بۆ ئەم گروپە زۆر هێز لە ناخمانە هەبوو، زۆر هەست لە ناخمانە هەبوو، بەڵام نەمانەزانی چۆن دەری بڕین. گروپ گەشتبین توانی ئەو هەستانەمان دەرخا. گروپ گەشتبین توانی ئەو هێزەمان دەرخا بەڵکو هێزی تریشمان پێ ببەخشێ بتوانین ئێمە ئەو هێزە بگوازینەوە بۆ کەسانی تر کە پێویستیان پێێتی. پاڵپشتی گروپ گەشتبین ئەفۆ بۆ ئێمە زۆر گرنگ بۆ بەڕاستی. هەموو کات لەگەڵمان نابوونا ئێمە گروپێکی ڤایبەرمان هەیە لێرە بەڕاستی هەمویان یارمەتی دەرن بۆ ئێرە بەڕاستی دەستی ڕێزەخینە سەرسنگ بۆ دکتۆرەکان بۆ تیمەکەی کە لێرەیە تیمێکی زۆر چالاکن بەڕاستی مرۆڤانە ئیش ئەەکەن. ئێمە ئەڵێن ئەگەر ئیشێکت هەبوو بۆنی مرۆڤی لێ بوو تۆ ئیشەکەت کارەکەت سەربەرزە لەخوا بە زیاد بێ. ئەمایش بەڕاستی مرۆڤن کە دێنە ژوورەوە ئێمە ئەیان بینین پێکەنینیان دەسەخەنە سەر شانمانە کچەکان باوشمان ئەەکەن یانی بەڕاستی هەستەکەم ئێمە ئەڵێم ماڵی خۆمە بزەبت ماڵی خۆمە و گروپ گەشتبین ئەو ماڵەیە بەڕاستی کە ئەڵێ من هەموو جارێ ئەڵێم زۆر لەسەر خوب زۆر بە جوانی کۆمانی کردەوە لە سایە و سێبەری ئێستا بوونەتە خێزانێ کە دێن ئێرە یەکەمی جار کە هاتین بیرم دیە دوور دانیشتوین هەر کەس لەسەر مێز و کەسی ناناسی ئەمانیست قسەکەین یەک دووچارە خواست قسەی کرد ئەوەی تر نێزانی چۆن دەست پێ بکە قسەکە ئەها سترێسی هەبوو ترسێ هەبوو بۆ سێمین و چوارمین جلسە وحد بەشمانی ناکرد. بەڕاستی ئێستش کە دێنە ئێرە دەمێک یەکتریمان نەبینەوە کە ئەڕۆینەوە چاڕانەکەین کەی ئێمە بێنەوە بۆ گەشتبین و کەی بێنەوە یەکتری بینینەوە و لەناو ئەم ماڵە جوانە خۆ ببینەوە. ئەمەوێت ئەماژە بۆ بکەم ئەمڕۆ لە سوۆشیال میدیا لە کەناڵەکانە زۆر باسی ئەوە کراوە کە ڕۆژی شەمە و یەکشەمە بەهۆی کەش و هەواوە ڕەنگە کەشەوەیەکی سازگار نەبێ ینی نەگونجێت بۆی کە بتوان بێن بەڵام ئەوەی کە بینیم من ئەمڕۆ ساعاتێک کاژمێرێک پێشەوەی کە پانێڵەکە دەست پێ بکات چارەخوازان لێرە بوون و هەر لە ئێستاشەوە کە هێشتا پانەکە دەست پێ نەکرد هەمویان لێرە ئامادەن و تەنانەت ئەوەندەی بزانم چارەخواز هەیە لە کەرکووکەوە لە دەربەنیخانەوە لە شارە زورەوە لە شارەکانی هەرمی کوردستانەوە هەمویان هاتوون بوێرە. چی وای کردووە هەموو چارەخوازەکان بێگوێدان ئەوەی کە گەشەوا چۆنە چی ئیشێکیان هەیە هەل لە سەرەتاو پلانێک دابنێن و لەم ڕۆژە بەشداریکەم. بەتەکید من خۆم یەکێ لەوانم لە چەمچەماڵەوە هاتووم یاخەوە پوینت تو پوینتم کردەوە بەڕاستی ئەموت بەس بگەم لە کات خۆی بگەم بەجددی ینی هەموو کات ئەڵێم بگەم برادەکانم ببینم لێرە بگەم ئێستا گوتم دکتۆر دەمێک یەکتریمان نەبینیەوە شتێک هەیە ینی بەڕاستی ڕەبڵمانی کردووە ینی کەس نازانڵێ خێر بچێ ئمە ئەڵێن زۆر کات ئەڵێن ئەم شێرپەنجە ڕەنگە خێری بەدواوە بوو بەمی کەسانێکم ناسی و لێرە زۆر مهرەبان و زۆر دڵسۆز و بەڕاستی ئیشەکانی ئێرە کە ئەکرێ لێرە بەڕاستی ئێمە شانازی پێەوە ئەەکەین بۆی ئەوەمان لێ ئەکا ئێمە بێن بە دڵێکی زۆر گەورە بێن یەکتری ببینین. ئەمە زۆر خۆشحاڵیم بەس ئەمێت کۆتا پرسیال لە بەڕێستان و کووکەوەی کە ئەندامێکی چالاک بوون تاچی ڕادەیەک شێرپەنجە ئەو ناوە گەورە و ترسێنەر و ڕەشبینەی کە هەیە لە ناو خەڵکیە وایە ئایا بەڕاستی وایە کە بەڕێستان چارەخوازێکنیان وانییە کە ئێوە کە مامەڵی لەگەڵاکەن ئەمەوێت ئێستا ئەو بینەرانی کە بینەرمانن بزانن کە شێرپەنجە یان شێرپەنجە وەکو ئەزمموی بەڕێستان چییە پێناسێکی کورتی ماوە بکەن. بەتەکید من لەگەر گەشتبین گروپ فێر بووم کە شێرپەنجە نەخۆشیەکە و کات نەخۆشیەکی تر و تی ئەپەڕێ فێر بووم لە گەشتبین گروپ بڵێ من شێرپەنجەم و بێ شەرم و بێترس زۆر ئاساییە نەک من لێرە من لە دەروی شێرپەنجەش تاوان من کە لێرە ئەڵێم لە گروپ گەشتبین پاڵپشتم بۆ ئەم پاڵپشتێ وامی لێکرد من بتوام لە شوێنتریش ئەم نامەیە نامەیە بگەم لە شوێنان تریش هەمان شت بڵێم پاڵپشتم بۆ بەڕاستی کە من ترسم نەبێت لە شێرپەنجە بەڕاستی ناوەکەی زۆر مخیفە ئێمە وتمانە ناوی ئەنێن شوێن پەنجە ئەی گۆڕین لە شێرپەنجە بۆ شوێن پەنجە لەوێ کە ناوەکەی مخیفە بەس باوەڕکە ڕاستە ئازاری هەیە ئەوانەی هەیە بس ناو پرۆسەکە بۆ شوێنێک کە لە دەرەوە باسەکرێ ئەو مەترسیەنێک کە ئەڵێ ینی زۆر کەس ئەڵێ وێ زانی تا سەردەمانە وایە زای شێرپەنجە گوازراوەیە بۆ لە کەچین بۆ خستەخانە هیوا ڕەنگە زۆر کەس نەوێری بڕوە یان ئەسڵ ناوەکەیشی کار گەڵن نەخۆشخانیوە کەمێک ترسی هەیە ئەترسێ ئەو کەمامە ئەکە من کەمامە ئەەکەم ئەترسم لەبێ کە من بەرگری سیستەمی بەرگریتەوە بڵێ ئەوەی بەرامبەر ئەترسێ بەڵام خۆی وانێ بەڕاستی لە من بە شێرپەنجاڵم بەهار دو شێرپەنجە ژیان دەست پێەکە
بزانین ئێمە چۆن ئاگادارخوامان بین لە تەندروستی و لە خواردنیشتمان دوای شێرپەنجە ژیان دەست پێەکە. زۆر سپاسی بەڕێستانەکەین کە وەکو ئەندامێکی چالاک و ئەکتیڤی گروپی گەشتبین بوون و هیوادارین بە دڵنیایەوە شێرپەنجە تێپەڕیوە و ئیشەڵاش تێپەڕیەوە و هیچ کەسێکی تریش توش نابێت و هیوادارم ئەم ئەزمونە بێژگە لە چارەخوازانی توش شێرپەنجەی بەم لە هەمان کاتە بۆ چارەخوازەکانی تش ببێتە ئەزمونێک و بێتە مۆتیڤیشنێک هەر کات خوا نەخواست بیستیان ئەم پێناسەیە لە مێشکی خۆیانە بگۆڕن لە ڕژبینیەوە بۆ گەشتبین. زۆر سپاس بەشداریتان دەستان خۆش بێت. بەڵێ بەڕێزان وەکو لە میوانەکانی ئێمە ئەویان پێڕاگەیاندین کە بەدڵنیایەوە شێرپەنجەی مەمگویان بڵێن توانین بڵێن شێرپەنجەکانی تر بۆ پێناسەی یان بڵێن بەو مانایی کە ئێستا لەناو کۆمەڵگەی خۆمانە هەیە بەو شێوەیە نییە بۆ بەڵکو ئێمە ئەتوانین زۆر زیاتر و باشتر بەسەر ئەم نەخۆشیە ئازاڵ بین و چارەسەر وەربگرین و پشتیوان بە خوای گەورەم چارەسەرانم کات بە سەبەبێک بۆی کە بەزووترین کات شیفا وەرگرین و خوای گەورە شیفای خۆیمان بەوێنێت ئینشاڵڵا. و ئێستاش چارەخوازێکی ترمان لەگەڵا ئێمڕۆ ئەمانوێت زۆرتر لەگەڵ چارەخوازەکان قسە بکەین و وتەی ئەوانش وەربگرین چونکە ئەوان بەشدار بووی گروپی گەشتبین و لە دیدار و کۆبنەوەکانی گروپی گەشتبینە لەگەڵمان هابن و ئێستاش بەڕێز سازگەخانمان لەگەڵا بەخێر بێن. زۆر سپاس. گروپی گەشتبین ئەوەی کە تا ئێستا لە ماوەی ساڵێکە دروست بووە و لەگەڵ بەڕێستانەیە و بەڕێستان بەشدار بوون تا چ ڕادێک سوودان لە گروپی گەشتبین بینیوە؟ وڵی زۆر سوودمان لێبینیوە لەبەر ئەوەی ئێمە ئەگەر گەشتبین نەبووایە بە حەقیقەت نەئەگەیشتنە ئەم ئاستەی ئێستا چونکەم گەشتبین تاکە هیوا بووە بۆ ئێمە کە هیوای بەردەوام بوونی پێداوین و کە بەشداریمان کردو لەم کۆبوونەوانە زیاتر هانی داوین بۆ بەرەو پێشچوونمان. پێش ئەو کاتێککە بێنە ناو گروپی گەشتبینەوە و بەشدار بن لە دوای ئەوەش کاتون تا گروپی گەشتبینەوە لە ڕووی هیوا و ئومێد و گەشتبینیەوە هیچ گۆڕانکاری ڕوویدا؟ بەتەئکید ڕوویداوە چونکەم ئێمە بەڕاستی کە ئەو نەخۆشیە ئەگری هەچی هیوا و ئاواتە هەر هەمووی لە دەست ئەدەی هیچ ئومێدێکە نامێنێ ڕەشبینانە بیرەکەیتەوە بەڵام کە گەشتبین هات یعنی ئێمەی فێری ئەوە کرد خۆڕاگر بین بەهێز بین بتوانی توانای بەرگریمان ببێ بۆ ئەو نەخۆشیە یعنی وەڵامدانەوەیەکی زۆر جوان بوو گەشتبین بۆ ئێمە کە هەموو ڕێگاکانی نیشانداین. تا ئێستا کەسی تر هەبووە کە بەڕێستان بۆ نمونە لە نەخۆشخانەی هیوا تووشبوویەکی شێرپەنجە بووبێت چارەخوازێک بووبێت ئێوە باستان کردو بووی کە ئێوەش وەرە ناو گروپی گەشتبینەوە هاانتان دابێت بێتە ناو گروپی گەشتبینەوە؟ بەڵێ بەتەئکید زۆرن لەوانە بگرە ئاواتی پێخوازن کە لەو گروپە بەشدار بن من وەکو خودی خۆم زۆرینەی ئەندامانی گەشتبین بۆ خۆم یعنی هێناومنەتە گەشتبینەوانێ داواشم لێ کردوون کە بەهێز بن و بەرگەی هەموو ئێش و ئازارەکان بگرێن. سازگاخان ئەو پرسیارش من ناسکەخان کرد و کۆتا پرسیارە بەڕێستان یەکەم شێرپەنجەی مەم یان بڵێن شێرپەنجە ئەو ناوەڕەش بینی کە هەیە لە ناو کۆمەڵکە ئایا بووە کە بەڕێستان ڕوبەڕووی بوونەتەوە و ئێستا سوپاسخوا بەسەر ئازاڵ بوون؟ هیچ ئەوە نەبووە کە لە سەرەتا ئەیبی نیت و ئەیبیستیت کە ئەو نەخۆشیە خۆی زۆر قورس و گرانە بەلامانەوانێ بەڵام کە ئەچیتە ئەزمموی چارەسەر وەرگرتنەکەەوە کاتێککە چارەسەر وەرەگرن جیاواز بەڵێ زۆر جیاواز بووە ئێمە سیرمان کردووە کە وەختێ چوینەتە قۆناغی نەخۆشیەکەوانێ ئێمە کەسانێکی زۆر پێشکەوت و ئەوە بووین و بەڵام ئەوە نەبووە کە ئێمە پێشتر باسییان کردووە لە لامان و یاخود بینیومانە یعنی زۆر ئاسانترە وەکو هەڵامەتێکی بەسیت وایە کە ئەیگری بەڕاستی ئێستا من خودی خۆم وا ئەیبینم ئینشاڵڵا هەروە بێخوای گەور ئاسانتریکە بۆ بەڕێستان بۆ تەواوی چارەخۆزانەی کە خوانەخوا تووشی ئەم شێرپەنجە بوون و ئێستا لە قۆناغی چارەسەر وەرگرتنان زۆر سپاس بۆ ڕێستان دەستان خۆش زۆر خۆشحاڵیم بە ئامادەبوونتان بەڕێزان ئەمڕۆ لەم بەرنامە تایبەتەی شەشەمین دیداری گروپی گەشتبین لە ڕووی لایەنی دەرونیەوە لایەنی خۆراکیەوە تەنانەت لە لایەنی ئاینیەوە و تەنانەت ڕاو لێدوانی بەشداربووان و چارەخوازانەوە ئێمە لە دوانمان وەرگرت وەزانیمان کە بەڵێ گروپی گەشتبین کاریگەریەکی زۆر
گرنگی لەسەر توشببوانی شەرپەنجە دروست کردووە و هیوادارین ئەم گروپە قازانجنەویستە کە گروپێکی بێ بەرامبەر کارەکەن بتوانن کار و چالاکیەکانیان زۆر لەوە زیاتر بکەن و تەنانەت پاڵپشتەکانیشان بەستەنها پاڵپشتی دەرونی نەبێت و پاڵپشتی جستەی بێت و پاڵپشتەکانی تریش لە خۆ بگرێتەوە بتوانن بمنە هۆکارێک بۆی کە گەشتبینی دروستکەن و تەندروستی چارەخوازان بەرەو باشتر و باشتر بچێت لە هەمان کاتە ئەوەندەشی کە ئاماژیان پێداوە لەلایەن کۆنتترۆلەوە کە ئینستاگرامێکی تایبەتی خوان هەیە سوۆشال میدیاکی تایبەتی خوان هەیە و بەردەوامی ئەو ڕێنمایە تەندروستیانە کە پێویستە بۆ چارەخوازێکی توشببووی شەپەنجەمەوەم کە ئەدرێت وەکو پۆستەکان پۆست دەکرێت و کە ئەمەش دەکرێت سوود لەو بابەتانە وەربگرێت بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتەمان سەبارەت بە شەشەمین دیداری گروپی گەشتبین هیوادارین کە گروپ ئەم دیدارەمان و ئەم وتانە و ئەم بەرنامێکی پێشکەشکرا سوودمەند بێت و پاش کەمێکی تر پاش ناوبڕێکی تر دووبارە ئەگەڕنەوە لاتان لە سوۆشال میدیای تاوەری تەنووسی سمارتەوە بۆ دەستپێکردنی شەشەمین دیداری گروپی گەشتبین هیوادارم لە هەر شوێنەکن لە ساغ و سەلامەت و خواتان لەگەڵ. الو الو تيست یک دو تيست الو
الو طبعا تيست. السلام عليكم ورحمة الله. بناوی خوای گەورە ئەزیزان بەخێر بێن بۆ شەشەمین دیداری گروپی گەشبین، بەخێر بێن بۆ پانێڵی شێرپەنجەی مەمک و ڕۆژوو. بەڕێزان وەکو خۆتان شایەدن ئێمە ماوەی زیاتر لە ساڵێکە وەکو گروپی گەشبین لە کارەکانمان بەردەوامین، ماندوونە ناسانە قازانجنەویستانە بۆ خزمەتی زیاتری توشبوانی شێرپەنجەی مەمک. لەبەرەوەی ئێمە پێمان وایە ئەنجامدانی نەشتەرگەری کۆتایی بە ئەو لێکەوتانە ناهێنێ کە شێرپەنجەی مەمک دروستێکات. چارەخوازەکانمان پێویستیان بە پاڵپشتیکردنی دەرونیە. هەر لەم ڕوانگەیەوە بوو کە زیاتر لە ساڵێکە ئێمە وەکو گروپی گەشبین دەستمان کردووە بە پاڵپشتیەکانمان. من بیرمە ساڵی پار لێرەدا باسی دووەمین دیداری گەشبینم بۆ ئەکردن، ئێستا ئێمە شەشەمین دیدار بەڕێوە ئەبین، واتە لە ماوەی ساڵێکا زیاتر لە 4 دیدارمان ئەنجام داوە جگە لە ئەنجامدانی پێداچوونەوەی خێرای گروپی گەشبین. لەم گروپەدا چارەخوازانی خۆمان کە ئێستا وەکو دەستکەوتێک ئەو چارەخوازانی کە توشبووی شێرپەنجەی مەمکن و لە دەرەوەی تاوەرەکەمانن پەیوەندیان بە گروپەکەمانەوە کردوواتە هەر چارەخوازەکانی ناو تاوەرەکەمان بەشدار نین و لە ئێستادا ئێمە خاوەنی پلاتفۆرمی تایبەتی خۆمانین کە پەیجی ئینستاگرامە ئەمانەوێت لەو ڕێگەیەوە پەیامەکانی گەشبین و پەیامەکانی گەشبینی بگەێنین بە توشبووان و توژنەبووانی شێرپەنجەی مەمک. ئەزیزان وەکو یەکێک لە دەستکەوتەکان کە ئێمە زۆر کاری لەسەرەکەین پاڵپشتێ دەرونیەکانە و چەندین پلانمان هەیە بۆ داهاتوو بۆ مەبەستی هۆشیاری بڵاوکردنەوە دەربارەی شێرپەنجەی مەمک و گۆڕینی پلانەکان بە شێوازی باشتر یەکێکە بن لە پلانەکانی ئایندەمان ئینشاڵڵا. ئێمە هەر لە چوارچێوەی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئێوە بەرامبەر بەو پرسیارە زۆرانی کە دەربارەی خۆحازرکردن بۆ مانگێکی وەکو پیرۆزی ڕەمەزان هەتان بوو کە پێویست بوو لە شوێنێکەوە لە هەموو لایەنێکەوە وەڵام وەربگرن، ئێمە بڕیاری
دیداری وەها پانێڵێکماندا سوپاس بەخۆ ئەمە دەبێت یەکێک لە دەستکەوتەکانی ئەم ساڵی گەشبین چونکە چارەخوازەکانمان وەکو بڵێ لە بۆشاییەکە بوون دەربارەی مامەڵەیان لەگەڵ ڕەمەزاندا و خۆ حازرکردن هەر لەم ڕوانگەیە و ئینشاڵڵا ئێمە ئەمڕۆ پانێڵی شێرپەنجەی مەمک و ڕۆژوو ئەنجام دەدەین دڵنیاتانەکەینەوە لەگەڵ ڕێنمایەکانی گەشبین یەکێک لە جیاوازترین ڕەمەزانەکانی ژیانتان بەسەرابن و ڕەمەزانێک بەسەرابن کە بیرتان ناچێتەوانێ بۆ ئێستا داوا لە دکتۆر یادگارەکەین کە بفەرمێت بۆ ئیدارەکردنی پانێڵەکەی لەگەڵ میوانە بەڕێزەکانی فەرم کاک دەستخۆش بخات سەرەکی زۆر بەخێر بێن هەمووتان خوشکە گەشتبینەکانم بەڕاستی گەورەی ئێوەیە کە لەم ڕۆژە ساردەیە بم گەرم و گوڕیەوە هاتوون دەستخۆشیتان لێ ئەەکەین و وەکو خاتشاجوان فەرمووی هەستاین بە کۆکردنەوەی پرسیارەکانتان ئاراستەی سێ پسپۆری بەڕێزمان کردووە سێ میوانی بەڕێز کە بەڕاستی ماندوو بوون ئەمڕۆ هاتوون بۆ گەشتبین گەورەمانەکەن لێرە بۆیە کاتان لێ ئەەکەم ئەگەر چی کەس پرسیاری هەبوو پرسیاری تر با بڵین لە خلالی قسەکانە بۆی دروست بێ بیخاتە کۆتایی هینەکەوە کۆتایی دانیشتنەکەەوە باشە بەڕێزان لێرەیە میوانانمان با بفەرمونون مامۆستا ئەکبەر محەممەد کاکە دکتۆر شێرزاد واحید پسپۆری خۆراکی کلینیکی و قەڵەوی دکتۆرە شانۆ محەممەد علی پسپۆری نەخۆشەکانی شێرپەنجە با بفەرمونون بەخێر بێن بەڕێزان سەرەکی ئەگەر مامۆستاگیان جەنابەت وتەیەکمان پێ ببەخشیت لەم شوێنەیە حەزەکەم پەیامێکی جەنابەت بگەیەنیت بۆ توشبووان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم صل وسلم على عبدك ونبيك محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين بشكي السلام عليكم ورحمة الله وبركاته رمضان تان پیروز بإن شاء الله هاتني ماني رمضان پیروز أو كسانيك أم عنوانان القرتوكا بيان لين توجبواني نخوشي شێرپەنجەی مەمک و هەر نەخۆشیەکی تریان هەیە پیان نەڵێم گەشبین بن خوای گەورە فەرمێتی لا تەقنەتوا لا تەیئەسوا و ئەو عنوانەکەی هەڵتان بژاردووە یوعجبنی الفەئل کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ناویشە ناوی جوانی هەڵبژاردووە لە ڕێگەکانیشە چی شتێک کە گەشبینی تیا بوو هەڵی بژاردووە دیارە مەبەست بووە کە ئینسان بەو ڕۆوە بژی و دائما ئینسانی مسلمان ئەگەر باوەڕی بە ئەوە بوو کە خوای گەورە وەکو دایکی مانداران داوای دوعایەکەکە ئوم حەبیبە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لقد سألت الله آجالا مكتوبة داوای شتێکت کردووە لە خوای کە خوای گەورە نووسیوێتی واتە ئەو ئەجەلە کە مزیاد ناکرێ بە گوتنی نەخۆشیەک بە توشبوونی نەخۆشیەک ئینسان کۆتایی ژیانی نەهاتووە بەعکسەوە ئەو کاتە ئیمتیحانێکە لەوەی کە بزانێت کە قەدەرێک هەیە و ئەجەلێک هەیە و کتابێک هەیە و کۆتاییەک هەیە بۆ شتەکانی خۆی تەسلیم نەکاتا وەکو ئەو ڕۆژەی کە قەرارە ڕۆح تەسلیم بێ ئێستا بینین کە نەخۆشی کتوپڕ زۆر بووە حادیسەی کتوپڕ زۆر بووە جەڵدەی گەنج زۆر بووە ئەمە خۆی بۆ خۆی ئاماژەیە بۆ ئەوەی کە خەڵکی بە نەخۆشی زۆر نامری ڕەنگە بە سەبەبی تر زۆرتر خەڵک ببژی ئەجا ئەگەر باسی ڕۆژوو بکەین ئەسڵ وایە کە ئینسان بە ڕۆژوو بێ با نەخۆشیش بێ ئەو نەخۆشی کەوا تەئسیرەکە لە ڕۆژوو ئەبێ نەیگرێ بەڵام ئەو نەخۆشی کە ئەتوانێ بە ڕۆژوو بێ بیگری دەستخۆش مامۆستاگیان گەشتبینێکمان ئەڵێ گرنگی ڕۆژوو لە ئیسلامدا چییە؟ بەڵێ ئێمە طبعا ڕۆژوو ئێمە وەکو ئەوە باسیەکەین کە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام یعنی ڕۆژوو باسی سوودەکانی ڕۆژوو ناکەین بۆ جەستە و بۆ تەندروستی و بۆ مەسەلەن حاڵەتی کۆمەڵاتی وانە وەکو یەکێک لە ڕوکنەکانی ئیسلام
کاتێک کە خەڵکی ویستویانە تانە بدەن لە یا ویستویانە وا تێگەیشتون کە لە مەسلەی زەکاتە هەموو زەریبە و خاوە و وەکو باجێک بووە کە کاتی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەوڵەمەندەکانی سندووە و خەڵکیش ڕووی کردووە دەبێ بەخشیون. عەبدوڵای کوڕی ئیمامی عومەر هەڵساوە فەرمێتی پێزتومە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی بني الإسلام على 5 كيكي كان صوم رمضان. طبعا لو حديثي ابن عمر لأخيرا يقرته لدوا حجيش يقرته فرزي بينجمة واتا أميكي كالأركان كان إسلام ببي أوي كباسي حكمة قوركاني بكري يانكو سودكاني بكري روجو قرتن ديارا عبادتك كإنسان حكمة كاني همولي حالنا به هرچی باز کراوە هەرچیش باز بکرێ حقیقەتی ئەو عیبادەتە نییە کە خوای گەورە فەرزی کردووە لەسەرمان. ئیتر ئەگەر خەڵکی کاتی خۆی لە برسیا بە ڕۆژوو بووە ئێستا خەڵکی لە تێریە نظامی خواردن و مەسەلەن ڕۆژ و دانا و ئیسراحەتەدا بە مەعیدەی ئەمە ئەبێ وەکو عیبادەت سەیریکە. من صام رمضان إيمانا واحتسابا هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوو وەکو ئیمان نەگوەکو سوودەکانی واحتسابا و چاوەڕێی پاداش لەخوا بکە نەجسمی ڕێ بکاتەوە و مەسەلەن وەزنی دابەزێنێ و چی بکا و چی نەکە ئەوانە لە ڕۆژوە پاداشتی لەسەر نییە ئەوە هەر بۆ خۆیەتەوە بۆ ژیانی خۆیەتەوە بەڕێم ژیانی خۆیە وا 70 ساڵ 100 ساڵ ژیا بەڵام وەکو ڕۆژوگرتن ئێمە کە باسیەکەین وەکو ئیماندار وەکو یەکێک لە پایە سەرێکەکانی ئیسلام کە واجبە لەسەرمان پابەندی پێی ئیتر زەرەر بدا قازانجدا ئێمە تا وەکو لەشمان ساق بێ بە ڕۆژوو بی. جزاك الله خيرا مامۆستاگیان. پرسیارێکی تر ئاراستەی دکتۆرە شانۆ ئەکەین. بەخێر بی دکتۆرەکان. لە ڕووی پزیشکیەوە گرنگی ڕۆژووبوون لە چیدایە؟ بەڵێ طبعا من وەکو اختصاصەکەی خۆم باسەکەم وەکو دکتۆرێکە لە مەجای شێرپەنجایی شەکەین ئەتوانم بڵم ڕۆژوو یەکێکە لەو ڕێگا گرنگانی کە ئێستا بە خۆشحاڵیەوە لە هەموو جیهانە ئیشی لەسەرەکرێ وەکو هەم ڕێگریکردن لە توشبوون بە شێرپەنجە و هەم وەکو ڕێگەیەکیش لەو نەخۆشانی کە خۆیان توش بوون بۆ کۆمەڵێک ئیسفادە یعنی بە تایبەتی ئەوە نەخۆشانی بۆ نمونە کە لەسەر چارەسەرن یان ئەوانەی کە لە چارەسەر تەواو بوون چۆن بتوانن ئیسفادە لە ڕۆژوو بگرن. ئەوەی کە ئێمە زۆر گرنگە بەڵامانەوە ئەگەر کەسێک توشبوونە بوو بێ بە شێرپەنجێ چۆن بتوانێت سوود لە ڕۆژوو وەربگرێت بۆ ئەوەی کە ئەگەری توشبوونی بە شێرپەنجەکەم کاتەوە. یەکێک لەو ڕێگایانەی کە ڕۆژوو کاریگەریکی زۆری هەیە ئەوەیە کە ئەبێتە هۆی کەمبوونەوەی کۆمەڵێک هۆرمۆنات لە جیسما بۆ نمونەوەکو هۆرمۆنی ئەنسۆلین وەکو هۆرمۆنی ئینسۆلین لای گرۆس فاکتەر کە ئەمانە هەمویان ڕێگرن لەوەی کە خانی شێرپەنجەی بتوانێت گەشە بکات لە جیسما تەنانەت ئەگەر هۆکارێکیش هەبێ بۆ ئەوەی کە کەسەکە توش بێ بە شێرپەنجە. یەکێکی تر لەو ڕێگایانەی کە ڕۆژوو دەوری هەیە کەمکردنەوەی هەوکردنە کەمکردنەوەی ئۆکسیدەیشنە کە دیسانەوە ئەکا کە خانی شێرپەنجەیەکان خۆیان لەناو بەرن یان ئەوە تاوا لە خانە بەرگریەکانی جیسمەکە کە زیاتر خانە شێرپەنجەیەکان بناسنەوە و لە ناویان بەرن. یان بۆ نمونە ئەتوانین بڵێن کە لە ڕۆژگاری ئەمڕۆیە ڕۆژوگرتن بە تایبەتی بۆ ئەو کەسانێک کەەوە کێشێکی زۆری جستیان هەیە وەکو خۆشمانەزانین ینی لەم ڕۆژگارەیە قەڵەوی یەکێکە لە هۆکارە ڕئیسیەکان بۆەوەی کە زۆربەی خەڵک خەتەریەتی ئەوەی هەبێت کە تووشی شێرپەنجە بێ لە داهاتوە ئەتوانێت وەکو ڕۆژوگرتن سوود لەوە ببینێکە کێشی جەستەی ڕێککاتەوە خۆی پارێزە لە ئەگەری توشبوون بە بەشێکی زۆر لەو شێرپەنجانی کە ئێستا زۆر باون لەوانەیەکێک لەوانە شێرپەنجەی مەمکە. دەست خۆش بە دکتۆرە کەواتە شێر بڵین ڕۆژووبوون ئەکرێ بمان پارێزێت لەو نەخۆشیە بەدڵنیایی و ئێستا ئیشی زۆریشی لەسەرەکرێت لەو مەجالەیە. بەڵێ دەست خۆش بێ کاکە دکتۆر شێرزاد لەوانەیە تر یەکێک لە هەرە گەرمترین پرسیارەکان ئاراستەی جەنابەت بکرێت دکتۆر گیان هیچ ڕێنماییەکت هەیە بۆ ڕۆژووبووان بە تایبەتی ئەوانەی کە توشبووی شێرپەنجەن؟ تاان پێش هەموو شتێک پێم خۆشە باسی ئەوکەم کە بۆ ئێمە خواردن ئەخۆین مامۆستا باسی شتێکی جوانی کرد کە ڕۆژوگرتن وەکو ئەرکی ئاینیە وەکو عیبادەت وایە بەڵام لە هەمان کاتوانی شتی لێوە فێر بین چونکە بەڕاستی لەم ڕۆژگاری ئێسەیە زۆرخۆری بۆ بەیکە لە کێشەکانمان و بۆ بەهۆی دروستبوونی قەڵەوی کە قەڵەویەکە لە هۆکارەکان بۆ زۆر لە نەخۆشەکانێکی لەوانە بوونە شێرپەنجەیە. بەڕاستی من پێم خۆشە لە ئەساسەکان و دەست پێکەین ئێمە بۆچی خواردن نەخۆین بۆ وزێ بۆی بجوڵین بەخوای گەورە ئێمە دروست کرد لەسەر دوو قاش بڕۆین بۆ ئەوەی
ئەو زەی کە خۆین بەشمان بکات چونکە ئەگەر ئێمە لەسەر دوو قاچ بڕۆین کەمتر و دەسەرفەکەین وەک لە بوونەوەرێک تر کە لەسەر 4 قاچ ڕوا بۆیە پێویستەکە و باڵانسە ڕاگرین لە بینی چەنەکە خۆین و چەنە سەرفەکەین ئەگە زیاتر لەوە بخۆین کە پێویستمان بێت تەبعاً قەڵەوە بین ئەبێتە هۆی کاری دروستبوونی نەخۆشی وە لە هەمان کاتە ئەبێ ئەو خواردنی کە خۆین بزانین لە چه سەرچاوەیەک ئەوی خۆین تاوەکو بەرەوە ئەو خواردانە بڕۆین کە نزیکە لە سروشتەوە ئێمە بە دوورە بی لە نەخۆشی تاوەکو بەرەوە ئەو خواردانە بڕۆین کە لە سروشتی خۆی دوورکەوتەوە ئێمە معەڕەزی بۆی تووشی نەخۆشی بین. دکتۆر بەنسبەی جۆری خواردنەکان خۆتە زانی لە وڵاتی ئێمە کێشەیەکی گەورەی کواڵەتیمان هەیە کواڵەتی ئەو جۆرە ڕووە کوهینانەی ئەوەی کە هێتە ئەم وڵاتە کە ئێستاش زۆر لە بەحسەکان مەسەنەن ئەڵێ یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کواڵەتی خراپی ئەو خواردنانەیە ئێمە چۆن نتوانین خۆمان پارێزین لەو شتە تاعاً پێم خۆشە خۆراک دابشکە بەسەر دوو بەرە ینی واتەتەقەن پۆلنکردنی خۆراک چەند جۆرەگرێتەوە بەڵامێکی لە جۆرەکانەوەیە کە ئەم خۆراکەی ئێمە ئەیخۆین ئایا بێتە هۆی دروستبوونی ئیتیهابات یاخود دژە ئیتیهابات کاریگەری هەیە واتە خواردنی کێم ئەیخۆین ئەوی کە هەڵێ بژێرین کاریگەری هەیە لەسەرمان ئەکرێت بێت دروستبوونی ئیتیهابات یاخود بێ بە هۆکارێکە دژە ئیتیهاباتیشکە جاکەڵی ئیتیهابات ئێستا لەوانەیە بەشداربوونات تێبگەن بۆ ئیتیهابی قوڕکمان توش بێ ئیتیهابی میزەڵانمان توش بێ بەو شێوە تێبگەن لێ تەبعاً ئەمە ڕاستەمە ئیتیهاباتە بەڵام نەوعێکی تری ئیتیهابات هەیە کە ئەمنە ڕێژەکەی کەمە کەنێتە هۆی دروستبوونی نیشانە بەڵام لە مودەیەکی درێژخانە ئەبێتە هۆی دروستبوونی زۆر نەخۆشی هەر لە ئێستاە بۆچی ئێمە بە قەڵەوی ئەڵێن نەخۆشی قەڵەوی چونکە ئەوە کەسانی کە قەڵەون بەردەوام لە جیسمانە ئینتیاباتێک هەیە و مەشێتە هۆی دروستبوونی بەرگری ئینسۆلین بێتە هۆی دروستبوونی تەنانەت شێرپەنجە بۆیە پێویستەکە ئەو خۆراکانە هەڵبژێرین کە دژە ئیتیهاباتیان هەیە وەکو خەسڵەت وەکامانن وەکو ئەماژەم پێیا تاوەکو ئەو خۆراکانی کە خۆین لە سروشتەوە نزیک بێ لە سروشتی خۆیان دژە ئیتیهابات کاریگەری دژە ئیتیهاباتیان هەیە بۆ نمونە ئێمە بۆنە پاقلاوەیەک بخۆین باشە کە سەرچاوەکی ئۆکەی گەنمە هەر لە گەنم دروست کراوە بەڵام بە چەند قۆناغێکا تێپەڕیەوە گەنمەکە هاڕاوە لە ئاش دراوە ئینجا نیشاستەکەی جیا کراوە دواتر ڕۆنی تێکەڵ کراوە سوور کراوەتەوە شیلەی بەسەرا کراوە زۆر گۆڕاوە تا سەرچاوی ئەم خۆراکی کەی خۆین زۆر دوورە لە سەرچاوە ڕاستەقینەکەی خۆی کە لە سروشتا هەیە بەڵام بۆ نەباسی ساوەڕکەین کە تەنها گەنمەکە کوڵێنراوە و دووکەرت کراوە و هەرەوەیە بۆیە ئەمەیان نزیکترە لە سروشتەکەی خۆی ئەمەوە ئەکات کاریگەری دژە ئیتیهاباتی بەدەستەمانە تەبعاً خواردنی میوەکان خواردنی سەوزەوات و خواردنی بۆ نمونە گۆشتی تازە یاخود گۆشتی پەلەوەری تازە وەک لەوەی کە لە خوتونراوە بێ ئەگەر خواردنی ڕۆژانە خواردنی لە خوتونراوە ئەگەر شیرینێکی زۆرە خۆی ئەگەر ڕۆنی بۆ نەوەکو زەیت زۆر بەکارێنی تەبعاً ئەو خواردنی کە تۆی خۆی خواردن کە هۆی دروستبوونی ئیتیهابات کە ئەمەش معەڕەز دەکا بۆ توشبوون بە نەخۆشی درێژخانەکانی وەکو زەخت شەکرە و لە ناویشانە شێرپەنجە دەست خۆش بکاتە تۆکیان مامۆستا ئەکبەرجان وەک سنەت فەرموویەتی لە سنەتی پێغەمبەری پیرۆزمان عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەڵێ دایم خۆی ئامادە کردووە بۆ ڕەمەزان پێشمانگی ڕەمەزانی پیرۆز هەنێ خوتوات هەیە ئینسان خۆی پێ ئامادەکە بۆ هاتنی ئەم مانگە پیرۆزە ئەو خوتواتانە چییە مامۆستاگیان پێشێکی مانگی شەعبان کە پێش مانگی ڕەمەزانە لە مانگە زۆربەی ڕۆژەکان بە ڕۆژوو بووە بۆی کە کتوپڕی نەچێتە مانگی ڕەمەزان خەڵکی کە یەکەم ڕۆژی ڕەمەزان ئەعلانەکرێ و پێشتر ڕاهاتووە لەسەر سێ چوارژەم خواردن قورسە لەسەر یەکەم ڕۆژ هەموو خەڵکی بێتاقەتە خەڵ لە مزگەوتا تووڕێیە لە ماڵا تووڕێ لە دایرە تووڕێیە بۆ ئەڵێ بە ڕۆژوم ئیتر بە ڕۆژووە ئەبێ دنیا هەمووی حوسەڵەی ئەو هەڵگرێ بەڵام ئەو ڕاهێنانی چەند ڕۆژێک کە بە ڕۆژوو بووە لە مانگی شەعبانە مانگە بەر لەوە چەند ڕۆژێک بە ڕۆژوو بێ خۆی بۆ خۆی ئەمە ئامادەکاریەکی کردووە لایەنی تری مەسەلەن ئەو دوعاکردانەیە کە ئینسان بە شەوقە بۆ ئەو مانگە بڕوانێ چونکە ئەمە هیبەیەکی خوایە کە تۆ چەندەها خەڵک و دۆست و گەنج و نەخۆشی تر بووە کە فریا ئەم مانگە نەکەوتووە با تۆش نەخۆش بی مادام فریا ئەم مانگە کەوتی دیارە ئەمە هیبەیەکی خوایە کە خوای گەورە هێشتی ئەم تەمەنەی درێژی کردێت تۆ بۆ ئەم مانگە ببینی هیچ نەبێ نوێژەکانی تیاکەی ئەگەر لە حاڵەتێکی شاتوانێ ڕۆژۆکردنەکەی نەبێ ئامادەکاریەکان هەفتەیە بەر لەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی يا أيها الناس إنه قد جاءكم شهر عظيم مبارك ئەوە ڕەمەزان هات مانگێکی گەورەی بەپەڕ و بە پیرۆزی مانگێکە کە شەوێکی تایە ئەوە نەپیرۆزە و
عیبادەتکردن تایە ئەو نە گەورەیە و فەرزەکانی هەفتا فەرزە و سونەتەکانی وەکو فەرز وایە و هەر کەسێک ئەم عیبادەتانە بکا بە ئیمانەوە لێ خۆشببوون وابێ ئەمە وەکو مژدانە دروستە مژدانە بدەیتە خەڵکی یانەکو پیرۆزبایی لە هاتنی مانگی ڕەمەزانکەی وەکو دوعا فەرمێ پێشینان یعنی لە سەحابە و سەلەف 6 مانگ بەر لەوە هەر داوای ئەوان کردو اللهم بلغنا رمضان اللهم سلمنا إلى رمضان و 6 مانگی دوای ئەوەشە دوعای ئەوانە کردو کە لیان قبول بێ ئیزەن هەر بە تام و بە ئشتیاقی ڕەمەزان و ژیاون یەکێ لە خوا ئامادەکردنەکانی ئەوە بووە کە فەرمێ لە مانگی شەعبانە ئەوەی کەوا زەکاتی بۆ دەری کردووە کە متعارف وایە کە خەڵکی لە مانگی ڕەمەزانە زەکات دەرەکا بۆ ئەوەی کە فەقیرەکان بتوانن ئەوانەی کە توانای ئیشیان نییە خەڵکێکەیە بە ڕۆژەکاری ئیشەکە ئەگەر لە ڕەمەزانە ئیژنەکە ناتوانێت ڕەمەزانیش عادەتەن خەڵکی زۆربەی خەڵکی لا ئێمەش سەفەرەکانی وەستێنێ دائیرە و معاملەی وەستێنی ئیشەکانیشی ڕاگرێ لەبەرەوەی متەفەرق بێ بۆ ڕەمەزان خەڵکێک کەوا هیچ پاشە کەوتێکی نییە زۆر قورسە لەسەری وتوانە علەما فتوان داوە بۆیان وتوانە زەکاتەکانتان لە شەعبانە دەرکەن بۆی خەڵکی بتوانێت لە ڕەمەزانە بە تەواوی بە ئیسراحەت و اینجا ڕەمەزانیش لا خۆشەویست بێ هەرچی فەقیرە حەچاوەڕێ ڕەمەزانەکە بۆی خەڵکی هیچ نەبێ لەو کاتە فەقیرەکەی بیرکەوێتەوە دەست خۆش بە مامۆستاگیان هەڵبەتە لە ڕوانگەی اختصاسەکەی خۆشمەوە یەکێک لە هەرە پرسیارە باوەکان ئەوەیەڵێت کاک دکتۆر بۆچی ئەوەڵ دوو ڕۆژ ئێمە زۆر تووڕێن کۆنتترۆلی خۆمان ناکەین لە بیدایەتی ڕەمەزانە ئەویش لەبەر ئەوەی لەشی ئینسان کە تۆ لە ڕووی فیزیکەوە ڕاوهێناوە کە لە کاتێکی دیاریکراوە وەج بە خواردنەکانت بەدەست دەکا کە گۆڕانکاریەک بێت لەسەر ئەو جەدولانەیە سیرەکەی لەش خانەکانی مێشک پێویستی بە گلوکۆزە ئەو جۆرە شەکرە ڕاستەوخۆ لە خواردنەوە بەدەستی ئەهێنێ کاتێک کە خواردن نەبێت مێشکی ئینسان هۆرمۆنات و هینی ناوەکی خۆی ئەخاتە گەڕ و ئەخاتە کار بۆ ئەوەی کە هەیەی چەوریە و ئەوەی کە هەیەی تێکی پشکێنێت و بیکاتەوە بە شەکر و دووبارە بیخاتەوە ناو خوێنی مرۆڤەکانەوە بۆیە مەسەلەن سەیرەکەی بیدایەت تووشی نەو عەشڵەژانە کە بێ مێشکی ئینسان سترێس هۆرمۆن فەرزەکات وەزعی تقریبا بە شێوکی ڕێژەیی 3-4 ڕۆژی ئەوێت تا یەتە تایم پێغەمبەری پیرۆزمان 1400 ساڵ لەمەوە پێش ئەو حساباتەی کردووە بەبێ ئەوەی بزانێت کە لە لای ئینسانیە کە لە دین حاڵ و ببێ هەموو کاتێکی وەکو ڕەمەزان وایە ئێستا تۆ سێرکەم کاتانەی کە ئێستا خواردن و خەوتێک چووە خی گەورە کە باسی نوێژەکە باسی خواردن لەگەڵاکە دیارە نظامەکان بە یەکەوەی یا بەنی ئادەمە خذ و زینەتەکم عند كل مسجد مسجد لێ معنای مزگەوت نییە لێ معنای نوێژە معنای سوژدەبردنە یعنی یەکێک لە فەرزەکانی ڕوکنەکانی نوێژ وەکل وەشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين دێ خەڵکی هەیە ئێستا 2 سەعاتی تر 3 سەعاتی تر ناو جێگەیە لە خەو هەڵناسی کە هەڵە سێدە ئەمە چی ئیسفادەی لەو خواردناکات چۆن شەو سەهرەی کردووە هەڵە بەیانی دەواممانە مەسەلەن جومعەیە یا شەمەیە مادامەکو ئیشێکم نییە با بخەوم بۆ ئەو کاتە شەو درەنگە خەوێ یەکێ لەو شتانی کە تێکەچێت لە ڕەمەزانە ئەوەیە کە کابرات ناخەوێت تاوەکو یەک و دوو بۆ پاشە و هەڵناسی هەڵەسێ بۆ پاشە و خەوەکەی تێکەچێتەوە ئەجا تێر نانی خواردووە ئەجا نوێژی بەیانەکە یا ئەکایان نایکە ئەفەوتێ ئەجا دوای کەمێکی تر هەڵەسێ بۆ دەوامیار هەڵەسێ بۆ ئیشەکەی ئەو کاتە هەمووی تێکەچێ بە یەکۆ بەڵام هیچ نەبێکە دوای تەراویحکردنەکەی بۆ نمونە کەمێک دوایەوە بخەوێسە شەو درێژە لە 4 هەڵسێ لە 4 و نیو هەڵسێ بۆ پاشێوکردنەکەی تقریبا تێرخەو بووە ئەگەرەکو 5 ساعت لەسەر یەکتری بخەوێ دوایەوە ئیسراحەتێکی شکا دوای نوێژی بەیانی ئاسایی فریای شەکانەکەوێ لەگەڵ قەیلولەکە کە پێغەمبەری خوا سەلەم لە سەفەریشا قەیلولەی جێنێشتووە یعنی ئەم سونەتەی تەرک نەکردووە نظامی خواردنەکەیشی ئەو کاتە لە جیاتی ئەوەی کە بێتە سێ واجب مەسەلەن 3 وەجبە ئەبێتە 2 وەجبە نظامی نانی بەیانی کە پێشتر نەی خواردووە ساعت 7 و 8 نەی خواردووە ئێستا هاتە ساعت 4 و 5 باشە نیوەڕۆکەی ئەمە تەرک بوو ئێوارەکەیشی لە کاتی خۆی ئابێ حازر بێت چونکە هەموو کەس ئێوارە نان ناخوا بەڵام ئەو کاتە لەبەر برسێتەکەی خۆی حازریەکە ئەمەی کە خەڵکی تووشی تووڕەبوون و تووشی تێکچەونە بێ چونکە بەس ڕەمەزان هەیە خەڵک بە ڕۆژوە بێ کە بەس ڕەمەزان بە ڕۆژ بێ زۆر قورسە ڕاستێکی ئەم سونەتانە بۆوە کراوە یعنی هەموو جارێمە و تەشبیهە طبعا حافظ ابن رجب هێنێتەوە وما تقرب إلي
وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه ولا أزال يتقرب إلي بالنوافل حتى أحبه. إنسان بەوە لە خوا نزیکە بێت و کە فەرزەکان بەجێبێنێ، بەڵام بەوە خۆشەویستە بێ کە سونەتەکان بەجێبێنێ. وەستایەک دوو کرێکارەبا بۆ ئیش تا سەعات 4 ئێوارە مەجبورن ئیشکەن، ئەمە کاتەکەیەتی. لە 4ێکیان تاسەکە فڕادە، خاکە نازەکە فرادە حەقی خۆشێتی. ئەوەکەی تری تەنیا 5 دقە خەریکی کۆکردنەوەی ئەشیاکانە و عەرەبانێکە و سۆندەیەکە و مەسەلەن سفەنجێکە و دەستکێشێکە و شتێکەوە 5 دقاوانە کۆکاتەوە. ئەگەر بەیانی وەساکەیەکی کیانی بێ ئەوەی کەوا سەلیقەی هەیە تۆزە ئیشی ئیزافەی کردوەوە باتوە. ئەم سونەتانە ئەو ئیزافەیە کە ئینسان ڕایەنێکەوە مەحبوب بێ لە لای وەستاکەی لای گەورەکەی و وایشی لێ کاتە کەوا زۆر مهم نەبێ لایە خەڵک وابزانێ ڕۆژوو زۆر شتێکی گرانە بۆ یەکێ گرانە كل ميسر لما خلق له. ئینسان بۆ ڕۆژووکردن کرابێ هەموو کاتێ ئەو شتەی لە ئاسانە بێ زۆر قورس نابێ، بەڵام ساڵ بە ساڵ بە ڕۆژوو بێت تەمان قورسە لەلایە. ئەحسەنتم مامۆستاگیان، کەواتە هەر لێرەوە ئەڵێنەوە بۆ گەشتبینەکانمان ڕەمەزان دەرفەتێکی باش ئەبێت بۆ ئارامی، بۆ بەدەستهێنانی حاڵەتێک کە پاکبوونەوەی ڕۆحی پێ ئەڵێن کە ئەو پاکبوونەوەیە ئیتر ئەمە مەبەستی هەموو یەکێکمانە کە چۆن ناخمان پاکەینەوە لە ڕێگەی ئەو وتە پیرۆزانە و ئەو ڕێکارە پیرۆزانەی ئەوەی کە دانراوە لە کۆنەوە. وەنیە مامۆستاگیان خوای گەورە فەرمێ لتکبروا الله على ما هداكم، کە ڕەمەزان تەواو بووە فەرمێ تەکبیراتی خوا بکەن، تەکبیرات کەن لەسەرەوەی کە هیدایەتی داون. چی کەسێک دەتوانێت لە غەیری مانگی ڕەمەزانە 29 ڕۆژ 30 ڕۆژ لەسەرێک بە ڕۆژوو بێ؟ ناتوانێت. چی کەسێک دەتوانێت 30 شەو شەو نوێشکە 10 شەو لە ماڵ داببڕێ شەو تا بەیانی شەو نوێشکات بەیانیش تا ئێوارە بە ڕۆژوو بێ؟ هەر ئەم ئینسانەی کەوا ناتوانی بەم شەوە درێژە 4 کات نوێشکەی ئەو شەوە تا بەیانی نوێشکەی ئاسانە لە گیانت. هەر ئەم ئینسانەی کەوا 2 سەعات خواردنەکە دواکەوێت و ڕەبی بەڵام 1 مانگ لەسەر 1 بیرتیش ناکەوێتەوە. ئەو خەڵکانەی کە معتادی جگەرە و ئەو بابەتانن بە ڕۆژوو ئەبن و ئەتوانن بە ڕۆژوو نیزەن ئینسان ئەتوانێ ئەمە هەمووی ئەنجامدا، بەڵام مەکو ڕەمەزان دەرفەتێکە بۆ ئینسان خۆی ڕابێنێ ئەوەی کە عوزری بوو وتی مەسەن پۆم تەرک ناکرێ یانەکو ناتوانم و عیبادەتە بکەم لە ڕەمەزانە پێ سەلمەرێ نەخێر پێتەکرێ حتى يدعها ئەو شتانەشە کە ئەتوان نێتوانی تەرکیکا تەرکیەکە. هیچ دەبێ ئینسان لە ڕەمەزانە زۆربەی جنیە فرۆش و مەسەلەن قسەی خراپ و شەڕکردن و ئەوانە نامێنێ. چەند ساڵیشە بێ لەم شاری سلێمانیە نسبەی جەریمەتیایە بە گوێرەی ئیحسایەکانی مەسەن محکەمە و مەرکەزەکانە 0% هیچ تیانە. هەر خەڵکی لە ڕمانی ڕەمەزانە تا کەس تااقەتی شەڕ و شکات و ئەوانەی نییە. معنای ئەوەیە کە ئێمە هەموو مانگێکمانەگەر ڕەمەزان بواە ئەوە هەموو ڕۆژێکمانیش جەژنە بوو. دەست خۆش بە مامۆستاگیان. دکتۆرە شانۆ، پرسیارێکمان بۆ هاتووە لە گەشتبینێکەوە ئەڵێ تکایە بۆمان ڕوونکەنەوە قۆناغ بە قۆناغی چارەسەر کێ لەسەرێتی کێ لەسەری نییە بە ڕۆژوو بێت؟ طبعا ئێمە توشبوانی شێرپەنجەمەمەک ئەبێ دابشیان کەین پۆڵێنیان کەین بە چەند جۆرێکەوە. ئەو نەخۆشانەی کە حالیان ئێستا چارەسەری کیمیایی وەرەگرن بە شێوەی کانۆلابیان لە ڕێگەی دەرزیەوە بێ یان عیلاجی بایۆلۆجی وەرەگرن، یان ئەو نەخۆشانەی کە تەنها چارەسەری هۆرمۆنی وەرەگرن و بە شێوەی حەب وەرەگرن، یان ئەو نەخۆشانەی کەوا هیچ چارەسەرێکیان نەما و تەنها لەسەر چاودێری. ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئەو نەخۆشانەیە کەوا ئێستا حالیان لەسەر چارەسەری کیمیایین ئەوەش کۆمەڵێک خاڵ دەورە بینە. یعنی بۆ نمونە قۆناغی شێرپەنجەکە لە چ قۆناغێکایە، ئەو تەمەنی نەخۆشەکە لە چ تەمەنێکایە و چ جۆرە چارەسەرێک بەکارێنین و مودەی چارەسەرەکە چەندێک بەکارێنین، نێوانی بینی چارەسەرەکانیش چەندێکە. بۆ نمونە ئەو نەخۆشانەی کەوا قۆناغەکانیان قۆناغی سەرەتاییە، یعنی قۆناغی 1 یان 2 یان 3 بۆ مودەیەکی دیاریکراوە ئێمە عیلاجی کیمیایی بەکارێنین. ئەو نەخۆشەکە ئەگەر گەنج بێت، ئەگەر توانای جستەی باش بێت، ئەگەر وەزنی باش بێت، ئەگەر نیشانە لاوەکیەکانی عیلاجی کیمیایەکەی لەسەر کەم بێ،
یان ئەگەر خواردنی باش بێ ڕەنگە بتوانێت بەڕۆژوو بێ بەڵام بەڕۆژوو بوونەکە چۆن ڕەنگە نتوانێت بۆ نمانی ڕەمەزانەکە بە کاملی بگرێ کۆمەڵێک بەحوسات هەیە کە بەحوساتی بچووکن بەڕاستی ینی بەحوساتی زۆر زۆر گەورە نین بە داخەوە تا ئێستا وەکو ڕۆژوو بەحوسی زۆر زۆر گەورەمان نییە کە بتوانین ڕێگەمان پیشان باکە چۆن توشبوان بە ڕۆژوو بن ئەو نەخۆشانەی کە باسمان کردن ئەتوانن 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ پێش چارەسەری کیمیایەکە بە ڕۆژوو بن ئەشتوانن ڕۆژێک بۆ 2 ڕۆژ لە دوای چارەسەری کیمیایەکە بە ڕۆژوو بن ئیسفادەی ئەم ڕۆژوگرتنە چییە لەواچێت وا بکات کە چارەسەر نیشانە لاوەکیەکانی چارەسەری کیمیایەکە کەم کاتەوە یان وا بکات کە نەخۆشەکە زیاتر ئیسفادە لە چارەسەری کیمیایەکان بکات چونکە لەو کاتەیە کە تۆ نەخۆشەکە بە ڕۆژووە بێ وا لە خانە شێرپەنجەیەکانە کات کە ئیسیجابەیەکی باشتریان بۆ چارەسەری کیمیایەکانە بێ بەزۆکو وتمان ئەمە یعنی بەحوساتی بچووکن یعنی وە نیە بەحوساتی گەورە بن و دیسانەوە نەخۆش بۆ نەخۆشی تر فەرقەکە کەواتە توانین بڵین ئەگەر نەخۆشەکە گەنج بوو ئەگەر توانای جستەی باش بوو ئەگەر وەزنی باش بوو خواردنی باش بوو نیشانی لاوەکی کەم بوو ئەتوانێت 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ پێش چارەسەری کیمیایی بە ڕۆژوو بێ ئەشتوانە ڕۆژە بۆ 2 ڕۆژ دوای چارەسەری کیمیایی بە ڕۆژوو بێ بەڵام بە پێچەوانەوە گەر نەخۆشێکمان هەبێ وەزنی کەم بێت نیشانەکانی نیشان لاوەکیەکانی زۆر بێت توانای جستی کەم بێ خواردنی باش نەبێ ئەم نەخۆشانە باشتر وایە کە بە ڕۆژوو نەبن هەتاوەکو مانگی ڕەمەزان تەواو بێ و کە چارەسەرەکان تەواو بوو لە دوایەوە توانن بە ڕۆژوو بنەوە ئەو نەخۆشانەی کەوا لەسەر چارەسەری بایۆلۆجین یان لەسەر چارەسەری هۆرمۆنین چارەسەری هۆرمۆنی و بایۆلۆجی ئەتوانین بڵین ئەو چارەسەرانن کە کەمترین مزاعفاتیانەیە بۆ نەخۆش لەم حاڵەتە ڕەنگە نەخۆشەکە بتوانێت بە ڕۆژوو بێ بەس ئەویش کۆمەڵێک هۆکار هەیە کە بێ لەگەڵ پزیشکەکە لێکی بنەوە بۆ نمونە گەر تۆ نەخۆشەکەت چارەسەرە بایۆلۆجیەکە مشکلی دڵی بۆ دروست کرد بێ سیستبوونی دڵی بۆ دروست کرد بێت ڕەنگە نەتوانێت بە ڕۆژوو بێ لەبەرەوە بێ پێشتر پزیشکەکەی دڵنیا بێتەوە لەوەی کە ئیکۆی دڵی بۆ نەخۆشەکەی کردووە هیچ مزاعفاتێکی دڵی بۆ دروست نەبووە ئەو کاتە ڕەنگە نەخۆشەکە بتوانێت بە ڕۆژوو بێت چونکە وەکوتمان چارەسەری بایۆلۆجی وەکو چارەسەری کیمیایی نییە کەمترین مزاعفات بۆ نەخۆشەکە دروستەکە چارەسەرە هۆرمۆنیەکانیش زۆربەی ئەو نەخۆشانەی بەکارهێنن بە خۆشحاڵیەوە نیشانێک لاوەکیەکانیان کەمە بەڵام ئەویش ناتوانین بڵین لە ساسە بە دەرە لەوەی کە هیچ نیشانەیەکی لاوەکی دروست ناکە بۆیە باشتر وایە دیسان لەگەڵ پزیشکەکە ڕاوێشکە ئەگەر هاتوو هیچ مشکلەیەکی وەکو جەڵدەی قات جەڵدەی دڵ ئەفویان جەڵدەی دەماخ و جەڵدەی سیەکانی بۆ دروست نەکرد بێ ئەتوانن ئەوانیش بە ڕۆژوو بن هیچ مشکلەیەکیان بۆ دروست نابن یەکێکی تر لەو خاڵانەی کە ئێمە ساڵانە زۆربەی نەخۆشەکانمان لێمانە پرسن ئەو نەخۆشانن کە لە سەر چاودێرین پێمان دەڵێن ئایا دکتۆرە ئێمە ئەتوانین بە ڕۆژوو بین یان ناتوانین دیسان ئەمانیش ئەکین بە دوو بەشەوە ئەو نەخۆشانەی کەوا کەمتر لە 6 مانگە چارەسەریان تەواو کردووە و ئەو نەخۆشانەی کەوا زیاتر لە 6 مانگە چارەسەریان تەواو کردووە ئەوانەی کە کەمتر لە 6 مانگە چارەسەریان تەواو کردووە دیسانە بێت تۆزێک دقیقتر بین لەگەڵیانە بۆچی لەبەرەوەی کە ئێمە لە عیلماڵین هەموو نەخۆشێک 6 مانگ بۆ 12 مانگی ئەوێت تەتاوەکو مزاعفاتی چارەسەری کیمیایی بەتەواوەتی لەسەر نەخۆشەکە نامێنێ بە خۆشحاڵیەوە توانین بڵین زۆربەی ئەو مزاعفاتانی کە بۆ نەخۆشەکان دروستە بێ تقریبی لە مانگی یەکەما کەمە بێتەوە بۆ نمونە ئەوانەی کە سکچوون و ڕشانەوە و دڵبەیەکە هاتن و مەناعەدابەزین و ئەوانیان بۆ دروستە بێ بە خۆشحاڵیەوە لە دوای مانگێک لە چارەسەرەکە ئەم مزاعفاتانە کەمە بێتەوە لەبەرەوە ئەگەر نەخۆشەکە ئەم مزاعفاتانەی نەمابوو یعنی توانای جستەی باش بوو ئەتوانێت بە ڕۆژوو بێ بەڵام ئەگەر نەخۆشەکە 6 مانگ کەمترە و ئێشتا ئەزانێت توانای جستەی کەمە ئەزانێت کە نەخۆشی تری هەیە بۆ نمونە لەواچێت زەختی کۆنتترۆل نەبووی هەبێ یان شەکرەیەکی هەبێ کە کۆنتترۆل نەکراوە یان سیستبوونێکی دڵی پێشکەوتوی هەبێ لەم حاڵەتانەیە باشترەکە لە 6 مانگ یەکەمە تۆزێک دقیقتر و بە مناقەشە لەگەڵ نەخۆش پزیشکەکە بڕیار بە کە ئایا بە ڕۆژوو بێ یان بە ڕۆژوو نەبێ ئەوانەی کە لە دوای 6 مانگەوەن بە خۆشحاڵیەوە توانین بڵین زۆربەی ئەو نەخۆشانە توانن بە ڕۆژوو بن چونکە زۆربەی مزاعفاتە ڕئیسیەکان کە کاریگەری لەسەر جستیان دروستەکە کەم بۆ تۆ کۆمەڵێک مزاعفاتی کەمەمێنێتەوە بۆ نمونە لاواچی دەستسڕبوون قاچ سڕبوون یان قژیان بەتەواوەتی هێشتا ناتبێت و کە ئەمانە شایانی باس نین ینی شایانی ئەوە نین کە نەخۆش ڕۆژووی لەسەر دوا بخا بەڕاستیەکەی یەک خاڵی تر کە زۆر گرنگە ئێمە باسی بکەین ئەو نەخۆشانن کە قۆناغەکان زۆر پێشکەوتووە یان قۆناغی چواری شێرپەنجەیان هەیە لەم نەخۆشانەیە باشتر وایە کە بە ڕۆژوو نەبن بۆچی لەبەرەوەی ئێمە نەخۆشەکە پێویستەکە بۆ مودەیەکی دوور و درێژ چارەسەر بەکاربێنێ و زۆربەی کات نەخۆشەکە توانای جستی زۆر کەمە
خۆی لە خۆیان ینی هەز بە بەهێزیەکی زۆرەکە خواردنی باش نییە وەزنی کەمە لەبەرەوە باشتر وایە ئەو نەخۆشانەی کە قۆناغەکەیان پێشکەوتووە بە ڕۆژوو نەبن بەڕاستێکی لەبەرەوەی لەو کاتەیە ئەگەر بە ڕۆژوو بن لەواچە بەدخۆراکی ئەوەنی تر بۆ نەخۆشەکە زیاد بکەین کۆمەڵێک مزعافاتی تر بۆ نەخۆشیەکە زیاد بکەین لەواچێ بۆ نمونە سکچوونەکان ڕشانەوە هەرچی مزعافاتێکی هەبێ ئێمە بۆی زیاتر بکەین لەبەرەوەی کە نەخۆشەکە خۆی ینی حالیان توانای جستەیی باش نییە ئەبێ ڕۆژانە بۆ نەپرۆتینێکی باش بخوا ئەبێ ئاوێکی باش بخواتەوە ئەبێت میوە سەوزەی باش بخوا بۆی ئەو مادانی کە لە جسمی ئەکەم بۆتەوە تعویزی بکاتەوە لەبەرەوە بە شێوەیەکی گشتیە توانین بڵین ئەوانەی قۆناغەکانیان سەرەتایە گەنجن عیلاجەکانیان عیلاجی بەسیتن بۆ وەکو هۆرمۆنی وەکو بایۆلۆجی و هیچ مزعافاتێکیان نییە ئەتوانن بە ڕۆژوو بن بەڵام ئەوانەی کە قۆناغەکانیان پێشکەوتووە و قۆناغی چواری شێرپەنجێ و پێویستەکە کە چارەسەر بۆ مودەیەکی دوور درێژ وەرگرن باشتر وایە کە بە ڕۆژوو نەبن دەستەکان خۆش بێ دکتۆرە شانەوە بەڕاستی وەڵام دانەوەیکی تێر و تەسەل و هیوادارم ئینشەڵڵا گەشتبینەکان هەمویان یعنی ئەوەی کە لە مێشکیان نابوو جەنابەت وەڵامت دابێتەوە زۆر سپاس دکتۆرە نەریتێک هەیە هەنێ لە خاتونەکان ئەیکەن بە تایبەتی ئەوانەی کە بە ڕۆژوون و لە کاتێکی تریشا مەسەن ئیتر سوتفا کات لە عمرە بنیان شتێک ئەوەش ئەوەیە بەکارهێنانی حەبی ئەوەی کە ئێمە پێڵین حەبی منە اینجا ئەمە تا چەندێک مەسەن زەرەری هەیە تا چەندێک خۆی ئەمە بۆ توشمانی شێرپەنجەی مەمەک تقریبی 4 جۆر شێرپەنجەمان هەیە باشە تقریبی 2 جۆریان ئەو جۆرانن کە هۆرمۆنی پۆزتیڤن یعنی ئەگەر هۆرمۆنیان پۆزتیڤ بێ باشتر وایە کە بە هیچ شێوەیەک لە هیچ قۆناغێکی ژیانیانە دەرمانی هۆرمۆنی بەکارنێنن بە تایبەتی ئەو دەرمانی هۆرمۆنیانی کە بەکارێنرێ بۆی کە توشبووان یان هەر کەسێکی تری عادیش کە بێوێ سوڕی ماگانەی بۆ نێت عیلاجی هۆرمۆنین لەبەرەوە ئێمە وەکو پزیشکی شێرپەنجە و بە تایبەتی و نەخۆشانەشمان کە نەوعەتی شێرپەنجەکان هۆرمۆنیە حەز ناکەینەوە عیلاجانە بەکاربێنن بەڕاستی لەبەرەوە من وەکو خۆم وەکو پزیشکێک قەت ڕێنمایی نەخۆش ناکەم کە ئەو نەوع دەرمانانە بەکاربێنە چونکە فیسیۆلۆژی جسمی خۆت وایە کە بێتۆ هەموو مانگێک ئەم سوورەت هەبێ ڕێگەی بەبا فیسیۆلۆژیکی جسمی خۆت بڕوا باشترە لەوەی کە تێکی بێت و بە تایبەتی ئەوانشی کە وەکوتمان توشبووی شێرپەنجەی مەمکن و نەوعەتەکان نەوعەتی هۆرمۆنیە باشتر وایە بەکارینێنن جگەلەوەی ئەمە کە تووشی مزعافاتێکی زۆریان ئەکا لە ڕووی ترەوە ئەکید یەکێک بۆ منە لەو مزعافاتانەوە کووتمان کاریگەری هەیە لەسەر جۆری شێرپەنجەکە بە تایبەتی ئەگەر هۆرمۆنی بێ کاریگەریەکی تر ئەوەیە دەرمانی هۆرمۆنیەکان بەجێر نین لە مزعافات و کۆمو دەرمانێکی تر بۆن منە لەوا چێ خەسبوونەوەی خوێن دروست بکە ئێمە خۆمان هەموو جارێک بە نەخۆشەکانی خۆمان ئەڵین توشبووی شێرپەنجە بە تایبەتی تۆگە لە قۆناغ سەرەتایەکان بێ و ئێشتا کۆنتترۆل نەکرابێت ڕەنگە خطورەتی ئەوە تێبێت کە تووشی جەڵدە بیت تووشی خەسبوونەوەی خوێن بی ئەگەر تۆ ئەم دەرمانانە بەکاربێنی ئەگەری توشبوونت بە جەڵدە و بە خەسبوونەوەی خوێن طبعاً زیاترەکە لەبەرەوە قەت ڕێنماییان ناکەینەوە دەرمانانە بەکاربێنن دەست خۆش بێت تەنانەت حتا لە ڕووی دەرونیشەوە یعنی دیقەتیان ئەدەیت کە ئەو خاتونانی ئەوەی کە ئەو ڕفتارە ئەکەن سیرەکەی بەرەبەرە ڕێژەی تووڕەبوونی زیاد ئەبێت هەڵچوونیان زیاتر ئەبێت لەوانەیە ئەوەش وایان لێ بکە نەتوانن تام و چێژ لە ڕۆژ و گرتن وەربگرن ئەکید پرۆجسترۆنە زۆربیان کە بەکاری هێنن بۆ نمونە یانەوە تا هەر دیسان پرۆجسترۆنی تایەکە وەکو هەمان نەزانی پرۆجسترۆنی کێکە لە هۆرمۆنانەی کە ڕێژەی دیپرێشن یعنی خەمۆکی زیادەکە لەبەرەوە ئەکید لەلایەن دەرونیشەوە طبعاً دەوری هەیە دەست خۆش بێت دکتۆریکە کاکە دکتۆر شێرزاد یەکێک لە گەشتبینەکانمان ئەڵێ من وەکو توشبوویەکی شێرپەنجەی مەمەک کاکە دکتۆر چ پلانێکم بۆ دائەنێت بۆ بەڕۆژوو بوون یعنی حەزەکەی مەسەلەن ژەمەکانی چۆن بێ کەی بێ ئەگەر تەبان ئەو کەسانی کە توشبووی شێرپەنجەن پێویستە زۆر ئاگاداری خواردنەکەیان بن وەکو باسمان کرد کە بێ خواردنەکەیان بە جۆرە بێ کە دژە ئیتیهابات ئیش بکات واتە خۆراکی تەندروست بخۆن و باشتر وایە بۆم کەسانە لەو کاتی کە ڕۆژۆشکێنن ئاگدار بن کە چۆن ڕۆژەکەیان ئەشکێنن و دواتە پلانیان بۆ شەوەکە چۆن بێ هەتا وەکو پارشەواتە ئەبێت پلانی پێشوەختیانە بێ بۆی تووشی هیچ نەقسە نەبن واتە نەک بۆ نەژەمی ئێواری لێ دیارە بەڵام نەزانێ بۆ سەعات شەو چیە خوا نەزانێت پارشە و چیە خوا چکە بەڕاستی و کەسانە پێویستە کات خواردەکانیان پرۆتینی باشی تیا بێت و پێویستە کات دژە ئۆکسانی باشی تیا بێت و پێویستە کات بزان سیلسیلەی دەستپێکردنی خواردنیان چۆنەوە چۆن کۆتایی پێێن واتە ئەگەر بکرێت پلانی 2 شەو پلانی 3 شەویان لێ دیار بێت بۆ مانگی ڕەمەزان ئەوە ئیشێکی زۆر باشەکە نەک بۆ نمونە ئەم شەو سەعات شەو نەزانێت چی بخاو شتێکا بگەڕێ ئەکرێت لەو کاتە تو شەو بێ کەشتێکی خراپی بەدەستکەی و بیخوات تەبعاً پێم خۆشە باسی ئەوەکەم کە
چی لە جەستەمانە ڕوئایە کاتێک کە بە ڕۆژوە بین و چۆن ئەم گۆڕانکاریە باشە بهێڵینەوە لەو کاتێک کە ڕۆژوەشکێنین چکۆ کاتێک کە ڕۆژوەشکێنین ئێمە لە بەردەم دوو ڕێگایان ڕێگەیەکانەوەیە کەوەی کردومانە بەزایە بڕوە ڕێگەی تریشان ئەوەیە کە ئەوی کە کردومانە بەڕاستی بهێڵینەوە ئیسفادەی لێکەین طبعا ئێمە جەستەی ئێمە وەکو چۆن خۆراکمان پێویستە پێویستان بە کاتیشەوەتە بێت چۆن خۆراکی بەجەستت ئەو نەش کاتی بیتێک کە بتوانێت ئەم خۆراکە هەزم کات و پرۆسسی بکات ئەکرێ بکو نمونە باسی کەم بۆ نمە سیارەیەکمانێ ئەم سیارەیە مەکینەیەکیە و پێویستەکان مەکینەیە سێ مانگجار ڕۆنەکەی بگۆڕی کاتی بیتەوە خزمەتی بکەی بۆ ئەوەی ئەم مەکینە تەمەنی درێژتر بێت جەستەی ئێمەش طبعا مەکینی لەم شێوەیە کە ئینەرژی دروستەکات لە هەر خانەیەکی جەستەی ئێمەیە لە بینی 500 بۆ 6000 لە مەکینا هەیە طبعا ئێمە خانە بە چاوی خۆمان نایبینین بۆ نەمە خانەیەکی دڵخانەیەکی ماسوولکە خانەیەکی پێست کە بە چاو نایبینی لەم خانە بچووکەیە لە بینی 500 بۆ 6000 مەکینە هەیە ئیشەکات ئینەرژی دروستەکات جا مەکینانە پێویستیان بە خزمەتەکە چییە خۆراکی باش بیتێ وە کاتی بیتێ خۆراکە باشە کە باسمان کرد کاتەکەش چییە بۆ نە بە ڕۆژوبوون بە ڕۆژبوون و کاتێک کە توی بەجەستت وەکو مامۆستا باسی کرد پێویستە کە ئێمە نەک تەنها لە ڕەمەزانە بیرمان کەوێتەوە کە بە ڕۆژوبین و کات بێمە جەستەمان ئەبێ بەڕاستی ئێمە ئەو لە جەستەی خۆمان تێ بگەین کە چەندێک خواردنمان پێویستە پێویست ناکات تۆ ئەگەر بەیانی و نیۆڕۆ ئێوارە نانە خواردووە سەعات دەیشۆ نان بخۆی چونکە پێویستەکە بەلانی کەمەوە کە نانی ئێوارە خوارد 13 کاتژمێرێک لەو بەینا هەبێ بەلانی کەمەوە کە جیسم خۆی چاکاتەوە ئەم چاکبوونەوە شەوەیە کە ئەم مەکینانەی کە لە خانەکان ئێمە ئیشەکەن و وزەمان دروستەکەن بە پاکی و بە جوانی بمێنێتەوە و تەمەنیان درێژ بێ کە باسی تەمەن درێژیەکەین مەبەستمان ئەم پرۆسەیە بەرحاڵ کە ئێمە بە ڕۆژوە بین ئەمە کاتێکی باش وەنیاو بە جەستەی خۆمان خۆی چاکاتەوە و ئەو خانە شەرپەنجەیانە تا ڕادێکی باش لە ناو بچن وەکو دوتۆرە باسی کرد ئێمە هۆرمۆنی ئینسۆلینمان هەیە کە بە ڕۆژوو ئەبین لیڤڵەکەی کەمەکات ئاستەکەی کەمەکات جەستەمانە و ئەو کاتی کە ئێمە ڕۆژوەشکەین قەرارەین چەندێک لیڤڵەکەی چەندێک ئاستەکەی بەرزکەینەوە ئێمە دوو ڕێگەمان لە بەردەمایە ڕێگەیەکیانەوەیە کە ئێمە چی هەڵەبژێرین بۆی کە بیخۆین ئەگەر ڕۆژوشکان نەکەت بەم جۆرێک کێسە باسیەکەم بۆ نە شیرینیە خۆی لوقمەخازیە خۆی شەربەت ئەخۆی شەربەتی طەبیعیە شەربەتی بازاڕە ئەم شتانە خۆی بەڕاستیەوە تۆ ئەوەی کە کردوتە سفرەکەیتەوە چونکە جەستە تێئگا لە خۆی کە تۆ بۆ چەند ساعاتێکی زۆرنانە نەخواردە و چەورێ خانەکانە سوتاوە کە ئەبینێت تۆ نانەخۆت و شیرینی هەیە ئینسۆلین بەرزەبێتەوە تەبعاً ئینسۆلین چەوری دروستەکاتەوە و لە هەمان کاتا هۆکارێکە بۆ دروست بوونەوە یاخود مانەوەی خانە شەرپەنجەکان چونکە ئەمە ئینسۆلین لای گرۆس فاکتۆرمان هەیە کە IGF-1 فەرق ناکە لە بینی خانەیەکی تەندروست لەگەڵ خانەیەکی ناتەندروست شێرپەنجەیی ئەو ئەڵێ بژی واتە ئەگەر ئێمە خواردنەکانمان بە ڕێژەیەک بێت کە ئینسۆلین زۆر بەرزکاتەوە ئەو کاتبێتە هۆی ئەوەی کە ئەم خۆراکە بە خانە شەرپەنجەکان لە بژی حەقی نییە مەخانەیەکی ئاسایە خانێکی شەرپەنجەیی جا بۆیە چی ڕاستە بیکەین چۆن ئێمە ڕۆژەکەمان بشکەین تەعاً ئەم قسەیە هەم بۆ کەسێکی تەندروست کە هیچ نەخۆشیی هەیە ڕاستە و هەم بۆ کەسێک کە قەڵەوە ڕاستە هەم بۆ کەسێک کە شەکرەی هەیە ڕاستە هەم بۆ کەسێکیش کە شێرپەنجەی هەیە ڕاستە شتە ڕاستەکە بێت کە سیلسیلەی ڕۆژوشکانەکەمان بزانین یەکەم شت باشترە بە شتێکی شیرین دەست پێکەین بۆی ئێمە وزە بگەڕێتەوە بۆ مێشکمان و پێم وایە باشترین شیرینی کە سروشتی بێت و وزانەوە بەڕاستی خورما شتێکە ێگە لە شتە باشان چونکە تەنها شیرینی نیە فایبەری لەگەڵایە و ئەو شەکرەی کە لە خورما هەیە پەیوەستە بە فایبەرەکە و بە هێواشی شەکری خوێن بەرزێتەوە ئینسۆلین بەرز ناکاتەوە باشتریش وایە خورمایە لەگەڵ گوێزە لەگەڵ بادەم لەگەڵ گازۆ شتێکی ئاوایە بخورێت و بڕێکی زۆری نەخورێ بەڕاستی یەک بۆ سێدانە کافیە بۆی تۆ ڕۆژەکەت بشکین و وزەی باش بدرێتێ پاشان توانی ئاو بخۆیتەوە و دوای ئەوە ئەکرێت سوپێک بخۆی و دوایەوە سەوزەوات بخورێت بەم سلسیلەیە پاشەکە تۆ سەوزەواتە خۆی دەزەڵاتە یاخۆ سەوزەواتە پێویستە کات خواردنێ بخۆی کە پرۆتینی تابێت ئەمە بۆ هەموو کەسێ ڕاستە بە تایبەتەوە کەسانی کە توشبووی شێرپەنجەن پرۆتینمان پێویستە و پرۆتین سەرچاوەکانی هەمە جۆرە ئەکرێت لە گۆشتەوە دەستمان کەوێت گۆشتی سوور بێت یاخود گۆشتی مریشک بێت ماسی بێت یاخود بەرهەمە پەلەورەکان وەکو هێلکە شیر یاخود بەرهەمی ڕۆکی وەکو پاخلەمەنیەکان وەکو فاسۆلیان نۆک نیسک ئەمانە بەڕاستی جگە لە پرۆتین مادەی تریشیان تێیە بەرحاڵ پێویستەکەمان لە خواردنەکانمانە هەبێت بۆ ئەوەی ئەگەر تۆ لەگەڵم خواردنە برنج ئەخۆی برنجەکە کە گلوکۆزی تایە کە شەکری تایە کە ئەکرێت ئینسۆلینی خوێن بەرز کاتەوە کە ئێمە نامانەوێت بۆی بە هێواشی بەرز بێتەوە بۆ پێویستەکە سیلسیلەی دەستپێکردنی خواردنەکەت بزانی و لەوەش گرنگتر بەڕاستی بڕەکەیەتی جا بەداخەوە تەعاً ئەم سەردەمە ئێستا وای لێ هاتووە کە تەنانەت قەبارەی قاپەکانیش گۆڕاوە جاران قاپ بچووتر بەسەر قاپ گەورەتر کراوە ئێستا
لە ڕێستورانتەکانە لە فاسوودەکانە بنە ئۆفەرەکرێ دوو بەرگر نازانم ئەوە بە فلان سعر لە کاتێکە خەڵک وازانە شتێکی باشی بۆ کراوە بەڵام بەڕاستی ئۆفەرێکی خراپە بۆ تۆ پێویستە کات ئەگەمان لە بڕەکانیش بێت و دواتر تەمان شتێکی تر بۆ ئەو کەسانی کە ئەو نەخۆشیان هەیە میوەکانە و میوە بەڕاستی ئیسفادەی زۆری هەیە بۆ جستی هەموو کەسێ بەتایبەتی و کەسانی کە توشبووی ژێرپەنجە چونکە مادەی دژە ئۆکسانی زۆری تەیە بەڵام خاڵی گرنگ لەسەر میوەکان ئەوەیە کە باشتر وایە پێش میوە ماعیدەمان بەتاڵ نەبێت و من پێشنیارەکەم بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە ئەگەر بۆ نمونە میوە خورات لە دوای تەراویح لە کاتی بۆ نمونە سعات 9 دەی شەو پێش ئەوە سەوزەواتێ بخورێ وەکو خەیار وەکو کاهوو تا ئەمە وا بکات هەزمکردن یاخۆ چوونە ناو خوێنێ و شەکری کە لە میوەکانە هەیە هێواشتر کاتەوە ئینسۆلین بە شێوەیەکی سەریع بەرز نەبێتەوە ئەمانە بەڕاستی بۆ کەسێک ڕاستە بە تایبەت و کەسانەی کە تووشی ژێرپەنجەن و لە هەمان کاتە وەکوتمان ئەگەمە لە سەرچاو پرۆتینەکان بێت لە پارشێوانیش ئاگە پارشەو کراوە پێویستەکە بکرێت ئەوەیە کە پرۆتینی تابێ خۆراکەکانمان وەکو مامۆستا باسی کرد ئەگەر ئێمە زوو بخەوین کە کاتی پارشە هەڵەسین کاتێکی ڕاستە بۆ وەستان لە خەو مشکلەکەمانەوە کە سوڕی خەومان تێک چووە تامان سعاسی شەو بخەوی و سوڕی خەوی خۆت تێک بیت ڕەمەزانیش ڕاستی ناکەیتەوە بۆی ڕەمەزان ئەکرێ بڵێم دەرفەتێکی باشە بۆ هەموو کەسێ بەڵام بەڕاستی پێویستە پێشەوە ئامادەکاری بکرێت بۆ گۆڕینی خۆکانمان ئەگەر تۆ کەسێکی ئەمڕۆ سێ ژەم نانەخۆی و دوو نێوانە ژەمە هەیە هەمووشی خواردنی خراپە و خواردنی زۆرە و کێشە زیادە و قەڵەویت و خۆشخۆری با بڵێن زۆر قورسە یەکەم ڕۆژی ڕەمەزان کە 6 ساعت بە ڕۆژوویت و هیچ نەخواردووە کە چه سەرسفرە پەلاماری شیرینی و ئەوانە نەی پێویستەکە پێش ڕەمەزان بیر لەم شتە بکرێتەوە چونکە ئێمە لەگەڵ مێشکمانە تەعاملەکەین اینجا لەگەڵ ماعیدەمانە و مۆزوعی قەڵەوی لە مێشکۆ دەست پێکە نەک لە ماعیدەوە واتە بێ ئێمە مێشکمان ڕابێنین بۆ خواردنی کە ئەی خۆین و ئەمە عیلمە و ینی سەلمێراوە کە تۆ قەڵەویت و خواردنەکانت خراپە ئەیشتە ناو بازنەیەک و ئەو خواردنی کە تۆ ئەی خۆی کە خراپە و قەڵەوتەکە لە هەمان کاتەوە ئەکا لەسەر مێشکیشەکە کە ئیشتیها و زیاد دەکات بۆیە من لۆمێ و کەسانە ناکەم کە خەڵەون و لەکەم ڕۆژی ڕەمەزانە خواردنی زۆرە خۆچکە بەڕاستی وەکو مدمین بوون وایە زۆر قورسە وازی بەڵام پێویستەکە بە دوای چارەسەر بگەڕن پێشوەختە فرێ خۆیان بکەون و ڕۆژوگرتن بکەن بە خویەک بە درێژایی ساڵ و لە هەمان کاتە ئەگەر ڕۆژوگرتنیش نەبێ بەڕاستی پێویستەکە ئینسان فترەیە کات با بەجەستەی خۆ ئاماژەم پێیە جگەل لە خواردن پێویستان بکاتە و یەکێکتر لەو شتانەی کە زۆر پێویستە ئاماژەم ئەوی شەوێت چۆن کات بکڕین بۆ جەستەمان چونکە توانین کات بکڕین کڕینەکە شەوەیە کە وەرزشکەین واتە ئەگەر سیان سعدین بە جەستەمان تا خواردنەگازم کە ئەکرێت بۆ نمونە ئەگەر وەرزشکەین و کاتە بکڕین ئەوەی کە لە ماوەی 3 ساعتە ئیسوتێنین بە هێواشی و کە دانیشتوین بتوانین لە ڕێی وەرزشکردنەوە بە سعاتێک بیسووتێنین بۆی پێویستەکە کات بکڕینەوەیش بە وەرزشکردن بە جوڵێ و ئاماژەم پێەیە ئێمە لەسەر دوو قاچ ڕۆین بۆ ئەوەی عالەم بگەڕین بۆ ئەوەی بجوڵین خوا دروستی کردوین نەک بۆ ئەوەی دانیشین و پاڵی لەبینەوە جا بۆیە بە پێڕۆشتن بە تایبەتی پیاسەکردن شتێکی زۆر باشە و من پێشنیارەکەم بۆ هەموو کەسێ پێش ڕۆژوشکاندن بتوانێت بجوڵە پیاسە بکات و ئەگەریش ناتوانێت پیاسە بکات کاتینێ لە ماڵەوەیە خەریکی خواردن دروستکردن بە پێوە بێ بە پێوەسی تەلەڤیزیۆنکە پێوە تەلەفۆنکە بە پێوە قسە بکات چونکە ئەبێ بەکاری بێنی بەڕاستی دەست خۆش بێ کاک دکتۆر شێرزاد هەڵبەتە وتەیەک هەیە ئەڵێ ڕۆژوو بوون بەڵێ هەموو کەس بە ڕۆژوو ئەبێت بەڵام کە من ئەوانەی کە بە دانایی و بە زانایی ڕۆژۆکەیان ئەشکێنن زۆر گرنگە بزانین چۆن ڕۆژۆکەمان پشکێنن کە هەم لە ڕووی جەستەوە چکە تۆ یەکێک لە ئەرکەکانمان ئەم جەستەیە ئەمانەتە لە لامان خواگیان بە ئەمانەت ئەم جەستەی داوینەتێ ئەبێ بیپارێزین لەوەی زیادەڕەوی نەکەین لە هیچ شتێکە بیمافیها خواردن کاکە دکتۆر حەزەکەم لێرەوە پلانێکی ترمان پێ بڵێ بۆ مەرحەلەی پارشێو ئایا بۆ ئەو توشبوانە چۆن پارشێو بکەن طبعا ئەوکو باسم کرد پێویستەکە ژەمەکان پێشوەختە دیاری بکرێت بۆ ئەوەی تووشی نەقس نەبن چکە زۆر گرنگە نەقسی پرۆتینیان نەبێت نەقسی ڤیتامیناتیان نەبێت بۆی پێویستە ژەمەکان پێشوەختە دیاری بکرێت بە تایبەت ئەگەر باسی پارشێو بکەین پێویستە لە پارشۆ خواردنێک بخورێت کە پرۆتینی تیابێت و فایبەری تیابێت لەبەرەوەی ئەم دوشتەوە کات هەستی برسی بوونەوە بە دەرێژایی ڕۆژەکە کەم کاتەوە چونکە بە هێواشی هەڵەمژرن بە هێواشی هەزمە بن بۆی پێویستەکە خواردنەکانمان کە پرۆتینی تیابێت بۆ نمونە ئەگەر سنگی مریشک بێت ئەگەر هێلکە بێت ئەگەر پاخلەمەنەکان بێ ئەمە شتێکی باشە کە لە پارشۆ بێت و لە هەمان کاتە ئەو خواردنەی کە فایبەری تیا وەکو سەوزەواتەکان و بە تایبەتر بەڕاستی کولەکە زۆر باشە بۆ مۆزوعی ئەوەی کە برسی نەبێتەوە بۆ ئەگەر حەزمان لە کولەکەی بخینە پارشەوان شتێکی باشەکەین و جگە لە کولەکە تەبعاً ئەو سەوزاتەی وەکو بایجان وەکو بامێ وەکو بەعام ئەوانەی کە فایبەریان تایە شتێکی باشە و ئەگەر میوە خورا لە پارشەوە باشتر دوای نان خواردن بخورێت نەک پێش نان خواردن
دەست خۆش بکات تۆ مامۆستا ئەکبەرجان پرسیارێکمان بۆ هاتووە ئەڵێ حکمی بەڕۆژوو کە نەخۆشێک دکتۆرەکەی ڕوخسەتی ئەداتێ کە تۆ بۆت نییە نەخۆش یعنی مەسەڵەن بەڕۆژوو بیت لەبەر ئەوەی نەخۆشێکەتیان لەبەر ئەوەی باری جەستەییت دروست نییە لە ئێستاە ضابطە شەرعیەکان چییە؟ ئەم فەقەرەیە بۆ دکتۆرە بەڕێزەکانە ئەوانەی کە نەخۆشیەنە لایەن و داوای ئەو پرسیارەیان لێ ئەەکەن. ڕۆژوو بوون یەکێ لە مەرجەکانی یعنی عیبادەتێکی جەستەییە. یەکێ لە شەرتەکانی ڕۆژوو القدرة على الصيام یا على الصوم ئەو کەسە ئەبێ توانای جەستەیی هەبێ. ئەو عزرانە کە دانراوە بۆ کەسێکەوە ناتوانێت بە ڕۆژوو بێ هەمووی ئەوەیەکەوە جەستەی تەواو نییە. فمن كان منكم مريضا ومن كان مريضا هەردووکی هاتووە نەخۆشی ئێستا بێ یعنی حالیان نەخۆش بێ نەخۆش بە شێوە عامەکە نا یعنی ئەوەی کە یەکێک لەزگێکی پێوە بێ پەنجەیەکی ئێشکا پێوترێن نەخۆش نا ئەبێ ئەو کەسە توانای ڕۆژگشتەکە نەبێ یعنی ئەمە لە تاکید یەکەینە سەر ئەوەی ئەسڵ لە ئینسانە ڕۆژوو گرتنەکەی ئەبێ عوزرەکەی بگێتە ئەوەی کەوا نەتوانێت ڕۆژوو بگرێ. ئەو کەسە کە دیارەکە ئەبێ وەکو فتوا وایە قسەی ئەو دکتۆرە بەڕێزەی کاڵێ ڕۆژوو مەگرە ئەبێ عیلاجەکان لەو کاتانە بخۆی فریای ڕۆژووکردن ناکەوی ئەو کاتە فتواکەی من ئەچێتەوە باڵی ئەچێتە ملی ئەو دکتۆرەی کەوا بۆی ئەڵێ پێی ئەڵێ ئیتر خۆ زۆر جارێ مەسەلەن ئەو دکتۆرە بەڕێزانە زۆرێکیان مسامەحەکەن یا مەسەلەن ئەو دکتۆرە ڕەنگە خۆی هەر حەز هین بە ڕۆژوو نەبێ بەمە لەسەری لا ناچێ کەسەکە چونکە فەرمی ئەسڵایم و ئەمیر و نەفسیهی ڕۆژوان خۆی جەستەی خۆی زانی ئەگەر بە ڕۆژوو بۆ ئەیتوانی بە ڕۆژوو بێ ئەبێ ئەسڵ وایە بە ڕۆژۆکە بێ یعنی لەو مەسلەی ڕەنگە لە مەسلەی طبا زۆر تەساهولیان کرده بێ هەر کەسێ پێ وتران نەخۆش ڕۆژوو نەگرێ ئەبێ ئەو کەسە بێ کە نەتوانێ ئەو مەسافە ئیمساڵ تقریبا 13 ساعات بە ڕۆژوە بین ئەو 13 ساعاتە نەتوانێ حتا ئەگەر عیلاجەکانی بۆ بەشەکرێ بۆ کاتی پاشێ و بەربانگ بە حسابەوەی 11 ساعاتی بەدەسوێ ئەتوانێت لەو کاتانە عیلاجەکانی تەواوکە نابێ ڕۆژۆکە نەگرێ بێ ڕۆژۆکە بگرێ. فمن كان منكم مريضا ئەگەر هەر کەسەکە خۆی فعلا نەخۆش بوو یان نەخۆش ئەکەوت ئێستا ساقە بەس ڕۆژوو بگرێ نەخۆشەکەوێ ئەمەشە ئەو کاتە عوزرە بۆی کە ڕۆژوو نەگرێ بەڵام فروندێ فعیدەة من ئەیام ئوخر ئەمە بۆ کەسێکە کە بەردەوام نییە بەڵام بۆ کەسێکەوە نەخۆشیەکەی هەر بەردەوامە وعلى الذين يطيقونه يعني قرص لەسەریان ناتوان هەر بیگرنەوە ئەوە فدیەة طعام مسکین ئەوە بە فدیەکە تەواوە بێ بەڵام ئەسڵ لەوە نابێ ئینسان بە دوای عوزریەوە بگەڕێکە بە ڕۆژوو نەبێ ئەگەر بە ڕۆژووش نەبوو ئەبێ دڵی لای ئەوە بێ کە بە ڕۆژووی گرتووە چونکە اغتنم 5 قبل 5 یەکێکیان ومن صحتك لمرضك یا لسقمك يعني تۆ لەشی ساقت بووە هەرچی عیبادەتێکت کردووە لە نەخۆشیەکەت شابۆتە نووسری مادامەکو تۆ عوزری نەخۆشیەکەت هەیە لە ساقەکەت چیت کردووە هەر إذا مرض العبد أو سافر كتب له مثل ما كان يعمل مقيما صحيحا ئەوەی کە لە ماڵە عیبادەتان نەکرد لە سەفەرە لە بەروی مەشغوڵی و هیلاکی نایکەی بۆتە نووسری لە کاتی نەخۆشی ئەو عیبادەتی لە ساقیتە کرد بۆتە نووسی بۆ ئینسانی عاقڵی ئێستا غەنیمەتە کەس لەشی ساقە کە نەخۆش کەوتەر بۆیە نووسری با لەسەریشی نەبێ هەر بۆیە نووسری. دەست خۆش بە مامۆستاگیان لە ئەثەری پیرۆزە ئایا هیچ ئاماژەیەک بە نەخۆشی شێرپەنجە دراوە یەکێک لە پرسیارەکان وڵای ئەوەی کە هاتبێ مەسەلەن تاعون نازانم شێر پەنجە یعنی چی یعنی ئەمە مرادفی چییە لە عەرەبیە لە ئینگلیزیاوانە مەسەلەن تاعون هاتووە وەبا هاتووە لەو نەخۆشینانە مەسەلەن کە پرسیار کراوە فەرمێ غودەتون کە غودەتی البەعیر ئاوا گرێکی پیا کردو ئەڵێ بەڵام شەش پەنجەی مەمک بەم عنوانەوە نەمبینیوەکو ناوێک بەڵام وەکو لە حەدیثەکە فەرمێ ما أنزل الله داء إلا أنزل له دواء علمه من علمه أم زيادة إلى سننا وجهله من جهله واتە عیلاج سنووری نییە سەرکەوتن سنووری نییە بەحث و گەڕان سنووری نییە
ئەمە شتێک نییە بڵێن وڵات تا ئێستا عیلاجی نەدۆزراوەت و هیچ عیلاجێکی نییە چونکە فەرمێ و عیلاجی نییە مردنە لە هەندێک ڕوايەتە فەرمێ پیریە چونکە ئینسان تەمەنی ناگەڕێتەوە و کە کاتی هات دەبێ بمرێ و کاتی پاییزی هات حتمما بەهارێکیشی بینیەوە و هاوینێکیشی بینیەوە بۆیە کەوتوتە پاییزی تر کۆتایەتی ئەبێ خۆی بۆ خۆی ئاگاداریەکاتەوە بەڵام وەکەوەی کە ناوی هاتبێ ئەوەی کە من تاعونم بینوی ئەگەرەک و نازانم مرادف بێ بۆ ئەو نەخۆشیە دەست خۆش بە مامۆستاگیان پرسیارێکی تر هاتووە ئەڵێ ئەگەر پزیشکەکەم پێم بڵێ کە ڕۆژ و بوون بۆ جەنابەت خراپە ئەگەر من بە قسەی نەکەم گوناحبار ئەبم عفەن بۆ جوابێکی ئەو پرسیارینە حەدیثێکەیە کە باسی ئافاتەکانە کە ئەفەرمێ إلا ظهرت فيهم الأوجاع والأسقام التي لم تكن في الأمم التي قبلها أفرمي أجر أمر ودا أو الرودا أجر مثلا خلق غشي كل كيشانو بيوانات جراني الرودا أجر خلق مثلا بحكم خوار رازين أبو دوجمني دركان بو بيابي هيك لو أنا أفرمي أجر زنا والربا دولا الربا رسان أجر أشكرا بو بأشكر يعني بأشكرا بأسكرا هندي نخوشي ودرت بيابي كبيشتر نبوه ئەمە ئەمەی کە مەسەلەن گەورەکان ئەڵێن ئەم نەخۆشیە پێشتری نەبووە سابقەیەکی نەبووە تایسە ناوێکی نییە ڕەنگە هەر لە بابەتی ئەوە بێت چونکە هیچ کاتێک ئەوەنەی ئێستا دنیا ئەوە نەبێ ئابڕوو نەبووە و ئەوەنە یعنی ئیزهاری خراپەکان ناکرێ افتیخاری پێ ناکرێ مجاهرەی پێ ناکرێ و عیبەی لێ ناگیرێ دەربارەی پرسیارەکەی ترت نسأل الله الهداية للجميع إن شاء الله پرسیارەکە ئەوەیە ئەڵێ ئەگەر نەخۆشێک چۆ لای پزیشکەکە پێیوت ئەگەر بە ڕۆژوو بیت خراپە بۆ جەستەتیان خراپە بۆ نەخۆشیەکە و واللهی وەکو چۆن ئینسانێک ئەگەر سارێکە کڕێک چ لای چەند کەسێک پرسیاری سعر و بۆیاخ و مەکینە و ئەمانەیەکە ئەبێ ئەو کەسەشە ئەو دکتۆرە وەکو چۆن سقەی بە لایەنە علمەکەی هەیە لە لایەنە ئیمانەکەیشی وە کەسەکە قسەی ئەو فتوایە بۆ ئەو مەسەلەیە ئەفەرمێ پیاوێک بوو لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکێک لە جەنگەکانە درابوو لەسەری نازانم چی نەخۆشیێکی پێڵەن تووڕە بوو تووڕە کەسێک بوو تۆزێ ئەعسابەی گرت لە کاتی هینا لە کاتی قسەکردنە هەر معاملێکی کرد ئەخەڵەتە هەر معاملێکی کرد لەگەڵ خەڵکیە ئللا بە خەڵەتان تەواو بوو چونکە حوسڵەی جارانی نەمابوو ئەوانش خزمەکانی لێ کۆبوونەوتیان نابێتتر تۆ معاملە بکەی چونکە لە معاملەکانە ئەخەڵەتێت و ئەمە دیەکێ ناو دوانە ئەوشتی من کاسابەتمەوە ئەنجاخۆ من شەلوکوێر نیم تاوەکو بکەوم هەرەبێ ئیشێ بکەم هات ئەم حاڵەتەی لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس کرد فەرمووی من حاڵەتی وان بەسەرا هاتووە و ئینی ئوبایع و ئینی ئوخدع من کڕین و فرۆشتەکەم و ئەخەڵەتێم چی بکەم فەرمووی ئیدە اشتريت فقل لا خلابە هەرچیت کڕێ بڵێ بە شەرتی بێعیبی کێ ئەم شتەکە ئەی کڕێ مەسەلەن بۆ نمونە ماڵێکە کڕێ ئەی خۆ ئەم نازانێ خۆ تۆ خەبیر نیتە هەموو شتێکا کە بزانی ئیزەن ئەهلی اختصاص هەیە فەسأل به خەبیرە ئەو کەسەی کەوا ئەم فتوایە بۆ ئەدا ئەم قسەی بۆ کاڵێ بە ڕۆژوو مەبا ئەبێ کەسەکە لەلایەنی علمێتەکەی وەکو چۆن سقت پێێتی لایەنە دینەکەیشی ئەو کەسە بەرپرسی ئەو قسەیەکە کردوێتی هات بۆ لای منیش داوای ئەوەی کرد بڵێ بە ڕۆژوو نیم ئەڵێم دکتۆرەکە چی وتوڵێ بە ڕۆژوو نەمتەوە بە ڕۆژوو مەبە بەڵام جاری وا هەیە هەرو دکتۆرە خۆی توانێ مەسەلەن ئەو ڕۆژە جێکات و ئێستا لە هەندێک وڵاتی ئێسکەندنافیە ئەڵێ 3 ڕۆژ 3 سەعات ئێمە بە ڕۆژوو نین فریا هیچ ناکەون فریای تەراویحش ناکەون بە ئیسراحەت ئەوە نەکەمە بەڵام ئەوە ئێمە وردەوردە بەرە وزستانە چین خۆزگایان دکتۆرە بە ڕێزانە باسی گرنگی پاشە و گرنگی بەربان یعنی وەکو نظامی خواردن حتا شێوە ڕۆژوویەکمانەیە کە پێوتی وسحال ئەوەی کە لە 24 ساعتە یەک جار نان خۆی لە بینی پاشێ و بەربانە پاشێوەکە گرنگترە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی بردنەوە هەلوموا إلى الغداء المبارك فەرمون وەرن با نانە پیرۆزەکە بخۆین إن الله وملائكته يصلون على المتسحرين خوا و ملائكان هەمویان درود دەنێرن بۆ ئەوانەی کەوا پاشێوەکەن ئەگەر هەر کەسێکیش مەسەلەن ئەیویست یەک جار نان خوا یانەکو قورسە لەسەری دوو ژەمەکەش بخوا مهم ئەوەیە کە پاشێوەکە بکە پاشێوەکەش نعم سحور المؤمن تمر خورما بخوا یانەکو فەرمێ الماء
ئەگەر هیچی نەخوارد تەسەحەروا وەلەو بجورعەتی ما، یعنی نابێ هەر هیچ نەخوا لەو فترەیە، ئەبێ هەر شتێکی پێوە بخوا. دەست خۆش مامۆستاگیان بە شێوەیەکی گشتی تەسەورەکەم خۆم و هاوپیشەکانم زیاتر کە ئەوە ئەسەلمێنین بۆ نەخۆشێک ئەڵێین ئەگەر بە ڕۆژوو بیت ئەوە کاتێکی زیاترت ئەوێ بۆ باش بوونەوە. مەسەرەن بە ڕۆژوو بوونەکە ئەبێتە عائقێک کە نەخۆشیەکە زوو تەواو نەبێت باشە، ئەوە لەو حاڵەتانەیە پێیان ئەڵێین نابێ بە ڕۆژوو بن، یان ئەوەتانێ ئەو بەڕێزانەی ئەوەی کە عیلاجێکی دیاریکراوی هەیە ئەبێ لە کاتی خۆیان وەری بگرێت، بەوانیش ئەڵێن کە ناتوانێت مەسەرەن بە ڕۆژوو بێت، یان ئەوەتانێ ئەگەر ڕۆژوو بوونەکە وای لێ کرد نەخۆشیەکەی بەرەو شتێکی تر بچێت، بەرەو حاڵەتێکی گەورەتر بڕوا، بۆیە ئەمانە ئێمە وەکو دکتۆرێک ئەگەر مەسەرەن نەک بەس علمەکە لێک باتەوە لایەنە شەرعیەکەش ئەبێ لێک باتەوە، چونکە ناکرێ ئێمە بەکراوەیی بڵین ئەمانەی کە جەران ڕێک لە فقهەوە هاتووە، فمن كان مريضا ألا بالفعل أو بالقوة، يعني أجر بالرجوب يصير مريضا، أو تأخر برؤه شفاؤه، أو مثلا صار فيه عارض آخر مثلا وهو أما باشا ولا من خوشية تريبو بيابو هرشي كي تربي لو مسألة دكتورة كيبر برسلي چونك أو يكم برسياري خواي جورك إنسان للنعمتكاني ليكري ألم أصح لك جسمك وأرويك من الماء البارد، أم جسم أمانته أم جسم خواي جورة داوي بيت ناوي بيخبت التهلكة أفرمي ببارزة وشون دائما بيت ببارزة، أما إنسان مسؤول لسريك لويك وابي بارزة ما زام خسيو دكتور دردو صوزي أما هي أبي ببارزة ما دامك بديلك شيء هي يا دواي بالرجوبة يا انفديك أبدا، إذا أمشتيك نية يعني لا أمبيان جاي ركن إسلاما روجو ثانويكية، يعني يكمين شاءت معنا نيوجا زكاة روجو حج احتمال بدل همشتكي تاعي بلام أو سيانا كيتري بدلي تاني. دەست خۆش مامۆستای بەڕێز مامۆستاگیان زۆر لە نەخۆشەکانمان پرسیاری ئەوەیان کردووە کە حکمی قەضا و حکمی فیدیە چێ قەضایی لەسەرە و چێ فیدیەی لەسەرە؟ قەضا بۆ کەسێک کە ئەتوانێ بیگرێتەوە، یعنی نەخۆشەکەی بەردەوام نییە کابرا مەسەلەن دوای 6 مانگی تر تۆڵێ باشە بیت و توانێ بگیری، دوای 3 مانگی تری ئەم عیلاجانە تەواو بکەی ئاسایە بێتەوە، بەڵام کەسێک هەیە کە چاوەڕێی چاکبوونەوەی لێ ناکرێ ئیتریا لەبەر تەمەنە یا نەخۆشەکەی قورسە هەر شتێکی ترەوە و کاتە لەسەری نییە و کاتە فیدیەکەی لەسەرە. دەست خۆش مامۆستاگیان بەس عەفوون کە بۆ پرسیاری ئەو خاتونە بەڕێزە ئەیوت من دکتۆرەکەم پێمەڵێ نابێ ڕۆژوو بگریت، ئایا ئەگەر ئەو ڕۆژوو بگرێ و قسەی پزیشکەکەی بشکێنێت گوناحبار ئەبێ؟ ئەو ئەگەر گومانی هەیە لە قسەی دکتۆرەکەی ئەمە بێ دکتۆرێک پێی بڵێ ڕۆژوو ئەتوانی ڕۆژوو بگری، ئەگینا قسەی دکتۆر لەو مەسەلەیە فتوایە، مەگەر یعنی خۆی بۆ خۆی وەکو چۆن کەسێک جاریوان نەخۆشەکەوێ بە قسەی دکتۆرێ ناڕەنگە 6 دکتۆر بگەڕێ، جاری وا هەیە هەر لە کۆڵانەکانیشە 10 سەیدە لێگەڕێت تاوەکو عیلاجێکی هەڵەمات مەسەلەن شەرنی ئەو کەسە ئەم نەخۆشەی بووە جسمی ئەو کەسە وەکو جسمی ئەم کەسە بێ خۆی سقەی پێ نەبێ، گینا ئۆباڵی ئەو ڕۆژوو نەگرتنەی لەسەر ئەو دکتۆرەیە ئەوش لەسەر ئەو علمەی کە ئیزانی. دەست خۆش بە مامۆستاگیان جزاک الله خێر ئینشەڵڵا. دکتۆرە شانۆ بۆ ئەو چارەخوازە بەڕێزانە جەنابەت وەکو پسپۆڕێکی نەخۆشیەکانی شێرپەنجە چه ئامۆژگاریەکەت هەیە بۆیان؟ قصد كم يعني بعام شێرپەنجەی مەمەک بەتایبەتی من هەموو جارێک ئەڵم ئەڵەم الحەمدولله شێرپەنجەی مەمەکێکێکە لەو شێرپەنجانەی کە زۆربەی زۆری توشوان دەتوانن بە ڕۆژوو بن، ئەوەش بە کۆمەڵێک کۆکارە گەڕێتەوە لەبەرەوەی بە خۆشحاڵیەوە شێرپەنجەی مەمەک ئێستا زۆر زوو تەشخیصەکرێت، تەنانەت ینی نەخۆشمانەیە پێشەوەی بگاتە قۆناغی شێرپەنجە
تەشخیسەکرێت لەبەرەوە لەو حاڵەتانە چارەسەرەکانیان زۆر ئاسانترە و ئەشتوانن بەڕۆژوو بن و تەنانەت بۆ ئەوانش کە قۆناغەکانی بۆ نمونە 2 هەتا 3شیان هەیە چارەسەرەکان زۆر تەتەوریان کردووە و کوتم چارەسەری بایۆلۆجیمانێ چارەسەری هۆرمۆنیمانەیە کە ئەمانە زۆر ڕێگر نین لە ڕۆژوگرتن ڕاستیەکەی لەبەرەوە بە خۆشحاڵیەوە ئەتوانین بڵین شێرپەنجەی مەمەک ئەهوەنترین شێرپەنجەیە بۆ خانمانە گربیانەوە بەڕۆژوو بن یعنی زۆر دەتوانن بەڕۆژوو بن. دەست خۆش دکتۆرەشانۆ. دکتۆرەشانۆ ئێستا لە دنیاە ترێندا هەنێ شێوە چارەسەری سروشتی دۆزراوەتەوە مەسەنەن هەنێک لە بەڕێزەکان ئەڵێ من ڕوبەڕووی شێرپەنجە بوومەتەوە بە ڕۆژووی ئاو یان مەسەنەن هەنێ هەیە ئەڵێ لە ڕێگەی بەهێزکردنی لایەنە دەرونی و ڕۆحانیەکەمەوە لە زۆر شت تێپەڕبووم یان هەیە ئەڵێ لە ڕێگەی خۆراکەوە نیزامی مایکرۆبایۆتیک و ئەوانە ئەمە تا چەندێک بەحسی لەسرە لە بواری شێرپەنجەیە. ڕاستی خۆی کە ئێمە وەکو دکتۆر قساکەین ئەبێ شتێکی ئێڤیدنس بیس قسە بکەین ینی ڕەنگە گەر شتێک نەخۆشێک تاقی کردوتەوە ئیسفادی لێ کرد بێ معنای ئەوە نییە کە ئەمە بسەپێنین بەسەر هەموو نەخۆشێکە باشە ئەو بەداخەوە وەکو بێ ئەوەڵی جاریشانی باسیەوەم کردوتم ئەو ڕێگانەی کە بۆ نمونەوەکو ڕۆژوگرتنی تر بە هەر جۆرێکی ڕۆژوگرتنەوەیە کێمە باسی بکەین کە بەحوساتی زۆر کەمی لەسرە یعنی بەحوساتەکانی ئەوە نین بڵین ئەتوانین گشتگیری بکەین بەسەر هەموو توشبوانە و لەبەرەوە ئەو ڕێگانش ڕێگای یعنی تاقی کراونەتەوە ناڵین تاقی نەکراونەتەوە بەس عەدەدی ئەو نەخۆشانەی کە بەکاریان هێناوە ئەوانەی کە ئیسفادیان کردووە زۆر کەمە لەبەرەوە ئێمە ناتوانین وەکو دکتۆر کە شتێک علمیە نەچەسپێنرا بێ بەحوساتی زۆر گەورەی لەسەر نەبێ نەخۆشان بین بیکە بەڵام لە ئاخیرە هەموو جارێک ئەڵین ئێمە وەکو دکتۆر وەسیلەیەکین ڕێگەکە پیشانی نەخۆشەکەین بەڵام قەناعەتی ئەخیری نەخۆشەکە خۆی چییە ئەمان مافی خۆیەتی یعنی من ناتوانم ئیجباری نەخۆش بکەم لەسەر هیچ ڕێگەیەکی چارەسەر لە ئەخیرا ئەوە مافی خۆیەتی کە قەرار بە چ جۆرێک بەکارێنێ بۆی دوای هەر لێکەوتێکیشی هەبوو خۆی دەرەنجامەکە هەڵبگرێ بەڕاستی بەڵام ئێمە وەکو دکتۆرە کوتم ناتوانین قسە لەسەر شتێک بکەین کە evidence based نەبێ یعنی علمیە چەسپێنرابێ بۆ حوساتی زۆر باشی لەسەر نەبێ. دروستە هەر لە ئاراستە تازەکانی ڕوبەڕووی هەموو نەخۆشیەکان ئێمە مەسەلەن نەخۆشەکە خۆی ئەکەینە خاوەن بڕیار تۆ و علم و زانستەکە پێی ئەڵیت علمەکە پێت ئەڵێ ئەبێ 1 2 3 ئەمانە بکەیت و خۆشت ئازادیت چکە ئەو ئازادیە زۆر تەسەورەکەم یعنی دەسەڵات ئەگەڕێنێتەوە بۆ نەخۆشەکە چکە چارەخواز وە ئەزانێ ئیتر هەموو شتێک لە دەرەوەی دەسەڵاتی خۆیەتی بەڵام نە لە ڕووی دەرونیەوە ئەمە ئەبێتە مای ڕووخانی بەڵام ئەگەر خۆی بهێنرێتە ناو پرۆسەکەوە کە بژاردەکانی پێ ئەدەیت و ئەڵەی ئەمەش ئەتوانیت و ئەوەش ئەتوانیت و ئەمەشیان ئەتوانیت وەنیە لەو بابەتەوە قەت ڕووبەڕووی شتێک بوویتەوە کە مەسەلەن نەخۆشێک تۆ علمەکە پێت ئەڵێ ئەبێ ئەمە و ئەوە بکە کە نەخۆشەکە خاوە بکە لە بڕیاردان یان بڕیاری بۆ نەدرێ یان لە دوای جەنابتەوە بچێ 3-4 دکتۆری تر بکا و سەر لە خۆی بشێوێنێت ئایا ئەمە تێبینی و چیە لەسەر ئەو شتە؟ ئەکید من هەموو جارێک وەکوتم ئێمە وەسیلەین وەسیلەکە چییە دکتۆر مەفروزە لەسەری کە ئەلفەتایایی نەخۆشیەکە و ڕێگەکانی چارەسەر و تەنانە زیانە لاوکەکانیشی بۆ نەخۆشەکە ڕوونکاتەوە لە ئاخیرا منەی خەمەوە دەستی نەخۆشەکە کە خۆت قەرارەی بەس مەفروزیشە لەسەرم پێ بڵم ئەگەر تۆ چارەسەرەکەت لە مودەی بۆ نمونەیە ئەوەنێ وەرنەگریت ئەو کاتە ئیستیجابەکەت کەمترە بێتەوە ئەگەر ئەمەنە ئێران و تورکیا و ئەردەن و ئەملا ئۆلا بکەیت و مودەکەت درێژ بکەیتەوە چارەسەرەکەت وەرنەگری ئەکید ئەگەری گەڕانەوەی نەخۆشیەکەت زیاترە بێ ئەکەیت ئەگەری زیادبوونی نەخۆشیەکەت زیاترە بێ ئەگەری ئیستیجابەت کەمترە بێ یعنی ڕاستە ئێمە لە ئەخیرا قەرارینەوە دەست نەخۆش بەس ئەبێ ئەوە نەش ڕوونکردنەوەی بەمێ کە نەخۆشەکەت تێبگە ڕاستە ئەو خاوەن قەرارە بەڵام ڕێگە ڕاستەکان کامەیە نەکەوەی کە من پێ بڵم بەس ئەم ڕێگایانە هەیە و خۆت سەرپشک بە نا من وەکو دکتۆر بەرپرسیارەتێکی ترم لەسەرە کە ئەوەی پێی بڵێم ئەگەر تۆ مماتەلە بە دواکەوتنی عیلاجەکە بکەی زیانەکانی چێ بێ یان ئەگەر بۆ نمونە ڕێگەیەک بەکاربێنی کە تا ئێستا عیلم یەکلایی نەکردوتەوە زیانەکانی چێ بێ ڕەنگە بۆ نمونە ئیسفادی لێ بکەی بەڵام ڕەنگە ئەم ئیستیفادەیە 10 ساڵی تر عیلم پێ بگا لەبەرەوە من ناتوانم لە ئێستەوە ئەم ڕێگەیەت پێ بڵم ئەگەر تۆ ئەم ڕێگەیەت بەکارهێنا ئیستیجابەکەت لە ساعت چەنە بێ بۆ نمونە چارەسەرێکی کیمیایی کە بە نەخۆشەکە مەڵام لەبەرەوەی کە
چەنەها ساڵە ئیشی لەسەر کراوە بەحوساتی زۆر گەوری لەسەر عەدەدێکی زۆری نەخۆش وەرگیراوە ئەتوانم پێ بڵم ئەگەری بۆنە لە سا 60 لە سا هەفتایان ئەوە نەتێ ئیستیجابە بێ بەس کە چارەسەرێک لە ڕێگە تازەکە لە سەرەتای وەزعیتەکە ناتوانم بە نەخۆشەکەم بڵم ئەگەر تۆم ڕێگەیەت بەکارهێنا لە ساوانەی ئیسفادەکەی باشە و نەخۆشەکەش لە ئاخیرا حەقی خۆیەتی کە پێم بڵێ ئەگەر من خوا نەخواست یان ڕوونکردنەوەی تەواو نایابێ یان علمێکی غەڵەتم یابێ پێی حەقی خۆیەتی دوایی کە لەوەم بکات لەسەر ئەو شتە لەبەرەوە ڕاستە ئەبێ پیشنت سنتەرمان هەبێ یانی ئێمە پیشنت بکەین بە خاوەنی بڕیار بەڵام ئەبێ هەموو شتێکیشی بۆ ڕوون بکەینەوە دەست خۆش بێ و هەڵبەتە یعنی علم سەلماندوێتی کە شێوە چارەسەرەکان لە کەسێکەوە بۆ کەسێک ڕێژەییە هەنێک هەیە لە 100 ئیستیجابەیە بێ هەنێک هەیە لە 130 ئیستیجابەیە بێت بەڵامی تر تۆ بە پێی ڕێنمایەکان ئەجوڵینەوە ئێمەی پزیشک طبعا ڕاستە دەست خۆش سەلامت بیکە دەست خۆش بێ کاکە دکتۆر شێرزادجان پرسیارێکمان هاتووە ئەڵێ ئایا ڕۆژووبوون تووشم ئەکا بە لاوازی یعنی لاوازم ئەکات وەکو دابەزینی چێشمە بەستی وەکو کەسێکی ئاسایان وەکو کەسێکی توش بوو تەمەەوە کەسێکی توش بوو ئەم کەسانە هەر خۆیان سەرفیاتیان زۆرتر لە کەسێکی ئاسایی بۆیە بە زۆر ئاگاداری خواردنەکەیان بن وەکو مۆزوعی کە بە ڕۆژووی خۆ بە ڕۆژوو نەبێ ئەوە وەکو دکتۆرە باسی کرد خۆناغەکان چۆنە لە چ کەسێکا پێویستەکە بە ڕۆژوو بێ ئەکرێ بە ڕۆژوی خۆت ئەکرێ بە ڕۆژوو نەبێ بەڵام ئەگەر بە ڕۆژوو بوو بۆ مۆزوعی خواردنەکەی پێویستەکە لەو مدتەیە کە خواردنە خوارد لە بەربانگ تاوەکو پارشە و تەواوی ئەو پێویستانی کە پێویستەکە لە خواردنە هەبێ بەدەستی بێنێ واتە بە شوێدا بەشەیە کە ئەوەی کە جسمی پێویستێتی بەدەستان پێویستی من و کەسێکی تر جیاوازە بۆی حەسەب نەخۆشەکەیە وەکو مۆزوعی کێش دابەزان پرسیارەکە وازم ئەو بوو کە لە ڕەمەزان ئەتوانێت کێش دابەزێنێ طبعا ڕەمەزان وەکوتم دەرفەتێکی باشە بۆی کێش دابەزێنی بەڵام بەڕاستی باشتر وایە پێش ڕەمەزان ئامادەکاری بە مۆزوعەکە وەکوتم یعنی مۆزوعی ئیشتیها مۆزوعێکی ئاسان نییە خۆت بۆ کۆنتترۆل بکرێت بە تایبەتی ئەگەر گریمان کەسێکی قەڵەو هەیە و ئەوێ سبینە دەستکا بە ڕێژیم باسی ڕەمەزان ناکەین ئەوێ دەستکا بە ڕێژیم و ڕێژیم کات و کێش دابەزانێ هێشتا بۆی قورسە کە لە کاتێک کاتوانێت بۆنە دوو ژەمیان سێ ژەم نان بخوا و لە ڕۆژەکە بیخوا چجگا بگا بەوەی کە بۆنە 6 ساعت بە ڕۆژوو بێت و نان نەخوا و اینجا سفر خۆی بۆ بگیرێ جا مۆزوعەکە وەیە کە ڕەمەزان کاتێکی باشە بۆی کێش دابەزێنی بەڵام لەو کات دەستپێکە کە تۆ ڕۆژەکە دەشکێنی ئەینا ئەوەی کوردیە لە ڕێسەکە و بێتەوە بە خوری ئەگەر ئەو بەربانگەی داوناوە ڕۆژی پێ بشکێنی تەن دروست نەبێت بۆیە دەرفەتێکی باشە ڕەمەزان بە تایبەتی لەگەڵی شە وەرزش بکرێت یا خۆ جوڵە بکرێت لە دوو کاتە کاتێکیان پێش بەربانگە 2 ساعت پێش لەو کاتەیە بەڕاستی جسمی ئەمەوەکو ئامێرێکی چەوریستاندنی لێ هاتووە چەوری ئەسووتێ وەکو وزە و طبعا دواتریش دوای ناخواردنی ئەوە دوای بەربانگ پێویستەکە بجوڵی بڕۆی بۆ تەراویح بجوڵی پیاسە بکەی و هەوڵ بی بۆ نەکەچی بۆ شوێنان بۆ تەراوی حەچی بۆ بازاڕەچی بۆ ماڵی خزمەت دەچی سیارەکە و دوور ڕاگری هەموو دەرفەتێک بخۆزیتەوە بۆی بە پێ بڕۆی طبعا کە نەخۆشەکانیان بۆ لا هەموو کات پێیان لەم کاکە ئەنی پێویستەکە تۆ هەموو دەرفەتێک بخۆزیتەوە بۆی بە پێ بڕۆی بۆ نەچی بەناو بازار سیارەکە دوور ڕاگرە لە بازار بە پێ بڕۆ بەناو بازار دوتر بگەڕێ ڕۆلای سیارەکەت کەی بۆ سمارت دوور لە سمارت ڕاگوە لەو هەر دوور ڕاگرێت چونکە شوێنمان نییە بەڵام یعنی ئەبێ بەڕاستی هەموو هەلێک بخۆزیتەوە بۆی بە پێ بڕۆی ئێمە دوو خزمەت گوزاریمان هەیە هەم سیارەکە ئەبێت دوور ڕابگرێ هەرە ببێت بە هینەکە بە قادر مەشاسەرکەوێت کاکتۆرگیان هەروەکو زیاتر بۆ قسەکانی کاکتۆر بۆ ئەو نەخۆشانەی کە توشبووی شێرپەنجەن و بۆ نمونە پرسیاری ئەوکەن ئایا ڕۆژ و وەزنیان دابەزێن یان دای نابەزێنێ دیسانە بنەوە بە دوو بەشەوە ئەو نەخۆشانەی کە لە سەرەتای نەخۆشیەکان طبعاً زیندە چالاکی جسمیان بە قوترە بەڵام بەوەشەوە هەر هەمانە وەزنیان ماشەڵڵا زۆرە لەبەرەوە ئەتوانن ئەوانەی کە وەکو وتمان ئەتوانن بە ڕۆژوو بن ئەتوانن ئیسفادەیەک هەر وەکو وتمان بکەن ڕۆژوو بەکاربێنن وەکو ڕێگەیەک بۆ دابەزینی وەزنیان ئەو بانەشی کە چاک بوونەتەوە لەسەر چاودێرین دیسان مەشاکلی ئەوانەیە کە وەزنیان ماشەڵڵا بەشێکیان زۆرە ئەوان ئەتوانین هەر وەکو کەسێکی عادی یعنی سێری خۆیان بکەن دیسان و ڕۆژوو وەکو ڕێگەیەک بەکاربێنن بەو طریقە زانستێکی کاکتۆر باسی کرد یعنی لەگەڵەوەی تۆ بە ڕۆژوەبی بزانە لە دوای ڕۆژوشکاندنەکەش خواردن چیە خۆی بە تایبەتی پرۆتین زۆر مهمە سەوزە و میوەکان زۆر مهمە ئێمە هەموو جارە بە توش بۆکانەڵین ئەگەر نظامێکی ڕێکوپێکت تەطبیق کرد چاک بووەش بووی لە شێرپەنجە تۆ ئێشتا هەر خطورەتی ئەوەت هەیە کە گەر وەزنت زۆر بێ شێرپەنجەی تر بگریتەوە لەبەرەوە ئەتوانن وەکو ڕێگەیەک بەکاری بێنن وەزنیانی پێڕێککەنەوە بۆ ئەو شتەی ئیسفادی زۆری لە یەکەم ڕۆژوو دەست خۆش بێ کاکتۆر شێرزاد خوشکێکی گەشبین ئەڵێ من بەهۆی عیلاج و کیمیاویەوە ئیشتیها لە دەست دەدەم
ئایا مەسەرەن لە مانگی ڕەمەزانە دکتۆرەکەم پێی وتو مەتوانم بە ڕۆژوو بم بەڵام ئیشتیهای خواردنم نییە تۆ نەسیحەتی چی ئەەکەی چ نەوع خواردنێکەیە بتوانێت ئیشتیهای زیاد بکات یان چی بکات طبعا موضوعی ئیشتیها یاخود خواردن موضوعێکی ئالۆزە پەیوەندی بە مێشمانەوە پەیوەندی بە سایکۆلۆژیمانە پەیوەندی بە ڕێخۆڵەکانمانەوە پەیوەندی بە زۆر شتەوە هەیە کەسێکی ئاسایە بەڕاستی کە خواردن نەخۆی کە بە ڕۆژی پێویستەکە دوای برسی بێ پێویستەکە تۆ ئیشتیای خواردن هەبێ بەڵام لەو کەسانێک کە تووشی شەرپەنجەن موضوعی ئیشتیاکەیان کەمێک جیاوازە لەبەرەوەی فیسیۆلۆژی جسمی ئەوان جیاوازە لە کەسێکی تر و بەهۆی ئەو حاڵەتی کە تووشیان بووە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئیشتیهایان کەم بێتەوە بۆ ئەوەش بەڕاستی لە سەر حاڵەتی کەسە کەسم نازەمەوە کەسی کە بەسیاری کرد حاڵەتێکی لە چ ئاستێکە کێشی جەستەی چەنە گۆڕانکاری بەسەراتۆ لە مودەی نەخۆشیەکەیە بۆ ئەوە چارەسەر هەیە بەڵام چارەسەرەکان لە کەسە بۆگەستر ئەگۆڕێت وەکو مۆزوعی کە چ خواردنێک بخوات ئەبێ خواردنە بخوات کە بڕێکی باش و زیان تایە لە بڕێکی کەماواتە هەوڵ بە هەموو هەلێک بخۆزێتەوە بۆی بڕێکی باش کالۆری وەرگێت لەو خواردانەی کە بڕەکەیان کەمە بەڵام بەهای خۆراکیان بەرزە بۆ نەخۆی مەشغوڵ نەکە بە خواردنی جبس و نازانم نەستە لە ئەوشتانە خۆی مەشغوڵکە بە خواردنی ئەوی کە لە سروشتەوە نزیکە خواردنەکان کە پرۆتینی تایە و میوەکان و دانەوێڵەکان بۆی بەڕاستی بۆ مۆزوعی ئیشتیاکەی پێویست دەکات کەسەکە خۆی بمیرێت چکە حاڵتێکی جیاوازی هەیە ناوەکو مۆزوع ئیشتیا لە کەسێکی ئاساییە ئەگەر بە پێڕۆشتن بڕوات یاخود وەرزش بکات ئیشتیای زیاد دەوێت ئەگەر واز لە هەنێ خۆی بچوک بێنە بۆ نەم مۆزوعی بینی ژەمەکان و کە خۆراکی بێسوود دەخوات شیرینیە خوات ئەم شتانە واز دەبێن ئەکرێ ئیشتیهای زیاتر بێت لە کەسێکی ئاساییە بەڵام بە کەسێکی نەخۆشی شەرپەنجەیە تۆزە حاڵەکە جیاوازە بەڕاستی چکە هەر نەخۆشەکە خۆی هۆکارە بۆی کە تۆزە ئیشتیای داوەزە دەست خۆش بێ خاتونێک ئەڵێ خواردن گرنگە یان خواردنەوەکان لە ڕەمەزاندا هەردووکی گرنگە بەڵام چ خواردنەوەیەک و چ خواردنێ بەڕاستی چکە تۆ پێویستە بە شلەیە پێویستە بە ئاوە پێویستەکە جەستەمان شێدار بکرێتەوە بە ئاو چونکە جەستەی ئێمە زۆربەی لە ئاو دروست بووە یاخود لە ئاو پێکهاتووە بۆیە هەم خواردنەکە گرنگە هەم خواردنەوەکان بەڵام کاڵی خواردنەوە نایە بەڕاستی بچێ بەلای مۆزوعی شەربەتی تەبیعی با بڵێن شەربەتی دەستکرد کۆلا و ئەم خواردنەوانەی کە خراپن بەڕاستی ئاو بخواتەوە وەکو خواردنەوە و لە میوەکانەوە ئەو ئاو وەرگێت کە جەستەمان پێویستی پێێتی هەستەکەم پرسیارەکە بۆ شێ وەڵامە درێتەوە ینی خۆراکی تەندروست و خواردنی تەندروست ئەوە ئاوە وەکو خۆراکی تەندروست میوەکان کەویش ئاویان تایە و خۆراکانی خۆین سەوزەواتەکان ئەوین شەر ئاویان تایە ئیتر نازانم پرسیارەکەم جوان جوابی ئاویان دەست خۆش ڕوون نییە پرسیارەکە وا بوو ئیتر ئێمەش وەکو خۆی دامان نایەوە خاتونێکی تر ئەڵێ من زۆر حەزم لە چای سەوز لەگەڵ دارچینی مێخەک هێل ئەوانە زۆر ئەخۆم خراپ نییە طبعا ئەم شتانە زۆر ناو کۆمەڵگەی خۆمانە باوەوە زۆر حەزیان پێیەتی خەڵک هەنە جارێک و چارەسەریش سێرەکەن کە لە کاتێکە بەڕاستی ئێمە چارەسەر نییە پێم خۆشە لەم پرسیارەوە وەڵامی شتێک بەمەوە کە ڕەبتی بەمەشەوە هەیە بۆ خۆشانی کە بەڕاستی شەرپەنجەیان هەیە پێویستە ئاگیان لە کۆمەڵە شت بێ یەکێ لەوانە مۆزوعی ئەو چۆریانەیە کە ئەیخۆن ئێمە کۆمەڵە نوعی چۆریمان لە خواردنا هەیە چۆری تێرمانەیە کە سەرچاوەکەی وەکو بۆنە دووگی حیوان یاخود گۆشتی سوور چۆری تێری تیا یاخود کەرە ئەم شتانە چۆری تێرن تێ کە بێ زۆر ئاگیان لێبێ بڕێکی زۆر کەم بخۆن و چۆرە ناتێرەکانیش کە ئێستا بەداخەوە لە ژەنی ڕۆژانە بەردەوام بەکارهێنرێ و سەرچاوەکەشی بۆ نە زەیتی گوڵە بە ڕۆژەیە شزۆ سوور شتی سوورەکراو زۆر ئەخورێت لە ڕێی ئەمەوە ئەکرێ زەیتێکی زۆر وەرگیرێت شەورێکی بۆ شێوە ئەو نوع چۆرێ وەرگیرێت لە مقابلە بەڕاستی ئۆمێگای سێ کە سەرچاوەکەی بۆنە گوێزە سەرچاوەکەی ماسیە ئەم شتانە کەم ئەخورێت پێویستە باڵانسێکی باشە پێویستەکە باڵانسێکی باش بکرێت لە بینی دوو جۆر چۆریە چۆرێکمانێ پێوترێت ئۆمێگای سێ چۆرێکمانێ پێوترێت ئۆمێگای شەش سەرچاوی ئۆمێگای شەش گۆشتی سوورە هێلکەیە بۆ نمونە شەرەساتەکان تایەتی و لە هەمان کاتە ڕۆنی گوڵە بە ڕۆژە یاخود گوڵە بە ڕۆژە خۆی پێویستان بەمانە هەیە بەڵام بە ڕێژەیەکی خۆی واتە ئەگەر ئەم نوع چۆرێمان وەرگرت ئەکرێت لە هێلکە وەریگرین ئەکرێت لە گۆشتی سوور وەریگرین بە ڕێژەی خۆی ئەکرێت لە شەرەسەتەکان وەریگرین نەک پەنابەرین بۆ زەیتی گوڵە بە ڕۆژە و لێرەش پرسیارێک دامە لێمە کرێڵە دوتر ئێمە زەیتی گوڵە بە ڕۆژەی ئەسڵی بەکارێنین ڕێک بیزەوت بەسم ئەوەیە چکۆی کە خراپە باسین هاکەم مۆزوعەکە پەیوەندی بە حکومەتەوە هەیە پەیوەندی بە ئەندازیارانی خۆراکەوە هەیە کە بۆچی زەیتی خرا لە بازاڕاوی بەڵام کە باسی گوڵە بە ڕۆژەکەین زەیتی گوڵە بە ڕۆژە باسەکەین کە سروشتیە ئەمە پێویستەکە زۆر کەم کرێتەوە لە مقابلە ئۆمێگای سێ زیاد بکرێت زەیتی زەیتون زیاد بکرێت ئەمە چیەکات ئەو ئیتیاباتی کە باسمان کرد کەمێکات لە جسمی ئەم کەسانەیە ئەمەش کاریگەری هەیە لە ئیستیجابە جوابدانەوەی لەشی ئەم توش بۆ عیلاجە کیمیاکانی بۆ چارەسەرەکانی
زۆر گرنگە بەڕاستی ئەم خاڵە لەسەر مۆزوعی پرسیارەکە چای سەوز ئیسفادەی باشی هەیە ئەکرێ بەکاری بێنێت و من پێشنیارەکەم زەردەچەوە بەکار بێنێت کە مادەی کورکمینی تایە کە ئەمە بەحسی لەسەرەکە و کەسانەی لە سەر عیلاجی کیمیاین کاردانەوەیان بۆ عیلاجەکە باشتر ئەبێ ئەگەر لەگەڵا زەردەچەوە بەکار بهێنن تاوان هەموو شتێکی بە ڕێژەی خۆی ناکرێت زیادەڕۆی تا بگرێت پێویستەکە بە شێوەیەکی ڕۆتین لە خواردنەکان هەبێ هەفتەی 3 جار 4 جار خواردنەکان دروستکەن زەردەچەوەی لەگەڵا بەکار بێنن چای سەوز بیزەبەت ئیسفادەی لێ کرێت لەگەڵ ئەوەشا میوەکانی وەکو هەنار ئیسفادەی باشی هەیە چونکە مادەی ئۆکسانی باشی تایە پیاز خەیار پاقلەمانەکان ئەمانەش ئەکرێ بەکار بێنن کە هەم پرۆتینی تایە هەم دژە ئۆکسانی تایە وەزن باسی حێل و مێخ وەکو شتە وەڵای مێخەک نازانم بەڕاستی ئیسفادەکەی چی بێت لە هیچ سەرچاوێکە شتێکم لەسەر نەبینیوە نازانم ئەگەر شتێکە بێ من بەرچاوم نەکەوتێ بەڵام ئەم شتانە وەکو چای سەوز وەکوتم بنەگە زەردەچەوە بەکاریش بێنرێ وەکو چارەسەر بەکار نایە تەنها وەکو شێوازێکی ژیانی تەندروست تۆ ئەگەر تا بەیانی چای سەوز بەکار بێنی مێخە بەکار بێنی زەردەچەوە بەکار بێنی خواردنی پێشەوەت خواردنێکی سوورەوە کراوی خراپ بوو شیرینی و زۆر خوارد و نەجوڵای بەڕاستی تۆ خواردنێکی خراپە هەیە شێوازێکی ژیانی خراپە هەیە بۆ شتەکان پەیوەندی بەیەکەوەیە من خەلەسە تەلەڤیزیۆن و قسان ناکەم بڵێم فڵان خواردن بخۆ فڵان نەخۆشی باشە و سحرە چونکە ڕەبتی بە خواردنی پێشە و دوای ئەوە هەیە ڕەبتی بە جوڵانەوە هەیە جوڵی کەسەکە ئەڵێ وما خەفیەکانە عەظەم هەنێ جار ئەڵێ ڕوبع کیلۆیەک پاقلاوە خوا بە چایەکی دیشەوە بیزەوت شیلەکەوێ دەستە خۆش بێ کاک تۆکیان مامۆستای بەڕێز وتەی جەنابەت کۆتاوتت بۆ توشبووان و بۆ بەعام بۆ هەموو موسڵمانان بەڵێ وڵاهی پیرۆزبایی مانگی ڕەمەزانی پیرۆزەکە ئینشاءالله حەدیسەکە چەندە ضعفی تایە صوموا وتصحوا بە ڕۆژوو بن تەندروستە بن وأن تصوموا خير لكم دوای ئەوەی کە خوای گەورە باسی نەخۆشی کردووە فەرمێتی باسی سەفەری کردووە فەرمێتی ئەتوانن دوایی بگرن فەرمێتی وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون ئەگەر بە ڕۆژوو بن باشترە بۆتان لەبەرەوە کە سەحابە کاتی خۆی ئەم ئاتانیان بۆ دابەزیوە بە ڕۆژوو گرتن خەڵک برسی بووە نان نەبووە دایکە عایشە فەرمێ شەو بۆ شەو إنما هو بلغة هەشتێک بوو بەس یعنی بەس پێی بژین شتێک نەبووە کە ئینسان حتا یعنی تەوالە توشتیان لە ماڵا نەبووە ئەفەرمە شەو بۆ شەوە چوونە دەرەوە ئافرەتان ئەوەنە خواردن نەبووە کە بە ئیسراحەت دانیشن نان بخۆن لەبەرەوە ڕۆژوو ئەو کاتە لەسەر ئەوانە فەرز بووە نەوەکو ئێستا خەڵ نازانە چی بخوا لەکەوە باسی ئەوەکەن چی بخۆین و چی پێشخەین و چی زەرەری هەیە و چی باشی وانە هەر هیچ نەبووە بیخۆن ئینشاءڵڵا ئەوانەی کە نەخۆشن ئەمە بارێکی خوایە تەنیا تاقیکردنەوەیەکە و دڵنیا بن وەکو لە حەدیثە هاتووە هەر کەسێک خوای گەورە نەخۆشێکی دا بەسەریا خوای گەورە مەلایکەیەکە نێرێ بۆ مەلیزەکەی هەڵێ بچە گوێی لێ بگرە بزانە چۆن باسیم نەکە انظر ماذا يقول لعوادي ئەو کەسانی کە سەری دەدەن بزان چۆن باسیم نەکە بزان ئەڵێ نەعوذ بالله خوا کەسی نەدۆزیوا من نەبێ بۆ من ئەم نەخۆشیەم بەسەر هات ئەمە خوای گەورە ئێوە بەمە پاکۆ بیتۆ ئەمەش تاقیکردنەوەیەکە ئەمیش وئین ئەدری لعله فتنة لكم ومتاع إلى حين ئەم ژیانەش تاقیکردنەوەیەکە و خۆش تۆزە ڕابواردنێکی تا کاتیە ئەوەی شاقیچە هەروایە لەبەرەوە کەس نازانێ کەی خوای گەورە فەهوە یەشفین وئیذا مەریضت فەهوە یەشفین بێ با ئومێدیان بەوە بێ هەر کەسێکە نەخۆشە هەر کەسێ ساقە بەوە بزانێکەوە لكل أجل كتاب هەموو کۆتاییە کتابێکی هەیە و مەوعودێکی هەیە و کۆتایی بێدێ ئینسان هەر خۆی دنیا بێنێ خەڵەتێنێ نەوەکو لەبەر نەخۆشی ئەمرێ لەبەر نەخۆشی نییە ئەمرێ لەبەرەوەی کە کتابێک هەیە و لەو کاتە کۆتایی بێدێ مەأمورین بەوەی کە ئینسان عیبادەتی خوا بکات لە هەموو کاتێکا لە لەرساغی و لە نەخۆشی و لە عوسر و یوسر و لە سەڕا و لە ضەڕا و لە هەبوو نەبووان لە هەمووی عیبادەتی خوا ئەکەین ڕەمەزان و هەموو لای پیرۆز بێ و هەموو لای ئینشاءڵڵا تەندروستێکی باش و لەشساغی و تەندروستی بۆ هەموو کەسێک بێ ئینشاءڵڵا آمين يا رب العالمين لەگەڵ جەنابتا ئینشاءڵڵا کاک دکتۆر شێرزاد وتەی جەنابەت پێم خۆشە باسی ئەوکەم کە باسی تەندروستی ئەکرێ ئێمە تەنها بیر لەوە ئەکەینەوە کە خۆراکی باش وەرزشکردنی باش خەوی باش بەڵام بەڕاستی تەندروستی چوارەم خاڵیشەیە ئەوی شەوەیە کە کۆبوونەوە و کە لایەنە کۆمەڵاتیەکەمان ئەو کەسانی کە لە دەوروبەرمان ئەو عەلاقەتانی کە هەمانە واتە بوونی هاوڕێی باش بوونی عایلەی باش
لە دەوروبەرمان بەشێکە لە تەندروستی ئێمە و بوونی کۆبوونەوەی لەم شێوە کە گەژبین ڕێکی خستۆ بەشێکە لەوەی کە تەسیرێکی ئیجابی لەسەر تەندروستیمان هەبێت بۆیە من سوپاسی گەژبین نەکەم کە ئەم کۆبوونەوەی ڕێخستۆ کە ئێوە لێرن ئەمە بەشێکە لە ڕێڕەوی تەندروستی ئێمە و بەڕاستی پێم وایە هەموو ڕۆژ لە جیسمی ئێمە موعجزە ڕۆیە بەو شێوەی کە ئێستا ئێمە هەین و بەم شێوەی کە جیسمان ئیشەکات و هەڵە سۆرە بۆ خۆی موعجزەیە ڕۆژانە ینی ڕۆژانە ئەم موعجزەیە ڕوئایە بەڵام هەر نەجاریش بۆ دروستبوونی موعجزە پێویستەکات دارەکە فڕێبین وەکو چۆن موسا دارەکەی فڕێ بۆ مار پێویستەکات دار و تەختەکە فڕێبین هەستینەوە بە پێ بڕۆین چکەوە باشترین شتەکە بۆ خۆتی بکەیت کە جوڵەیە بە پێ ڕۆشتنەوە لەگەڵ خواردین تەندروست دەست خۆش کاک دکتۆر شێرزاد دەستەکان خۆش بڵێ وەکو پاڵ پشتێ بۆ ئەو لە حەدیثا فەرمێ هەر کەسێک پێی خۆشە تەمەنی درێژ بێ و ئەثەر و جێپێی هەر بمێنێ و ڕزقیشی فراوان بێ فەلیەصل ڕەحیمەهو ئەم سیلەی ڕەحمەم نواتێگەم لێ یعنی ئەو کەسانی کە گۆشەگیرن خوان لە خزمەکان دوورەخەن و بە تەنیا ئەژن ئەچێت لە باخێکە لە شوقەیەکە لە شوێنێکە خۆی بێکەسەکە دایمەن بێتاقەتە دایمە کە ئابەی هەیە دایما مەسەلەن نەخۆشیێکی خۆشی نازانێت کەسی سەری لێ دەرناچێ بەڵام ئەو کەسانی کە دائیمەن هەر لە حەدیثەکە فەرمێ کە لەگەڵ خزمایە و لە ناو خزمەکانە هیچ نەبێت فترێ جارێ هەر لە ماڵەکەیان باخێکیش نەبوو لە ماڵەکەیە خزمەکان کۆکاتەوە و نانێکیانەدا و چوار قسە و چوار گلێوەمانەشەکەن خۆی بۆ خۆی دەرونی بەتاڵە بێتەوە لەو کە ئابەکە هەیەی ڕەنگە ئەم ڕێکەوتنە کە خەڵکێکی بینێتەوە ئەگەر نەخۆشیێک تێ خەڵکی تریش وەکو نەختۆر نەخۆشی هەیە جارجارێک ئاوا ئەم کۆبوونەوە کۆمەڵایەتیانە یانەکو هاو پیشە و هاو ئیش و هاو نەخۆشی و هاو دەرد و ئەمانە ببینێ ئینسان خۆی بۆ خۆی ئەو سیلەی ڕەحمەیە بێ بڕاوکەنەوە فترەیە کەوا کەرەنتینە بووین لە نوێژی جەماعەتە ئێمە تەمان مزگەوتمان با بڵێن بۆمان بۆ هەر بچین بۆ مزگەوت بەڵام خەڵکە خەریک وشێتە بوو چونکە خەڵکی نابینی بە تەنیا بوو لە ماڵە نێزانی چی بکە چونکە هیچ ئەم سۆشیال میدیاوانەشە جێگەیەوە پڕ ناکاتەوە کە ئینسان بە جەماعی دانیشی ئەو ڕەبتەی کەوا لە نوێژی جەماعەتە خەڵپاڵەدا بەیەکۆ یەکتری ئەبینێ ئەو کۆبوونەوەی ناو میوانخانەیەکە لە دیوەخانێکە لە شوێنێکی گشتی ئاوا یەکتریە بینێ تاقەیە داتە ئینسانە بۆیە فەرمێ تەمەنی درێژە کاتەوە چونکە ئینسانەکە بەشێ لەو کە ئابەی بەتاڵە بێتەوە کە هەیەی دەست خۆش بۆ مامۆستاکیان جزاک الله خێرن دکتۆرە وتەی جەناب دکتۆرە شانە وەڵام من دەڵێم ئیشەڵڵا مانگی ڕەمەزانە بێت بە مانگی خێر و پڕبەرەکەت بۆ هەموو توژوانی شێرپەنجەی مەمەک و ئیشەڵڵا بێتە مانگی شیفا بۆیان ئەوانەی کە لە سەرەتایان خەمی لەسەر هەڵمەگرن ئیشەڵڵا خوای گەورە زۆر لەوە باشتر بۆیان تەعویزەکاتەوە ئەوانەی کە توانن ڕۆژی خۆیان بگرن ئیشەڵڵا ڕۆژوەکە بێ بەمایەی سەحەتێکی زۆر باش بۆیان ئەوەشی کەوتمان ناتوانن بە ڕۆژ بگرن ئیشەڵڵا وەکو وتمان شتەکە شتێکی کاتیە خوای گەورە لە داهاتوە بە باشتر و بە چاکتری ئیشەڵڵا بۆیان تەعویزەکاتەوە و ئیشەڵڵا مانگێک بێ پڕ بێ لە خێر و بەرەکەت و شیفا بۆ نەخۆشەکانمان ئامین یا رب العالمین دەستان خۆش بێ میوانە بەڕێزەکانم من لێرەوە سوپاسی گروپی گەشبینتان پێ ئەگەێنم کە تیاشمانایە ئەندامە لە گەشبین بەڕاستی هەموو وتەکانتان زۆر بەنرخ بوو وەڵامی پرسیارەوەکانتان زۆر بە جوانی داوە ئیشەڵڵا خواگیان بیکا بە توێشوی ئەعمالتان ئیشەڵڵا و بیخاتە بری جەزای قیامەتان ئیشەڵڵا هەر منیش لێرەوە وەکو دکتۆری هاتگار کە لەگەڵ خوشکانما و لەگەڵ ئەو بەڕێزانەی ئەوەی کە لە ڕێگەی ئەم ڕووماڵەوە سێرمانەکەن ئەڵێن دیسانەوە بە ئاگابن لەو نەخۆشی ئەوەی کە ئێستا تووشت بووە خواگیان ویستی ئەوە نییە عقوبەت بە خواگیان ویستی ئەوەت نییە بتخاتە وەزعێکی ناخۆشەوە نا دەرفەتێکە بۆ بە ئاگابوونەوە لە وەزعی خۆت لە حیاتی خۆت لە هەدەفەکانت لەم ژیانەیە کە تۆ ئەتەوێت چی بکەیت کاتێککە وتیان توش بوویت بە نەخۆشی شێرپەنجە وا مەزانە تەواو ئیتر تۆ کەڵکت نەما وا مەزانە تۆ بەرەو مردن ئەڕۆیت بەعکسەوە ئەکرێ وەکو خاتوناسەکەم وجارێک ئەڵێ شێرپەنجە نییە شوێن پەنجەیە ئەکرێتەوە لە ڕێگەی ئەم نەخۆشیەوە شوێن پەنجەی خۆ بسەلمێنیت هەم وەکو توش بوو هەم بەڕاستی دەرفەتێکە بۆ ئێمەش وەکو مرۆڤێک پێشەوەی پزیشک بین پێشەوەی کارمەندی تەندروستی بین ئێمە مرۆڤین هەست بە ئازارەکانتان ئەەکەین و هەوڵەدەین لە دڵەوە یارمەتیتان بین کە
زاڵ بن بەسەر ئەو حاڵەتەیە و لی تێبگەن و تێپەڕی بکەن ئەمیش قۆناغێکی حیاتتانە بەڵێ لەوانەیە قۆناغێکی ناخۆش بێت بەڵام ئەم قۆناغە وات لێ ئەکا هەست بکەی کە تۆ چەندێک بە نرخی بە سوودی لە بینی دەوروبەرەکەتا هەر یەکێکتان کە پێی ئەوترێ فڵان نەخۆشیەتی سیرەکەی هەر لە هیچ خۆڕاوە یەکسەر 10-12 کەس لە دەوریا کۆ ئەبێتەوە وەنیە ئەمە هینێکی زۆر گەورەیە قیمەتێکی زۆر گەورەیە ئێمە هەستی پێ ناکەین لەوانەیە کەسێک هەستی پێ بکە کە لە وڵاتێکی دووردا ئەژی کە ئەچێ بۆ لای دکتۆرەکەی ئەچێ بۆ لای بڵێن کاتێکە پێڵێن تۆ فڵان نەخۆشی تەسیرەکە بە تەنیا ڕوبەڕووی ئەو خەبەرە گەورە بێتەوە شێرپەنجە لە جەستەمانە نییە شێرپەنجە بەداخەوە وای لێ هاتووە لە ناو بیرۆکەکانمان بێت لە ناو مێشک و خەیاڵمان بێت کەوا بەعام مرۆڤەکان بەرەو ئەوە ئەچین کە حاڵەتێک دروست بکەین ڕبتمان بە کەسەوە نەمێنێت بۆیە مەسئولیاتی کەس هەڵنەگرین و ها قەتیزبین لە ناخی خۆمانە و ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆستر بێ حیات لێمان بۆ لەبەر ئەوەی ڕۆژ بە ڕۆژ غەرقی خۆتە بی زیاتر ناتوانی مەسەلەن هەست بە تامی خوب بکەیت ڕۆژ بە ڕۆژ سێرەکەی کێشەکانت لێ گەورەترە بن بەڵام لە کاتێک ئاوەکو مامۆستا ئەکبەر فەرمووی تەنها و تەنها شتەکان با لە خۆمان قورس نەکەین سڵەی ڕەحم چوونە دەرەوە گەشتبینی هیوات هەبێ بەوەی کاکە نەخۆشیە تەواو ئیشەڵڵا ئەوەی کە هەبێ لەخوا بەزیابێت چارەسەرەکان زۆر بەرەو پێش چووە پاڵپشتی زۆرە بەس تەنها و تەنها تۆ هیوات هەبێ گەشتبین بە لەوەی داهاتوت یعنی تەواو بند نییە بەم نەخۆشیەوە بەعکسەوە لەوانەیە ئەو نەخۆشیە ببێتە دەرگایەک بۆ ئەوەی حیاتی خۆ بەدەستبێنیتەوە بە ئاگاتر بیت لە وەزع و حاڵ و گوزەرانی خۆت و خەڵک و دەوروبەرەکەشت لێرەیە من دێمە کۆتایی ڕووماڵی ئەمڕۆمان سوپاس بۆ هاوکارانمان کە ڕووماڵێکی زۆر جوانیان هین کردووە لە بەیانیەوە بە کامیلەن لەسەر هینەکەمان هەیە لەسەر وێبسایتی تاوەری تەندروستی سمارت و گەشتبین بە تایبەتی دەتوانن بگەڕێنەوە بۆی دواتر بۆ هەچ پرسیارێکیان شتێک دەتوانن بگەڕێنەوە بۆ ڕووماڵەکە لێرەدا کۆتایی هێنین بە ڕووماڵەکەمان دەستان خۆش بێ اینجا خاتون گیان ناوی خۆت و پرسیارەکەشت ئاڕاستەی چی ئەەکەی دەستخۆش سەرەتا بەخێراتنیانەکەم زۆر سوپاسیانەکەم لەم ڕۆژە سارا هاتن ئیشەڵا بکەوێتە باداشتی قیامەتیان سەرەتا بۆ دکتۆر شانۆ خۆ دەزانیدنی ئەوانەی نەخۆشی شێرپەنجەی منکیان هەیە ئەبێ ماڵانە دەرزی ناوەک بکەن لە کاتێکا بە ڕۆژوو بیت و ئەو دەرزیە بکەی کاریگەری نابێت لەسەر ڕۆژەکە وڵایەت پرسیاری تریشم هەیە ئەگەر بە کورتی باسی شێرپەنجەی مەمکی هۆرمۆنی بکەیت تۆزێک باسێک بەس ئەمەوێت تۆزە زیاتر باسیکەی مەمنونتە بم پرسیارەکانی تریش بڵم یا وەڵامەیتەوە کاک دکتۆر شێرزاد ئەو مریشکەی ئیستا هەیە هۆرمۆنێکی زۆری ئەدرێتێ وەک ئاگادارن گونجاوە بۆ نەخۆشی شێرپەنجە بێخوا یان ئەو برنجەی کە دروست دەکرێت بە شێوەیەکی زۆر ناتەندروست ئەکرێت بخورێت و هەنێ خواردن هەیە ڕاستەخۆ ئاگر لێی ئەدا وەکو بۆ نمونە ئەو فڕنانەی کە بە غازی ئیشەکەن ئەوانەش دروستە بخورێت پرسیارم بۆ مامۆستا بێزەحمەد ئەو فرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام وسوء الإسقام أو سوء الإسقام بەسی شێرپەنجە نییە سوپاسدانەکەم دەست خۆش بێ بۆ پرسیارەکەت ڕاستی دەرزی ناوەک زۆلادێکس هەرچێتە قاڵبی عیلاجی هۆرمۆنی کە باسمان کرد لەبەرەوە هیچ ڕێگر نییە لەوەی کە تۆ بەڕۆژوو ببی ئەتوانێت هەر کەسێک ئەو دەرزیە بەکارێنێ بەڵێ بەڕۆژوو بێت چکە وەکو وتمان مزعافاتەکانی زۆر کەمە ڕۆژوو ناشکێنێ نەخێت چکە لەژێر پێستەوەیە هەچەنە ڕەنگە مامۆستا لە من باشتر بێت ئەگەر دەرزیەک لەژێر پێستەوە وەربگیرێت تەسەوریەوە ناکەم ڕۆژوو بشکێنێ نە جێگەی خواردن ناگرێتەوە بڵێ
ئەو بەنسبەتی ئەوە بەنسبەتی شێرپەنجەی مەمک جۆری هۆرمۆنیەکە بەجددیەوە مەجالێکی زۆر گەورەیە بەزەگەر بە کورتی پێت بڵێم ئێمە وەکو وتمان 4 جۆر شێرپەنجەی مەمکمانەیە 2 جۆریان ئەلەوانن کە هۆرمۆنی ئیسترۆجین و پرۆجسترۆنیان پۆزتیڤە یعنی نوعیەتی هۆرمۆنیەکەواتە هەردوو هۆرمۆنی ئیسترۆجین بە تایبەتی ڕۆڵێکی زۆر گەوری هەیە لە توشبوون بەو نوع شێرپەنجەیە ئەو زیاد کۆمۆنترین یعنی باوترین جۆری شێرپەنجەی مەمکە و بە خۆشحاڵیشەوە یەکێکە لەو جۆرە شێرپەنجانەی کە ئەگەر بەراوردی بکەین بە 3 جۆرەکی تری شێرپەنجەی مەمک یعنی ئەگەری ژیان و ئەگەری گەڕانەوەی نەخۆشیەکە و ئەگەری چاکبوونەوە زۆر باشترە و ڕێگەکانی چارەسەریش بۆ ئەو جۆرە شێرپەنجەی مەمکانی کە جۆری هۆرمۆنین بە خۆشحاڵیەوە دیسان زۆر تەتەوری کردووە یعنی مەجالێکی زۆر فراوان هەیە تەنانەت بۆ ئەوانەشی کە جۆری شێرپەنجەی هۆرمۆنیان هەیە و دەرەجە 4یشن ئێستا بە خۆشحاڵی وای لە هاتوو ئەتوانین لە دەرەجە 4ەکانی دەرمانی کیمیایی بەکارنێنین لەبەرەوە بە عامەتەن باوترین جۆری شێرپەنجەی مەمکە هۆرمۆنی ئیسترۆجین زۆر دەوری هەیە لە توشبوون بەو شێرپەنجەیە و یەکێکە لە ئەهوەنترین جۆری شێرپەنجەی مەمکەکان و باشترین ڕێگەی چارەسەریشی هەیە هۆکاری توشبوونەکەی زۆرە یعنی بۆ نمونە گەر خانمێک پێش 12 ساڵی سووری مانگانەی هەبێ لە دوای 45-50 ساڵی سووری مانگانی هەر هەبێ یان ئەگەر خانمێک دووگیان نەبوو بێ و هۆرمۆنی زۆر بەکارهێنابێ بۆ مەسلەی سکپڕی یان ئەگەر لە عیلەکەیانە کەسێکی نزیک یان زیاتر لە کەسێکی نزیک هەبێ یان ئەگەر قەڵەوی ئەمانە هەمووی هۆکارن بەڵام هۆکارێکی تایبەت نییە بڵین لە ساسە بەبوونی ئەو هۆکارەوە تووشە بێ سەرچاو دەست خۆشە طبعاً بۆ وەڵامی پرسیارەکەتەوە بوو کە ئایا مریشک بۆی کە دەواجن بەخێوەکرێت خواردنی گۆشتەکەی یاخود بەرهەمەکانی تەندروستە یاخود نا طبعاً ئەمە شتێکی علمی ئەستەمێنراوە کە بۆ نمونە گۆشتی ئەو مریشکەی کە لە ژینگەیەکی ئاوەڵایە ئەژی یاخود لە ژینگەی سروشتیە ئەژی وەکو بڵێ مریشکی کوردی با بڵێن ئەمە گۆشتەکەی کوالتی باشترە و چۆنڵی پێکاتە خۆراکەکەی بە بەهاترە وەک لەوەی کە مریشکە لە دەواجنایە و بە هەمان شەو هێلکەکەشی واتە ئەمە بەحسی لەسەر کراوە کە ئەو هێلکەی مریشکەکەی کات لە فری ڕێنجایە واتە لە ژنگی کراوایە فەرقی هەیە لەوەی کە ئەو هێلکەی مریشکێکات لە دەواجنەوە تەمان لە وڵاتانی دراوسێ یا وڵاتانی ئەوروپا ئەمە جیا کراوەتەوە لە مارکێتەکانە بۆنە هێلکەیەکە کڕی کە ئەمەیان هی فڵان نەوع مریشکە کە بەم شێوە ژیاوە ئەمەیان بە هەمان شێوە ئەو مریشکەیە کە لە دەواجنا بووە تەنانەت بۆ بەرهەمە شیریەکانی بۆنە شیری ئەم ئاژەڵە کە سەوزەی خواردووە یاخۆ شیریە ماژەڵە کە فڵان شتی خواردووە بۆ وەکو بەهای خۆراکە تەسیرەکات وەکو خراپیەکەی بەڕاستی ئەوە پێم وایە ئیشی ئەندازێرانی خۆراکە ئیشی وەزارەتی کشت و کاڵە کە بدەم شتەیە بڕوات بەڵام وەکەوەی کە گۆشتی مریشک خراپ بێەوەی کە لە دەواجن بە شێوەیەکی ڕێک و لە ستانداردەکان نابێت ئەکرێ بخورێت ئیسفادەی لەکەین بەڵام ئیسفادەی گۆشتی مریشێک زیاترە کە لە ژنگێکی ئاوەڵایە بڵین گەورە بۆ ژیاوە ئەیناوەکوی کە خراپێ خراپ نییە مەگەر لەژێ ستانداردەکانە دەرچوو بێ ینی چۆڵی لە خوار ستانداردەکانەوە بێت ئەو کاتە تەمان خراپە هەر شتێ بێت بۆیە ئەستەکەمە وەڵامی پرسیارەکە جەناو پرسیاری دووەمی شانازان بوو کە ئەگەر شتێ ئەوە بوو وڵای بە هەمان شێوە تەمان ئەو پرسیارە هەر ئاڕاستی ئەندازێرانی خۆراکەکرێ من پسپۆڕی خۆراکی کلینیکی و قەڵەویم بۆ ئەوەی کە شتێک چۆن دروست ئەکرێ خۆراکێک چۆن بەرەهەمەهێنرێت ئەمە من ئەکرێت مەلومەتی عامم لەسەری هەبێ بەڵام ورد و درشتی مۆزوعەکان پەیوەندی بە ئەندازێرانی خۆراکەوە هەیە بێ ئەوان قسەی لەسەرکەن چکەوە ئیش شێوانە بەڕاستی کە لەگەڵ حکومەتە وەکو گروپێکیشکەن و بەسەر ئەو شوێنانە بگەڕن کە خۆراکی لە دروستەکرێت چکۆ پەیوەندی بە تەندروستی پەیوەندی بە ئیشەکەی ئەمەوە هەیە پەیوەندی بە ئیشی دکتۆرەوە هەیە پەیوەندی بار هەمومانەوە هەیە بۆیە تەندروستی مۆزوعەکە کە ڕەبتی بە هەموو پیشەیەکەوە پێم وابێت وەڵامی و پرسیارەی کە برنجی یانزە بستوێک بۆ شێوە ئەو بەڕاستی بێت ئەنجەدەرەنی خۆراک جوابی ئەو پرسیارە بنەوە ئەوزان باسی ئاگری کرد نازانەوەی کە باشتر وایە بەڕاستی خواردن کاتی بدرێت تاوکو حازرەکرێتواتە هیچ خواردنێکی سەریع کە سەری حازرەکرێت بۆ لە ڕۆ ناستورەکرێتەوە یاخود گڕێکی سەریعی لێ درێجا گەڕەکە غاز بێت خەڵوز بێت ئەمە باش نییە باشتر وایە خواردنێک بێت کە کوڵێنرا بێت کە بە هێواشی و وردە کاتی درابێتە تاوەکو حازر بوو بێت ئەم بە شکڵێکی عام بەم شێوەیە شتە ڕاستەکە بەم شێوەیە بێ حازر بکرێت خۆش بێ مامۆستا ئەکبەر جان دەستان خۆش واللهی دەستی خۆش و حەدیسە
اللهم إني أعوذ بك من الجنون والجذام والبرص وسيل الأسقام. دیارە ئێمە گەربگەڕێنەوە بە حەدیسەکان هەموو شتێکی تایە. خۆی پەنات پێگرم لە شێتی، لە گولی، لە بەڵەکی، لە نەخۆشیە پیسەکە. من نازانم یعنی لەفزی سەرەتان یا شێرپەنجە لە چی وهاتووە. هەموو جارێ کاکتۆر عەبدولواحید قسەیەکاڵێ زۆربەی شتە کوردەوارەکان هەمووی لە سونەتا وەرگیراوە. ئێستاش ئەوەی کە ئەم نەخۆشیە گرێ ئەڵێ نەخۆشیە خراپەکە، نەخۆشیە پیسەکە. ناوێتری نییە، نازانم لە کوردی ئایا ناوی هەیە شێرپەنجە لە چی وهاتووە یا سەرەتان مەسەلەن لە نەوعێ شتێک وەرگیرابێ بەم نوع هاتووە. حديثك ابن عباس فرمي بيغمر خاصة وسلم قدم المدينة وهي أوبأ أرض الله. مدينة وبأترين خاكي خوابو. طبعا بركة دعاك فرمي مدينة باكو وإتر أم وباء تشيبوتيايا يا ديار حكيم يعني هم وبلامكو ناوك جاوازا چونکە سەبڕێ نەخۆشی هەیە ئەڵێ پێشتر نەبووە. ئەڵێن مەسەلەن یەکەم جار کە ئەم نەخۆشیە پیا بووە بۆ نمونە لە هەفتا پیا بووە، لە ئەفریقا پیا بووە، یەکەم کەس کە گردوێتەوەیە، ئایا ئەمە ناوەکەی تەحەولەکە، نەخۆشیەکە تەحەولەکە، یعنی بە شتێترێ بێ. وەکو حەدیسەش کە باسم کردە فەرمێ پەناگرم بەخوا لە پێنج شت دەگەرەک و تووشتان بێکێ لەوانە فەرمێ لە هەر قەومێکە ڕیبا و زینا ئەگەرەک و ئاشکرا کرا نەخۆشی و دەردێک پیابێ کە پێشتر نەبووە، سابقەی نەبووە پێشتر. ئایا ئەمە ئیشارەتە بۆەوە بەڵامەکە و سەیل ئەسقامە زۆر گونجاوە بۆ ئەم لەفزە کوردەوارەیە کە پێڵێن نەخۆشی خراپەکە یا پێڵێن نەخۆشی پیسەکە. وەڵاوە دەست خۆش بێ ساکە پرسیاری تر خۆشکان فەرموو. سڵای خۆی گەورەتان لێبێ، دەستخۆشیتان لێکەم بۆ ئامادەبوونتان، زۆر سپاستانەکەم. پرسیارەکەم لە دکتۆر شێرزادە بێ زەحمەت. ئێمە وەکو ئەڵێن ئەم نەخۆشی ئێمە شیرینی نابێ بخورێ زۆر. ئێمە شیرینەکەمان شیرینەکانی ترمان هەمی وەکو شایکروانە ترک کردووە. بەس مەسەلەی خورما بۆ خورما، ئایا خورما زیادە ڕەوی لێ بکە یا چەندێک بخورێ باشە؟ بۆ هەنگوینیش ئایا هەنگوین خراپە بۆ ئەم نەخۆشیە؟ شیرینە سروشتەکان وەکو دۆشاوی تو وەکو دۆشاوی ترێ ئەوانە ئایا چۆنچۆنی بخورێت باشە؟ بۆ پرسیارێکی تریشم لەسەر شیرە، شیر چ جۆرە شیرێک بخورێ؟ ئایا شیری سروشتی وەکو شیری کوردی ئەتوانین بخۆین ئی حەیوانی گەورە بێ یاخود ئی ورد؟ یان ئەم شیرانێک ئەم شیرە وشکەی کە ئێستا هەیە چۆنچۆنی ئەتوانی بخۆین؟ زۆر سپاس دەکەم. بۆ وەڵامی پرسیارە طبعاً پێویستەکە تەوزیح بم لەسەر مەوزوعی شەکر کە ئەڵەی شەکر لە زمانی کوردی ئیتر بەڕاستی بە هەموو شتێک ترێ شەکر بە نانەوە ترێ شەکر بە برنجە و ترێ شەکر بە میوە ئەو ترێ شەکر لە کاتێکە لە ڕۆژ زانستیەکەیەوە ئێمە وشەیەکمانە پێوترێت کاربۆهایدرێت. جا نازانم کەس ئەو وشەی بیستووە یاخود ئەزانە کاربۆهایدرێت چییە. حەزەکەم دەست بەرزکەنەوە ئەگەر کەسێ بزانە کاربۆهایدرێت بیزەڵبەت چییە. تقریبا لە سەیادەی ئامادەبووان ئەزان کە کاربۆهایدرێت چیە. تران پێکاتە خۆراکەکانمان پرۆتینە چەوریە کاربۆهایدرێتە. کاربۆهایدرێت مۆزوعێکی زۆر خۆڵە. بۆ نمونە ئەو شەکرە سپەی کە لەسەر مێزەکانە پێوترێت کاربۆهایدرێت پێوترێ شەکر، و ئەو نانەی کە خۆین هەر پێوترێ شەکریتایە، ئەو برنجەی کە خۆین پێوترێ شەکریتایە، ئەو خورمایی کە خۆین هەڵە شەکریتایە. بەڵام تەقەن جیاوازیانەیە کە تۆ ئەڵەی بۆ نە من شەکرم تەرکیاوە دەست خۆش بە شەکر بۆ مانای شەکری سپی تەرکیاوە و هەر شتێکە بە شەکری سپی دروست کرێ. بۆ نە تۆ پاخلاو تەرکیاوە کە شەکری سپی تەیەکرێ، بۆ نمونە کێکە تەرکیاوە کە شەکری زۆر تەیەکرێ. بەڵام تۆ تەقەن پێویستی بە کاربۆهایدرێتە، سەرچاوە سروشتەکانی کاربۆهایدرێت بۆ نەوەکو برنج، ساوەر، نان بە کەپەک باشترە کە نانی سپی چکە فایبەریتایە. ئەوەی کە تۆ بڵی خورما خۆم خورما ئەکرێ بخۆم، بەڵێ ئەکرێ خورما بخۆی و پێویستە بیخۆی و پێویستەکە میوە بخۆی، چونکە میوە یاخود خورما ئەو شەکرەی کە تایەتی نەوعەکەی جیاوازە پێوترێت فرەکتۆز واتە شەکری میوە. و فرەکتۆز خۆی کە لە میوەیە هەیە خو لە خورما هەیە بە تۆڕێک لە ڕیشاڵەوە پەیوەستەواتە ئازاد نییە، پەیوەستە بە تۆڕێک ڕیشاڵەوە کە تۆ بە ساغی ئەی خۆی ئەم ڕیشاڵانەوە ئەکەن بە هێواشی لە ڕیخۆڵەیە هەزم بێ و بە هێواشی شەکری خوێن بەرز بێتەوە. بۆی ئاماژەم پێ ئەگەر لەگەڵ گوێز لەگەڵ چارەساتێکا بخورێ باشترە، و ئەگەر دوای نان خواردن بخورێت کە خواردنەکە پرۆتین و سەوزەواتی تیاوە بێت باشترە. ئۆکو ئیسفادە تەبعاً ئیسفادەی لێ ئەەکەیت و بەم شێوە بیخۆی ئینسۆلین بەرز ناکاتەوە بە شێوەیەکی سەریع، بە شێوەی سەریع داناکەوێتەوە، چونکە بەم شێوە سەریع بەرزبوونەوەیەوە ئەکات ئینسۆلین گرۆس فاکتەری یەک کە جگەرمان دەری ئەیات، ئەمەوە ئەکات بەرز بێتەوە
و کە بەرزیش بێت تەبعاً و ئاکات گەشەی خانە شەرپەنجەکان بەردەوام بێت بۆیە بە ئاگامان لەوە بێت کە خورما خۆی دەستە خۆشە بیخۆ بەڵام بێت کە ئاگامان لە کاتەکەی بێت چونکە پێویستمان بە فایبەرەکەی هەیە پێویستمان بە شەکرەکەشی هەیە پرسیاری دووەم پێم وا بێ شیر بوو هەنگوین عفو هەنگوینیش بە هەمان شێوە ئەو نوع شەکرەی کە تایەتی هەر هەمان نوعی شەکرە کە لە خورمایە هەیە و بەڕاستی هەنگوینی ئەسڵی باسەکەم کە کۆمەڵە مادەی زۆر باشی ئەنتیۆکسیدان واتە دژە ئۆکسانی تایە پێویستەکە بە ڕێژەی خۆی بخورێت بەڵام کە خورا بە هەمان شێوە پێویستەکات بەسەر مەعدەی بەتاڵان نەخورێت پێویستە کاتێ بخورێت کە تۆ خواردن خواردبێت کە پرۆتین و فایبەری تیا بێت کەویش لە سەوزەڵاتەکانە هەیە خو لە زەڵاتەیە هەیە ئەم کاتانە بخورێت ئیسفادی باشی لەکەی بەڵام ئەبێت لە کۆتاییە ئەبێت هەموو شتێک لە ڕێژەی خۆیان بخورێت ئەو خواردنەی کە زۆر تەندروستن بۆ نەماڵی ماسی بخۆ کە ماسی زۆر بخۆی خواردنەکە زۆر بێ قەڵەو بکات لە کۆتاییە ئەمە شتێکی باش نییە بۆیە بڕەکەی مویمە وەرەچ سەرچاوەیەکەوە پرسیارەکەی دوازام لەسەر مۆزوعی شیر بوو شیر پێکاتێکی باشە ئەکرێ بخورێ و باشترین شیرەوەیە کە سروشتی بێ و کە تازە بێ و کە فرێش بێ بە شەرتێک بە شێوەیەکی پاک و خاوێن هەڵگیرا بێ یاخود گوازرا بێتەوە و بە مۆزوعی هەڵگرتنەکەشی پێویستەکە باش بکوڵێنرێ اینجا هەڵگیرێ و تقریبا تا 3 ڕۆژ بەکار بهێنرێت کە لە سەلاجە دانرابێت و هەموو کاتێکیش ئاگاو لە گۆڕنی تام و ڕەنگەکەی بێ کە ڕەنگەکەی گۆڕاکە تامەکەی گۆڕاکە بۆ نەهی گۆڕا پێویست ناکە بەکاربێنرێ و باشتە فڕێ بدرێ پێم وابێت جوابی پرسیارەکەت بوو دەستخۆش بەڕێز دکتۆریاتگار سڵاو لە هەمووتان بە خێراتی میوانەکان دەکەم من سەبارەت بە ڕۆژوەکانمان و عیلاجانەی کە هەموو عیلاجم هەیە بۆ نمونە من خۆمتانی وەڕۆ 6 دەنگ عیلاجم هەیە شەکرە پێشنان دواینان و عیلاجی دڵ زایدەن عیلاجی زەخت ئەمانە چۆن پۆلێن بکەین کاتێ بە ڕۆژووە بین و دوجار لە وەختی کترا بەکاریهێنین تا زەرەرمان لێنەیەت ئەو پرسیارە بۆ دکتۆرە شنۆ ئەگەر جوابمان باتەوە سپاس بۆ زانیاریەکانتان دەستخۆش دەست خۆش بێەوە پرسیارەکە سەری کە بەڕاستی ئەو دەرمانانەی کە تۆ باست کرد اختصاصەکەی تۆزێک لە منەوە دوورە لەبەرەوە حەز ناکەم لەسەر شتێک قسە بکەم کە اختصاصی خۆم نەبێت بەڵام باشترین حل بۆ تۆ ئەوەیە کە دکتۆرێکی دڵ ببینە یان دکتۆرێکی شەکرێکیە چاودێری لەگەڵاکەی با بتبینێتەوە بۆی ئەگەر چونکە هەموو دەرمانێک کاتی تایبەتی خۆی هەیە دەرمان هەیە مەفروزە لە بەیانیان بخورێ هەیە مەفروزە لە ئێواران بخورێ یعنی کاتی دیاریکراوی خۆی هەیە لەبەرەوە ناکرێ خۆت هەڕەمەکی کاتەکانی ڕێکخیتەوە باشترین شت ئەوەیە کە لەگەڵ دکتۆرێکی مختص بۆ مەجالە بیبینیتەوە پێشمانی ڕەمەزان بۆی ئەگەر مەجالیتیا بوو عیلاجەکانت بۆڕێک خا باشتر ئەگەریش مەجالیتیانە بوو ئەوە کومامەسا فەرمووی ئەو کاتە قسەی دکتۆرەکەت وەکو فتوای لێت سپاس سەرچاو کاکتۆر دوو پرسیاریکەمانەیە نەخۆشەکانمان لێرە نین بەنامە بۆیان نردوین یەکەمیان ئەپرسێت دەرزی چڕی ئێسکم هەیە ڕۆژوەکەم ئەشکێنێت یاننا پرسیاری دۆم ئەوەیە نەخۆشێک ئەڵێ ئەمەوێ خواردن لە موجەمیدەیە هەڵگرم بە نمونە باسی شێلم و ئەم شتانە ئاکات هەڵگرتنی ئەمە هیچ کاریگەریەک دروستەکە لەسەر گۆڕینی خواردنەکە و خراپبوونی وەکو ڕوونکردنەوەی بۆ دەرزی ئێسقانەکە من ڕوونکردنەوەی بۆ مامەسایان بۆی مامەسا فتواکەی لەسەر بە دەرزی ئێسقان ئێمە بۆ نەخۆشێکی بەکارێنین کە ئەگەری پوکانەوەی ئێسقانیان هەبێ یان خۆی حالیان پوکانەوەی ئێسقانی هەبێ بۆی ڕێگری بکەین لەوەی کە نەخۆشەکە شکانی ئێسقانەکانی بۆ دروست نەبێ تاو بەزەوەی لە ڕێگەی کانۆلا و بە نیو سەعاتێک وەرێگرە سێری کە ئەگەر تۆ کریاتینێنت کردبێ پێشتەوە و لەگەڵ یوریات کردبێ و باش بێت ئەوەکەش نەخۆیتەوە زۆر کێشەیەکی و تۆ دروست ناکە بەڕاستی یعنی ئەوە شتێکی هین نیە بڵێ ئەتوانێت چونکە نیو سەعاتێکێ بڵێ وایە ئەگەر ئەکری ئەو کاتانە عیلاجەکە بەکاربێنێ بۆی مزاعفاتی بۆ نەبێ مەسەلەن پێویستی با خواردنە قەچێک یعنی بێ خۆی بگونجیانێت تاوەکو بکری ئەسڵ وایە ڕۆژۆکە بگری ئەسڵ وایە ڕۆژەکە بگری ئەگەر عیلاجەکەیشی بەکارێنە بەبێ ئەوەی کە مەسەلەن پێویستی با خواردنوانە بێ مادامە کوجێگەی نان و ئاوی بۆ نەگرێ ڕۆژەکەی بەتاڵ ناکات
یەک کۆمنت لەسەر ئەوەی کە ئاو بخۆی تۆیان نەیخۆیتەوە ڕاستی ئێمە تەنانەت لەو نەخۆشانەشی کە سیستبوونێکی کەمی گورچیلان هەیە توانین ئەو دەرزیە بەکاربێنین بەزەوەی بە جورعەکەی تۆزەکەم بکەینەوە لەبەرەوە تەسەوەر ناکەم ئاو خواردنەوەکە زۆر شتێکی زەڕور بێ وەکۆشی مامەسا فەرمی ئەتوانن ئێمە گەربۆن منە لە خەسخانەی هیواژ وەری بگرن شەوان بەشی ئاوت پیشنتمانێ نیو سەعاتی پێچێت توانە نەخۆشەکە لەو کاتەیە وەری بگرێ گەر حەزی کرد هەرچەنە گەرویستیشێت توانێت لە ڕۆژەکە وەری بگرێ دەستخۆش کاکتۆر شێرزاد ئەو پرسیارەی ئەوەی دەربارەی هەڵگرتنی وەڵاهی پرسیاری ترم بیر چۆ بە ڕێزە کردی باسی دۆشاوی تو ئەم شتانەی کرد کە لە میوە دروستەکرێ و کە خەستەکرێتەوە ئەوخرێت تەعاان بەڕاستی وەکو ئاماژەم پێ سێبارەیەکەمەوە کە زیاتر بچین بەرای شتەکە خۆی لە سروش تا چۆن دروست بۆنە کە تۆ تووە خۆی تو بخۆ نەک بڕۆی دۆشاوەکەی بخۆی کە هەنارە خۆی هەنارەکە خۆی بخۆ نەک بۆنە ڕوو بە هەنارەکەی بخۆی یاخو شەربەتەکەی بخۆی بۆیە چکەوە خەز بۆتەوە و ڕێژێکی باش شەکریتیایە و لە هەمان کاتە فایبەرەکەی لێلابراوە کە تۆی کوڵەنی کە تۆ ئەی گوشی کە تۆیکی بە شەربەت فایبەرەکەی لا ئەبەی کە لە کاتێکە فایبەرە مەوزوعەکە کە تەسیر لە تەندروستی ڕیخۆڵەکانمانەکات کە تەنانەت تەسیر لە هەموو جەستەمانەکە فایبەر مۆزوعی چۆری خوێن مۆزوعی نەخۆشەکانی دڵ بۆیە پێویست ناکە بەڕاستی فایبەرەکە لا برێت تەنها شەکرەکەی بخورێت لەگەڵ ڤیتامینەکانیە بۆیە دۆشاوی تو یاخود ڕوو بە هەنارە شتانە باشترە هەنارەکە خۆی بخورێت باشترە تووەکە خۆی بخورێت باشترە هەنجیرەکە خۆی بخورێت وەک لەوەی کە بکرێت بە دۆشاویان بە شەربەت بەنزە پرسیارەی دواشەوە کە خواردن هەڵبگیرێت لە مجەمیدێت تەعاان تا خواردن بەڕاستی فرێشتر بێت تا تازەتر بێت باشترە و بۆ مۆزوعی هەڵگرتنەکە شەر سەر نوعی خواردنەکە چۆن هەڵەگیرێ بەڕاستی و تێکچوونی خواردنیش تقریبا واضحەکە بۆنی تێکچە کە ڕەنگی تێشتەوە خواردنەکە تێکچۆ پێویست ناکە بەکاربێن بەڵام باشترە بەرەو لای ئەو خواردنە بڕین کە فرێشە کە تازەیە کە تازە حازر کراوە دەستخۆش پرسیاری تر نەما بەڕێزان دەستان خۆش بێ زۆر سوپاسی پش و درێژی مامۆستایانەکەین عزیێتمان نان و گردمان ئازاکەن دەستەکانتان خۆش بێ زۆر سوپاس بە خێراتنتانەکەین شوێک لە دەرەوە وەرەگرین ئینشاڵا بۆ ماوەی چارەگەک دواتر بەس چارەخوازەکانمان نەگەڕێنەوە بۆ هۆڵەکە بۆ ئەنجامدانی جەلسەی گروپەکەمان ئینشاڵە